سڵاو بینەرانی کەناڵی هیوا ئەم کاتان باش لە بەرنامەی ئەم شەویشدا دیسان جارێکی دیکە لەگە کۆمەڵێک لە نووسەران پسپۆران شاید حاڵانی ئەنفال گفتوگۆ دەکەین کە کۆمەڵی میوانی ئایزوو خۆشەویست بە شارەزا لە بوارەکەدا کاک شاخەوان شۆڕش نووسەر و لێکۆڵەر کاک عەبدوڵڵا کەریم دیسان نووسەر و لێکۆڵەر کاک هیوا ڕەش یەکێ لە فەرماندەکانی پێشمەرگە لەو کاتەدا و یەکێ لەو پێشمەرگانەی کە لەناو ئەنفالە مایە و بەرگری کردووە هاوڕێ سەرهات هەم پێشمەرگە هەم نووسەر و هەم باوکو و کەسبکاری ئەنفال کراوە بەخێر بێن ئایزان و خۆشەویستە. سەرەتا بەرنامەکە هەمومان ئێمە لەناو ئەنفالا بووینە هەرێکی لە شوێنێکەوە هەرێکی لە پشتێکەوە لەناو ئەنفالا بووینە. سەرەتا بە هاوڕێ سەرهەت دەست پێکەین. هاوڕێ سەرهەت تۆ لە ئەنفالدا ماڵ و مناڵەکەت لە دەستدا خۆتیش مایتۆ ڕۆژەکانی ئەنفالت چۆن بەسەر برد بۆچی ئەوان گرتران بۆچی ئەوان دەستگیر کران؟ وڵات دەبان داری لە پێشەوە بە خێراتنی ئەو هاوڕێ بەڕێزانە دەکەم خۆشحاڵ بووم ئەم شۆ کە بەدیداری یەک شاد بووینەوە و لەگەڵ بە تایبەتی هاوڕێ هیوا و جەنابیشت و کاکە شاخاوەن و کاکە عەبدوڵڵاش دیارە کارەساتی ئەنفال ئەگە بمانەوێت بە تێر و دەسەلی باسی بکەین یان بەشێک باسی بکەین قورس و گرانە. ئەنفالی ئێمە ئەنفالی چوار بوو بۆ خۆت ئاگاداری من شخصی خۆم ئەو کاتە لەگەڵ حیزبی شیوعی بوو مکادری حیزبی شیوعی بوو ماڵیشمان لە دەمزێ بۆ کاتە بە حکمی ئەوەی کە هێرشەکانی حکومەتێک لە دواییەک و ڕۆژانە ڕمی تیارە و کۆپتەر و ئەمانە لە دەیەکاندا تەنجی بە خەڵکی هەر لە چ گوندێ بوون لە چ گوندێ بوون ئێمە لە سنووری گوندی بەڵقان بیانەوە گوندەکە نەمابووین لە دەمزەیەکە لەسەر زەوی خۆمان خانومان کردبوو هەموو خەڵکەکە باڵین هەر کەسە لە شوێنێکەوە ئانووی کردبوو ئێمە چەند ماڵێک بووین بە زنجیرە لە دەمزەیە خانومان کردبوو ئێمە لەو کاتەدا لەوێ بووین کە ئەنفالەکە دەستی پێکرد ئەنفالی چوار باڵێ ئێمە منداڵەکانمان لەوێ بوون منداڵەکانی ئێمە لەگەڵ خەڵکێکی زۆری سنوورەکە بە تایبەتی گوندی ئەسکەر و وەڵقامیش و هەندێک خەڵکی کلێسە و ئەو خەڵکانەش کە لە سنووری ئەنفالی یەکەوە مەتیقەی تەلان و سەرمۆردان و قەبجۆغا هاتوونە خوارێ کەوتبوونە سنووری ئێمەوە لەو سنوورە خانوویان کردبوو هەندێک خێمەیان هەڵدابوو لەو پەناشیوانە خۆیان مات کردبوو دەنگ و باسێکی وایە دیارە ئەو دەنگ و باسەش حکومت چەند ڕۆژێک بوو بەڵاوی دەکردەوە کە حکومت ئافی کردوون و ئافودێدا هەر کەسێک بێتەوە ئازادە ئەو ڕۆژە بە سنوورەکەیان گوتی بوو گوتبیان ماڵی چۆقا سمایلوان ئافێکیان وەرگرتووە ئەو خەڵکە ئەگەر بتوانن بگەنە سەر جادە و بگەنە ئەویانە دەتوانن لێوە بخوام بستە شارەکان و بستە ماڵە دۆستشتیوە منداڵەکانی ئێمەش لەگەڵ ئەو خەڵکەی سنووری ئەسکەر و کلێسە و هەندێکی کلێسە و تەلان و ئەو مەتیقەیەکی بوونە سەر جادەی دوکان لە سنووری قەشقەوڵەیەوە کردی کەشبوونە سەر جادەی دوکان لەوێ یەکسەر حکومەت دەوریان گرتبوون و ئەنفالیان کردبوون بردویان قەڵاکەی سوسێشەوە لەوێش و بردویان لە سلێمانی لە سلێمانی شەو دوایی بۆ تۆبزاوایان بردبوون توان لەو حاڵاتەی دیکە لەوێ گرتویانن ئەمە کچێکی من لەوێ ئامۆزایکی خۆم ڕای کردبوو کە ڕای کردبوو لە پێشەوە سیارێک بۆی ڕاگرتی بوو خەریک بۆ سواریکە دوای تەقییان زۆر لێکرد کە تقیان لێکرد بوو سیارەکەش دای بەزان بووکتوی دەمکوژن سیارەکە بۆ خۆی بە سەڵی ڕای کرد بوو ئەوانیشان ئەوەیشی فرێدا بوو لە خوارێ کە ڕۆی بوو دوایی سیارەیەکی تر هاتە بوو ڕای گرتی بوو هەرچەند تەقییان لێ کرد بوو ڕای نەگرت بوو سواری کردبوون و کچێکی ئامۆزام خونچە و ئەرخەوانی کچم فرانبوونی بۆ سلێمانی لە ڕێ لێ پرسی بوون چێ دەناسن چێ ناناسن ئەویش ناوی خزمیان گوتبوو سوتفەی کرد بوو ئەو خزمەی ئێمە برادری وی بوو برادری ئەو کابرایی بوو ناوی علی بوو پیان گوتبوو علی شەما لەم ساڵانەی دوایی لە هەولێر کۆچی دوایی کرد خداحافیکە ئەو دوو کەسەی ئەوە ئینکردوێم بۆ خۆشمان تەمان بۆ خۆ دەزانی لەگە پێشمەرگە ئەوەی کە چۆن ئاوارە بوون و دوای کەوتینەوە سنووری باشە پێشترەوە محاولەتان نەکرد مناڵەکان دەرچن بەڵێ با محاولەمان کرد ئێمە خەڵکێکی زۆریش محاولەمان کرد نەکەوە ئێستا باسی هۆش دەکەم تەبان ئێمە ماڵی با بڵێ منداڵەکانی من لەگەڵ باوکم ڕۆیشتن چون بۆ کەرکووک کە چون بۆ کەرکووک لە سنووری ئاغزەدا ڕۆژملێ برادرانی یەکێتی جێڕابوویان نەوەک پیان نابێت کەس پسێ بۆ شار دەبێ بڕۆن
ڕۆی بوون چوو بوونە سنووری تاقتاق لە سات و قەڵاوە لێ پەڕیبوونەوە لێ چوو بوونە تاقتاق لە تەقتەقەوە چوو بوونە کەرکووک کە چوو بوونە کەرکووک من لێ مابوومەوە لێ خەبەریان دابنێ وڵا برادرانی یەکێتی سەرهەدیان گرتووە وتویانە لەبەری باوکو چۆ بۆ شار و منداڵەکانی ڕەوانی شار کردووە ئەوە دەبن بەجاش سەرهەدیان گرتووە کە وایان گوتی بوو ئەویش خێزانەکە من بە منداڵەکانەوە گەڕابەوە هاتبووە ئەو کاتی ئەو هاتبووە ئەمن ئەوە بوو لە مەفرەزەیەک بین لە سنووری لای بانگۆل و دارەمان و سنووری کەرکووک ئەگەر بەبیرت بێتەوە لەو سنوورە بووین کە لەگەڵ دوای لەگەڵ هاوڕێ ئاکۆی قایەباشی هاتین چوون بۆ لای کادیری چێچێتی مام جامێر گوتی بە مام عەلیم کتۆ عەلی بچکۆل گوتمە بێمەعنایە ئێوە سەرهەد کادیری ئێمە و پێشمەرگەی ئێمە و ئێوە قەبستان بۆ دەرکردو گوایە بیگرن ئەویش کوتی پێی گوتۆکتۆتی با بچێتە لای سەر بەستە درێژی لە هیچکەی لێبوو نازانم ناوی چ بوو بەڕاستی ناوەکەم لێ سەربەستە درێژە بوو هەوو سەربەستە درێژە بوو سەربەستە درێژە بوو هیچکان لەگەڵ بوو نازانم ناوی چی ئەوە بوو لە بیرم چۆتەوە ناوەکەی چوم لەگەڵ ئاکۆی قایەباشیم لەگە خۆم بەت مام جامێرکی پێشمەرگەیش لەگە خۆت بەرە بچۆ چوم ئاکۆی قایەباشیم لەگەڵ بوو چوین لە سەرچنار لە حەسرۆک چوومە لایەن چوومە ماڵەکەیان وتی باوکت ڕۆیشتۆ ئەمانەوە منیش گوتم باشە باوکی من ڕۆیشتۆ بەڵام پێم بڵێ باوکی تۆ لەکوێیە وتی باوکی من لە کەرکووک گوتم باوکی منیش هەر لە کەرکووکە یاخر باوکی من خەڵکی وەیە گوتم باشە باوکی تۆ خەڵکی وێ یعنی ڕەوایە باوکی تۆ بڕوا بەڵام ڕەوا نییە خەڵکی تر بچێت لە کەرکووک دابنیشێ ئیدی ئەوە بوو نەک هەر منداڵەکانی من و باوکی من و خەڵکێکی زۆر جێڕایانەوە خەڵکێکی زۆریان جێڕایەوە لەو سەردەمەدا خەڵکێکی زۆری بەهۆی ئەو جێڕانەوەیە تووشی کارەساتی گەورە بوو هەتا لە دەشتی کۆیە و لە سنووری خۆمان و لەمانە خەڵکێکی زۆریان جێڕایەوە بەڕاستی تووشی ئەنفال بە تایبەتی خەڵکی گۆپتەپا ینی دوایەوە چیمایشی لەدا و چیمایش وێرانی کرد یعنی چۆن خەڵکی گۆپتەپا ئەتەمە خەڵکی گۆپتە زۆری خەری بوون بڕۆن بەتەما بوون بڕۆن نیانێشت بۆ بڕۆن دەرچن کە چێ ڕێگەی لیان گرتووە برادرانی یەکێتی قەینا چییە یعنی لەو برادرانی بە تەخسیس حەز ناکەم ناوبێنم ڕەنگە هەندێک ناویش بزانم بەڵام بە تەخسیس حەزم لێنێ ناوبێنم برادرانیشتی کە بخۆیان دەزان کاتێککە دڵی ئێستا خەڵکی بخۆی دەزانێکی جوان دەبێ چێە ئەی تۆ خۆت من لە ئەنفالا چیت کرد لە ئەنفالە دوای ئەوەی کە ئێمە ئەوە بووین ئەمن دابڕام کە دابڕام ئەو بوو کە پێکەوە بووین هەمومان من دابڕام چوومە فەوجێکی بابم بردمێ فەوجێکی بەسە شارێک ئیجازەیەکیان بۆ کردم ئیجازەکەیان بۆ کردم چوومە ماڵی ئەحمەدی شەید برای شەید عەلی حاجی لە چوا قوڕنێ لەوێەوە هاوڕێ خدری ئەحمەد گۆمانی لەگەڵ خوشکەکەی حەمحەلاقی ڕۆژێ بابڕین کە عایشە گڵوپە گیرە هاتەویانە لەوێ کە هاتەوێ لەگەڵ سەعید گەرمیانی ئەویش سەرپەلی لەقی کۆیە بوو ڕەنگە تەبان دەزانی هەر سێکمان شەوێ خدری ئەحمەد گۆمانی بەلەمیان بۆ حازرکردین لەگەڵ پیاوێکی ناوی وەزانم ناوی عەزیز بوو خەڵکی ئالیقەی بوو ئالیقی بناری کۆسرەتی چوینە کۆسرەتی چوینە لای هاوڕێیان لەوێنە ئیتر تەواو چیرۆکانی تۆ پێشدا ڕۆشتینە بەڵێ هاوڕێ هیوا گوێر لێمە هاوڕێ هیوا خوا هیوا چی لێت هیوا بزر بوو ئێستا دیار بوو پێما بێ هەندێک دەستکاری نەگەی کرد هاوڕێ هیوا بێن دوایە گەڕێنەوە سەرێگەر هاوڕێ هیوا گەڕایتەوە بەخێر بێتەوە نازان بەرنامەکەمان ڕاو دێت دەستی لێمە دەو قسەی خۆت کە جارێ هاوڕێ تۆ ڕۆژەکانی ئەنفالت چۆن بەڕێ کرد وەڵی سەرەتا ئەمێ پێ خۆشحاڵی خۆم دەربوون بەرنامەیەکیەوە لەگەڵ ئێوەی ئازیزە ئامادە بوو ئینجا بەر لە هەر هەموو شتێکیش ئەمێ لێرەوە سەری ڕێز و نوازش دابنەوەم لە ئاستی گڵکۆی دادوەری بێر و نەترس دادوێرێ کاکە محەممەد العورەیبی کە سەتەیان مانگەم لە حاکمی سەدام حوسێن و دادەستەکەی بوو لە پرۆسێ لە قەزای ئەنفالە بەڕاستی زۆر بە بێرانە بەرامبەر و دڕندانەوە وەستایەوە و هیچ خەتڕەچقێکی دان شایانی ئەوەیە کە لە بەنامێکی ئاوادار یادی بکەینەوە سەری ڕێزی بۆ دابنێن سەبارەت بە پرۆسەی ئەنفال بەڕاستی ڕەنگە گەدوا بڕات یەک دوو جیریکە
ئیتر جێڕانۆشی بەڕاز نەزانن نەماتوانێت بگەینێتە ئاستێکی ئەو تۆ کە حەقی خۆی بدەینێ ڕەنگە دەیان دڵسۆز و ئەمەکدار و نەتەوە پەروەری وەک کاکە شاخەوان و مامۆستا عەبدڵا هەبن خەمخۆری ئەو مەوزوع بن و خۆیان ماندوو کرد بێ بەدوایە بەڵام بەداخەوە ئەوە سیستەمی دەسەڵات زۆر ئەگەر خۆشی خەمخواردنەوە بەڵکو پشتیوانێکی جددی ئەو برانی بکردای و کەسانی بکردایکەوە بە دوای قەزیە ئەنفالەوەن ئەنفال خۆی لە خۆیدا پرۆسەیەک بوو لە ترۆپی دڕندایەتیا بوو دڕندایەتی ئەشتا چەند ناتوان بڵێم زڵوری ئەنفال ئەگەڕێتەوە بۆ سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراقیەوە لە سەرەتای ئەو کاتە جاگاری نەتەوەیەتی هاوڕێ دوای دێنە سەر ئەو لێکۆڵینەوە ئێستا تۆ کەسێ بوویت لەناو ئەنفالا بوویت لەم بەشەیە چیرۆکانی خۆتمەوە بگێڕەوە چۆن ئەو خەڵکە کە ئەنفالی 1 و 2 و 3 کرابوو تۆ لە ناوچەی ئەنفالی 4 بووی ئەو خەڵکە بۆ گرتران بۆ دەستگیرکران چۆن بوو حکومە چۆن هجومی کرد ئەو دڕندەیانەی ئەنجامیدا چکە ئەنفالی 4ش وەکو بارتەقە ئەنفالی 3 ئەنفالێکی دڕندانە بوو زۆرترین قوربانی لێکەوتەوە چیرۆکانی تو لەو ڕۆژگارەیە چی بوو کە وەک پێشمەرگەیەکی اختیفا مابوویتەوە لەو ناوچەیە لە جەرگەی ئەنفالی 4 جارێ دێنە سەر ئەو بابەتە کە ئەنفالی سەرکردایەتی کرا و بە تایبەتی لە ئەنفالی گەرمیانە گەرمیانی ئەو بە گەیشتە ترۆپک ئەنفالی سێ گەیشتووە ترۆپک ئێتر شیرازەی هەموو شتێک هێزە عەسکەریەکان عەسکەریەکان بە تایبەتی هێزی پێشمەرگە بەرامبەر بە جێشی عێراقیە زۆر لاسەنگ بوو ئەوان بە سەدان هەزاران بەرامبەر هێزی پێشمەرگە بەهێز بوون بەڵام لە دڕندایەتیشە هەزار هێندەی هەر هێزێکی دڕندە باسی بکەیت دڕندە بوون کە پەرلەمانیاندایەتی هیچ تەڕوشیان بێک و ئاستوان مناڵ و پیریان بێک و ئاستوان ژن و پیاویان بێک و ئاستوان ئاژەڵ و ئینسانیان بێک و ئاستوان ئەمە تۆزێ کارێکی زۆر معنەوی کردووە سەر هێزی پێشمەرگە ورەی بەردا بوو بەڵام سەرەتا بەر لەوەی ئەو دڕندایەتی هەمان بۆ ئاشکرا بێ پێشمەرگە تۆزێ دەورێکی سلبی بینی لە ڕێگەگرتن لە خەڵکەکە بێت بۆ ئەوی بچن و ناوشار وایە خۆیان دەباسکە ناشوێنەکە داڵدێکیان دەست پێ وایە دەکردنی خۆیان پێش خەڵکەکە ئەمە خۆی لە خۆیان ڕۆڵێکی سلبی بوو بە نسبەت سەبارەت بە ئەنفالی لای ئێمە بیرما و کاتە هێزی گەرمیان هەموو پەڕی بوونەوە بۆ لای ئێمە بۆی لە ڕێ ئێمەوە دەرچون هیچ بوارێکیان بۆ نەمابووە لە ناو شوانەوە لە شەقبزینەوە بەزیای پەڕن بۆ دەشتی کۆیەوە بڕن بەرەو ژوور بەڵام لەو دەمەیە حکوومەت ئاوی دوکانی زۆر بەردا بۆ پەڕینەوە زۆر ئەستەم بوو هێزێکی زۆریش فشارێکی زۆرش لەسەر منتقەی شوانە بوو هەندێک لە هێزەکان ناچار بوون بگەڕێنەوە گەرمیانەوەی لە گەرمیانەوە بوو شەیەکم بیرە اتفاقیان کردو سەرکردە عەسکەریەکان بە تایبەتی بڵێن هێزی حیزبی شوێی مامۆستا ڕزگار و مامۆستا عەلی و مام جوامیر و کۆمەڵ لەو هاوڕێیان کە خۆمی ژێکی لەوانم بەرپرسی عەسکەری بووم جێگری مامجوامیر بووم بەڵام ئاگام لە کەینوبینەکە نەبوو بڕیاریاندا بوو کە بگەڕێنەوە بۆ گەرمیان ئەوە بوو من چوومە لایەن وتم من ناگەڕێمەوە تا دوێنێ کە ئێمە زۆر خۆمان بە دڵسۆزی خەڵک پیشاندا داوامانە کرد کە ناوچەکان چۆن مەکەن ئێمە بەرگریتان لێکەین ئێمەش لەگەڵ ئێوەیە ئەمرین بۆیە من ناتوانم ێرە جێ بێمە باز چۆنێ بوو اتفاقێکمان کرد کە لە ناوچەکە بمین بەڕێزێت کاک عەلی خۆت دێچێک بوو لەو پێشمەرگانەی کە زۆر متوانم پێت بوو ئەمدانی خۆڕاگریت یەکێ لەو پێشمەرگانی کە دەستنیشان کرابووی لەگەڵمان مایتەوە لە ناوچەکەی ماینەوە ئەوەی هەتا ئەو مانەوەی 6 تا باش بوو بەڵام دوای ئەوە گورەمان بەردا بەڕاستی چونکە چەند هەواڵێکمان پێگەیشت لەلایەک هێمنە ڕەشوان چەند هاوڕێکمان لە پەنای دۆستایەتیەوە زەفەریان بە چەند هاوڕێکمان بشید و نازم سعد و هاوڕێکانیان شەید کرد لەلایەک کە تەحسین مەحەممەد سەدیق و نازانم چێ ئەمانە سەر ئەوە هێمنە ڕەش سەرتی پێیەکێتی بوو ئەمانە سەر بە پارتی بوون چەند هاوڕێکی ئێمە و پێشمەرگەیەکێتی و بەرگری ملیشیان شەید کرد و چون ڕادەستی دوژمن بوونەوە لە دەشتی هەولێر سەلاحشینەوەوان ئەمانە هەمووی بادلە و بە وەسایەقەیە ئێمە خۆشمان بۆ خۆمان کە تۆ خۆ دێکێ بوو لە پێشمەرگەکانی مەفرەزەکە کە من سەرپەرشتیم دەکرد لە هەڵەتەکانی گوڵمکەوە اختیفا بووین لە گوڵمکەوە هەندێک چەکدار بە تەوجیهی استیخباراتی چەمچماڵ بەڵێنیان دابوو بە استیخباراتی چەمچماڵ کەوا ئێمە
ئەوە چی لات ڕۆشت دیارە استخباراتی چمچەماوە شەکەی پێ بڵێ هەر ئەو ساکە چۆن جارجار بنگۆمی لێ دەدا بزر دەبوو کاتێکی وا ڕەش بزر دەبوو ئەگەر لە بیری ئێستا شەرەوە بنگۆمیشی لێ بزر بوو بە قورعانم جارە باوەڕ ناکەم بێتەوە گەڕایەوە مۆفرزەکەی گەرمێن گەڕایەوە هەر لە بەری لا کاک هیوا کاک هیوا هاوڕێ هیوا کاک هیوا گوێم لێتانە ئەدە درێژەی پێ بدە کاکیوە نە کاکیوە ئەمە باسی پێش ئەوەی بچینە سەر گوڵمکەوە یەکەم ڕۆژ یەکەم بەیانیان چۆن ئێوە بەرە ڕووی ئەنفال بوونەوە نەخشەتان چی بوو چۆن ئەتانەویست وەک خۆ دەرێ دیفاع لە خەڵکەکە بکەن ئەوە هەموو پێشمەرگەی لەو منتیقەی و بۆچی هەمووی وەکو بوخار بزر بوو نەما دیار نەما ئەمان نەمان بۆ باسکە یعنی دقەکانی ئەوەل یەکەم ڕۆژەکەی گرنگە بە تەفسیلی باسی بکەیت والله بالضبط تقەکانی یەکەم ڕۆژی ئەنفالی بیر نایە بەڵام ڕێگە خۆتی جەنابش زۆر باشی بیرم دێ بەڵێ ئەو کاتە لێشەکانی لێشەکیمیاکەی سەر شاری هەڵەبجە شانزەی سێ بوو ئێمە هەفتەی سێ لەگەڵ برادرێکا تەنسیقمان کرد یادی بەخێر ئەڵێن نەماوە ئەگەر ماوە ناوی بەخێر کاک عومەر دوحەیرەی تەنسیقمان کرد بۆی بەو لەشکرە زۆر زەوەنەی بەعز بگرین ئیمدادات نەگاتە هەڵەبجە پێکەوە وابزانم لەو کەس بینەوە دەمت ڕۆیشتین لە لای سەیتەرەی چەند سەماڵ سەیتەرەی کردکوو کوچیمان ئەلێ سەیتەرەماندانە لە قافلەیە کە عەسکەرێکماندا بۆی قافلە ئیمدادات نەگەێنێتە هەڵەبجە ئەنجا ئەلێ زۆر قسەکەی مەلا بەختیاریشم دێتەوە بیر کە ئەڵێن گوایە 22 کۆپتەریان بۆ ساو خەڵک گاڵتەی پێکا و نازانسی بەڵام خەڵک ناواقعکە نەژیاوە ڕەنگە ڕاست بێت بڕوا لە ژمارەی خۆمان زیاتر ئێمەش کۆپتەرمان بۆ چاو بەس شەو بوو باسمانە و گڕیان هات ئێتر ژمارەی کۆپتەرەکان ناڵێنبان نەبێتە ماڵ بەسەرەوە بەڵام خۆمان نۆ کەس بوون لە ژمارەی خۆمان زیاتر کۆپتەر بە ئاسمانە بوو بەڵام شەو بوو زەفەریان پێ نابرد اینجا لەو چالاکیە کە وەختی چالاکی نەبوو بەڕاستی بۆ بەرزکردنەوەی وەرەی خەڵکو و وێزی پێشمەرگە بۆ داڕوخانی وەرەی دوژمن ئەو چالاکیەمان ئەنجام دا فاوەنێکمان کرد هەندێک وەردەوانە و وڵام ڕوومانە و ولا بیژۆمانەمان گرت ناڵێن کوشتارشتووە چووە دقەیە زۆرمان سە دوای ئینسیحامان کرد بەڵام کە ئەنفال بەجارێکی تر منتیقەکە سۆڵ کرا لە پێشمەرگە و لە خەڵکی بەدەگمەن هەنێ خەڵک مابوونەوە هەنێک بۆ ڕاو مابوونەوە و باسم کرد ئێمە خواردنوشتیوامان ئامادە کرد بوو لەو نەوە ئەسوڕاینەوە چکە ئەوەداینتیانەما بوو ئەسوڕاینەوە هاتینە هەڵەتەکانی گوڵمکەوە ویستیان لەوێ تەسلیممان بکەنەوە بەڵام بۆیان نەچوە سەر کە خۆیان ڕۆشنەوە ئەنفال کران ئەوان ئەنفال کران ئەوانەی کە نەیانتوانین مەتەسلیم بەداخەوە ڕەنگە وڵایش بەداخەوە نەبێ کاکە خۆ ئەگەر ئێمەیان ئەنفال کرا بوو بەداخەوە ئێستا چێ لە شەیدانیان نیە چکە زۆر هەیە ئەنفال کراوە شەیدانەیە ئەنفالچی بۆ شەیدانەیە زۆر هەیە ئەنفالچی و پلەکەی لە پلەی پێشمەرگەی دێنین بەرزتر و خانشین پێشمەرگەی اعتیادی ئەوە هەمووی بە ئەنفال نووسراوە ئەوان اعتیادی هەمووی بە ئەنفال نووسراوە هیچ گلەی مەبەسم ئێستا فەرمی على اساس زیاد مەوزوعەکە دەرنەچین بەڵام ئەتوانین بڵێن ئێمە دوای مەفرەزەی بووین دوای هێز بووین توانیمان بگەڕێنەوە بەس بە کولە مەرجی کە گەڕاینەوە بەرەو دەشتی کۆی و دوای بەرەو سماقوڵی اینجا چوینەوە چای هەوری لە چای هەوری ژێشە پشومان نەدا تەکلیفیان لێ کردین بچین حمایەی چای زینەتیر بکەین حمایەی چای زینەتیریشمان کرد بچوین مەفرەزەیەک لێ حمایەمان نەکرد بەزە لێ بووین بەڵام بەرامبەری ئێمە هەر لەو گەرمەی ئەنفالەکەیە بەرامبەری ئێمە کۆڕەک بوو کلکەیەکە بوو کلکەی سەری جوانەگایان پێوت مەفرەزەی شیشێتی بەسەرەوە ئەوە دیسان ڕۆیشتەوە کەبرە هەنجوینی داری زۆر خوارد لە ئەوەی لە زینەتیری دەبیرتە هەنجوینەکان لە دارەکە من باشترم لە بیرە زانی من باشتری ئەنفالی سوار هەمووی لە بیرە منیش هەموم لە بیرە باسی کۆبنەوەکانی ئەمە پێکەوە نەفرەزەی هەشت کەس ماوینەوە هەمووی لە بیرە ئەم 11 کەس بوون ئەو باسی کۆبنەوەکانی سەرەتایی نەکرد لەکانی هەنجیر کۆبنەوەکرا لایەنەکان ئەو لەکانی هەنجیر کۆبنەوەیە کرا کە یازەکان تەوزەکران بۆ حسابەی کە شەڕ کرد
هێزی حیزب شوێی بۆ چای ئەوە دانرا بوو خاڵخاڵان قەیماسا برادرانی یەکێتیەوە زە مخاقان بەڵام کە چمایەکەێدا کەس نەبوو برای کەس ئەو بوو هێزەکەی حیزب شوێی سحابی کرد بۆ جەلەمەرد هاوڕێ هیوە هاوڕێ هیوە من ئەمەوێت تۆ هەر لە دەوروبەری ئێمە ئەو ڕۆژەی ئەنفال بوو لە جەلەمۆرد بووین بەڵێ هەر بز زەبەت ئەو سەربەسە درێژەی باسیەکەیت مامۆستا علی ئەوانی وستیان و پەڕێنەوە کە هاتنەوە وتیان حکومە دوا هجوومەکە گوتی گوتی دروکن ترسنۆکن منش لەسەر ئەو قسانە بڕەت فعلم بۆ قسانە یادی بەکە شەی سیفەر تەکلیفیانە من کرد مەفرەزێ بنێ مەسەر چای خاڵخاڵان لەگەڵ تا بووم لەوێش من نەهاتم شەی سیفەر تەکلیفم لۆ کرد لەگەڵ چەند پێشمەگای بچنە سەر خاڵخاڵان بە شەی سیفەرم وت بە شەی سیفەرم وتم شەی ئەوتم هاوڕێ سیفەر ئەچنە سەر خاڵخاڵان ئەگەر هاتن بەرەو ڕوویەوە هێزی دوژمن هات بەرەو ڕووکان لە حکمی بیکەسیە بوون بە کلاشۆف تەقای لێ بکەن بۆی شەڕەکەتدا بمەزێ یا هەرە یا وەرە وەک کابرای کورداڵێ یا تێچین یاوتە حاشا حەزی دوو لە ڕووی مەزیزەت ئەلێ قول لە بواری قولی ڕەشوسپی لە بوارە دەرەکەی لێرە دەرێخین ئێمە ترسنۆک بین یا ئازابین ئێمە درۆزین یا ڕازگۆ بین ئێمە داکرد بین یا دژون بە خەڵک بین تەکلیفم لە شەی سیفەر کەوتم ئەگەر حکمی بیکەسیە بوون تۆ بە کلاشکۆف تەقەیانێ بکە ئەگەر لە حکمی کلاشکۆفا بوون تۆ بە دەمانچە تەقەیانێ بکە خۆی مشکلەکە لەوەیە بوو مشکلەکە لەوەیە بوو هێزەکانی هێزی پێشمەرگە هی هەموو حیزبەکان وا بزان برادرانی پارتی یەکەم هێز بوون انسحابیان کرد بەزەوەی کە ڕۆیشتن زوو ڕۆیشتن بەسەوەی ئەوەی بەزەقی دیادێنێ ئەوە هێزێکی زۆر زۆریانە بوو دووەم هێز ئێمە بووین ناوچەکەمە بووینەوە و هەتا آخر لە حەزە شەر ئێمە ماینەوە هیچ هێزێکی تیان نەمایەوە بەڵام لەبەرەوەی سەکرایەتێکی مەیدانی نەبوو لەبەرەوەی ڕاگەیاندنەکانمان بێ ئەرزش بوو ڕۆڵی شوێەکان پژوێ خراوە ئێمە لە ناوشوانە ئاخر مەفرەزەوەین دوایش کە سەرکەوتین وەکو باسم کرد گەیشتن چای زیینەتیژێم هەر بە تەمای داکۆکی بووین لەسەری جوانەکە ئەمە فەزیش تێ مەفرەزێکی نیشتیمانی بۆ بزانام ئەمکرد بۆ گەژێگری تیپ بوو نازانم کاک سەعیدی حەمەزیادیان پێ و کاک سەعید مقاومەیەکی کردو مەگە لە ڤێتنامە مقاومەی واکرابێت شەو نەبوو 15 بۆ 20 بۆ 25 هێرشیان بۆ نەکرێ حرە جمهوری ئەوان مقاومەیانە کرد بە ڕۆژش خەویان نەبوو ئەچوون عیتادیانە ئەو سەری جوانەکەی تەسلیم نەکرێەوە بەڵام دوایەتر هیچ هێز نەما ئەمە بارێگاکان تەقێنرانەوە مەڵبەند یەکێتی و شووی و نازانم چی وام لە هیچ هێزی تێزیش تەنما ئەو هێزی باشە هاوڕێ هیوە پێش ئەنفالەکە ئەیانەوت هجووم هەموو ڕۆژە خەبەرە هات ئەیانەوت ئەم جاشەکان یعنی هەنە جارش خۆبێ قسەی خێرێکیان بۆ بکەیت خەبەریان هات بۆ خەڵکی لادەکان یانەوت خۆتان نەجاتن آخر ئێمە لە ناوچەیەکە هێشت خەڵک بڕات بۆ یعنی بۆ خەڵک خۆی نەجانەدا لە کاتێکە خەڵک هەمووی لە ناو یەکتری ئاهاتنەوە چوونە یانەوێت بڕۆن ڕێگە نەبوو خەڵک ئەچووە دەشتی کۆ لە دەشتی کۆی ئەگەڕایەنەوە بۆ ئەملا ئەچووە سەر خافەیان گەڕاندەوە چوە شێخزنی خوارەوە یان گەڕاندەوە ینی ئەمە چی بوو ئەم مەسەلانە ئێوە خۆتان ڕێگەتان لە خەڵگرتیت وەکو مەفرەزەی وەکو هێزی حیزبی شووی ئێمە لەو منتیقەیە ڕێگەمان لێک تاکە نەفەرێ نەگرتووە بەڵام تەشجیعی کەسیشمان نەکردو بڕاتەوە بۆ تەشجیعتان نەکرد تەشجیعمان نەکردووە ئەخە ئێمەش بەڕاستی ئێمە ئەوان داڵدەبوون بۆ ئێمەش خۆمان بە پێشمەرگە ئازانی داکوکاری ئەوان بووین گرتی لەبەرەوەی پێش ئینیان نەکردو کاک عەبدوڵڵا بابێمە سەرتەوە کاک عەبدوڵڵا کەریم نووسەر وە لێکۆڵەر لە بواری ئەنفال و پێشمەرگەی دێرینیش پێشک لەو کاتەشە کاک عەبدوڵڵا تۆ گەلێ زوو دەست کرد بە نووسین لە بواری ئەنفالە فۆجینەوە تو بزانام ئەحمەد ڕەجەب مستەشاری بوو هەواڵی زۆرە سوکاونەوە زۆربەی زۆری کە سوکاری خۆی بوون و خەڵکی ئەو ناوە لای ئەو داڵدەیاندا بوون بەجاش هەواڵی بۆ ئەناردن کەوا ناوچەکە تەسلیم کەن و وەزعەکە زۆر لە خەتەرە بەڵام بەڕاستی پێشمەرگە خۆی بڵێ کەمتەرخەم بوو بەڵام وەکو ڕێگری ئێمە ڕێگریمان نەکرد بەڵام بەڕاستی هێزەکان یەکێتی ڕێگریانە کرد تەنانەت تانە و تەشەریان لە ئێمەش ئەدا بەڵام دوای وا دەرنەچوون نەمەقاومەیان کرد نەخۆیان پێگیران ناوچەکەش خۆش باشە هیوا دێمە وڵات کاک عەبدوڵڵا تۆ وەکو پێشمەرگەیەک وەکو کەسێکە لە کەسەیەکەمەکانی
لە پێش 95ەوە لە بواری ئەنفالە ئەنووسیت و دەستخۆش کاری باشت کردو لەو بوارەدا. لە پێش ئەمەوێ باسی لە بارودۆخی ئەنفالە باسی خۆت کە وەکو ژیانی خۆ دوای بێ مەسەرەوە بۆچی تۆ وازوو هاندرای کە لەسەر ئەنفال بنووسیت گەلێ زوو. ینی من بەبیرم دێ کتێبێکی بەرگسەوز بچکۆلانە هەبوو بە مەقەبا بەرکی گرا بۆ یعنی پێش هەموو کتێبەکانی تر کەوتە دەستم خوێنمەوە دەستخۆشی لێکم. ینی پێویستەوە هەوڵانە بە هەند وەربگیرێت لەبەرەوە بینین ئێستاوە زروفی کوردستانە بینین ئێستاکە حیزب دەستگا ڕاگانن تەنان وەزارەتی شەیدانیش یادی ئەنفالیان تەرک کردووە. تۆ ئێستا وەرە باشترینش دەسەر ئەنفال بنێرە هیچ ڕاگانێکی احتیمامت پێ نایدات بەڵام تەنها 4 هەنێ بابەت دێنە پێشەوە دوای 4 جانتادا خەن ڕۆنە ماڵەوەی تر تا ساڵێکی تر هیچ شتێ باز نا. ینی بەس کێشەکە لە حیزبەکانانێ کێشەکە تەنان لە ڕاگەیان و عەقڵەتی کوردی شایستاکە ئەنفال جینۆسایت هینێکی نییە لەبەرەوەی فەقیرانە وانەیە و کەسانە هیچ دەنگیان نیە بۆ هەڵبژاردن. مستەشارێک هەزاران دەنگیەیە کەواتاوان لە ئەنگری مستەشارەکان نەک لە ئەنگری قوربانیانی ئەنفال. ئەنفال هەمووی تیاچوە و کەسی نەماوە و دەنگیانێ لە ئینتخاباتە و پارەیانێ و قووەتیانە و دەسڵاتیانێ. کاک عەبدوڵڵا تۆ لە کاتی ئەنفالەکانە لە شۆوی بە قوربان بوو؟ ئێمە لە گوندی قزلەر بووین لە 1970 لە کاتی داسانی ڕزگاریە گوندەکەمان چیمەبەران کرا لەبەرەوە هەر ماڵە و هەر چەند کەسێک ڕویان کردە مێرگەپان و دەوروپشتی ئەو گوندانی خوار قزلەر لەوێ کوخی لایلۆنمان دروست کرد. دوایە کە بەرەو زستان ڕۆیشت چوینە مێرگەپان لەوەیەکی 4 ماڵ بووین. ماڵی ئێمە کاک تەها جوتیار، کاک فرێدون، کاک بادین لەگەڵ کاکەمال 4 کوخمان دروست کرد لە مێرگەپان ماینەوە. من ئەندامێکێتی نووسەران بووم کە لەوێ ئەو کوخانەمان دروست کرد. ژیانی مێرگەپان ئەو کاتە سۆڵۆڵ بوو. چەند ماڵێکی پێشمەرگەش لە بەخت و خەمانەوە ئێمە لە لای ماڵە جافەکان بووین. ئیتر کە ئەنفالەکان لە 21 یەکەم هێرشی ئەنفال لە 4 چەند خۆڵێکە و دەسی پێکرد لە خۆڵی دۆڵە ڕوت، لە قۆڵی کارێزە و لە قۆڵی مەرگە و لە قۆڵی کۆتەڵوانەوە لە چەند خۆڵێکەوە هێرشکرایە سەر ئەو سرورانی کەوا دۆڵی جافایەتی و مەرگە و دۆڵە ڕوو دەگرێتەوە. لەو کاتە ئیتر هێزەکانی مەڵبەندی 1 مەڵبەندی 2 مەڵبەندی 3 لەو سنوورەمانەوە و شەڕێکی برەی فراوان بوو. هێزی پێشمەرگە هێزێکی دیاریکراوە بوو بەچێکی سادە بەرامبەر بە سوپای عێراق بۆسێتەوە لەو شەڕە بەرەیە گەورە فراوانەدا پێویستی بە فڕۆکەی جەنگی بە ڕەتی ڕاجیمە و بە چیمیابەرانی سەرگەڵ و بەرگەڵ و یاخسەمەر هەموو ئەو گوندانە کرا. تەنانە زۆربەی گولە تۆپەکان جاری وایە کە لە عەسکەرەکەی سابراوەوە ئەهات بەسەر ئێمە بە مێرگەپانە ڕۆژ بۆ یاخسەمەر و بۆ شوێنانە. ئەو کاتە ئێمە لەوێ بووین ماوەیەکی زۆر شەڕکرا. مامۆستا ئەنوەر هیچە بوو لە پێشمەرگەی مەفرستەرتایەکان ماڵیان لە شەدەڵە بوو هات خۆی و خێزانی دەرچوون هات گەیشتە ماڵی ئێمە لە مێرگەپان مایەوە و کاک ملاز عومەر لە سیسیا جوابی بۆ ناردین وتی ئەو خانەوادانەی کە لە مێرگەپان و لە بەختوخەن خۆیان ڕزگارکەن چون ئێمە ماوەیەکی کەمەتوانین بەرگری بکەین چکم وردە تەقەمەنی کەمە بوو، خواردن کەمە بوو. هێزەکانی سوپای عێراق بە پێی نەخشە و بەرنامەیەکی تەکنۆلۆژیای نوێی عەسکەری لەبەرەوەی ئەزموونی 8 ساڵ شەڕی عێراق وێرانی هەبوو هێزێکی زەبەلاحی گەورە بوو بەرامبەر هێزێکی دیاریکراوی پێشمەرگە. هەر ئەو چەند ڕۆژە ئایانتوانی بەرگری بکەن. ئەو بوو ئێمە نیوەڕۆ بوو ماڵی ئێمە و کاکەمال و مامۆستا ئەنۆر و کاک فرێدون و کاک جوتیار ڕێگەی ڕێچکێکمان گرتە بەر لەگەڵ ئەو خانەوادانەی کە لە بەختوەرە بوون بەختوەخە بوون ماڵی کاک اسماعیلی مەلا عەبدوول و کاک کەمال عەلی و ماڵی کاک محموود کۆمەڵە و هەمومان ڕێچکەی قاتڕۆڵیا بەناو بەڕێکەوتین و بەردەوام تۆپ و ڕاجیمە و چیمیابارانمان لەسەر بوو. کە گەیشتینە ناو یاخسەمەر بۆنی چیمیاوی لێ هات. ینی تەنانەت من لە خواری یاخسەمەرەوە کاک حەمە کەریم عارف ئەندامی دەستەی بەڕێوەبەری یەکێتی نووسەرانی شاغ و بینیم
وتی خانەوادێ ئەم شو لە تەنیشت بارەگایکی سەرانەوە ڕەتی ڕاجیمەی چیماباران بەری کەوتو هەموو خانەوادەکە شەهید بووە. ئیتر ئێمە لێەوە ڕۆشتین چوینە مقڕی حاجی یونس چەند ڕۆژێ ماینەوە لەبەرەوەی چیمابارانەکە زۆر چڕ بوو، وەتڵبارانەکە زۆر چڕ بوو، هەمووشی ڕەتڵ بوو و هێزەکانی سوپای عێراق وردە هاتنە پێشەوە. پێشتی نوێت چەند ڕۆژەماینەوە 2 ڕۆژماینەوە وتیان دوانی ڕۆکەوتی نەڕێ لێەوە بە شاخی ڕێیا سەرکەوتین ڕێگاکە چەندەها ڕەشەوڵات و مەڕ و بزن و ئاژەڵمان بینی تەنان پەلەوەرمان بینی هەمووی ژاری چیمیاوی هەناسێ لێبڕی بوون. لێوە چوونە خوارەوە چوونە گوندی گۆمەزەڵ. من خۆم و هاوسەرەکەم و هەردوو مناڵەکەم هەڵوێست ئەو کاتە بە خەڵادۆشکان هەڵم کردبوو سەمەر وەکو خۆی بە پێڕۆژ وە چەندەها خانەوادە بووین هەمومان بەیەکەوە ڕۆشتین کە چوونە گۆمەزەڵ شرمان دەست نەکەوت گوندەکە چۆڵ بوو لەوێ چوونە گەوڕێک لەوێ ماینەوە و تۆزی خورما و هەندی خواردنیانە پێمان و بەیانی زووتیان کەونە ڕێ لێەوەی تر بەڕێگەیەکی زۆر سەخت و ناخۆشە کە پێڵم دۆڵی شێمەحەمە ئۆش دۆڵە دۆڵێکی زۆر سەختە تەمان لە سەرەتایی پاییزەوە کە بەفرە بارێ تا هاوینێکی درەنگ ئەمێنێتەوە. ئەو ساڵە بەفرێکی زۆر باری بوو. ئیتر بەیانی زوو بیا سەرکەوتین ڕێگەکە زۆر سەخت بوو زۆر مەترسی و چەندەها خانەوادە و کە لەو ڕێگەی ڕۆشت بوو ڕەغبوو بۆ لەو ڕێگەی کە ئەڕۆی تا گەڵاڵە چۆن ڕقەو بوو کە عەبڵا چۆن ڕقەو بوون ئەو خانەوادانە بۆ ڕقەو بوون؟ ئەو خانەوادانە بڕێن جاری وایە لەو کاتا کە بەفرە باریە کڕێوی لەگەڵایە و ڕێگەکەش بەفرەکە ئەو نەزۆرە کە بەفرە باریە بەفر ناتوێتەوە تۆ ڕێگەل لێ تێگەچە چکم هەموو شوێنەکان سپیە ینی نازانی بەرەو چۆ بڕۆی چ بۆ خەڵکانی کە لێەوە ڕۆژ خەڵکی ئەو ناوچەیە نەبوون تەنە خەڵکی ئەو ناوچەیەش ڕێگی لێ تێگەچێ ڕێگەکە پێ من ڕێگەی هاتوونە هات دۆڵی شێمەحەمە بە ناوبانگە تەنانێکی لەو کەسانەی کە ڕەخ بۆ عەلی لەفتە بوو کە یەکێتی نیشتیمانی چەکی لێکڕی بڵێن کوڕە گەورەکەی لەسەر شاخەکە هەڵدێرا بوو قاچی خلیسکا بوو لەفتە لە شاخەکە هات بۆ خوارەوە بۆ لای کوڕەکەی کێتەوە خۆی لەناو بەفراکە نابێ بوەستی چون هەموو لە شت ئەبێ بە عەرەق ئەقەیتەوە ئەگەر لەنا ئەو بەفرە چەند پلێ لەژێر سەفرایە کە بوەستی یەکسەرە و عەرەقی لەش ئەیبەستێ کە بێ بە سەوڵ کە بەستی ئیتر ئۆرگانەکانی لەشی مرۆڤ سستە بێ کە سست بوو وردە ئیتر توانایی خوێنیش جوڵەی کەمە بێتەوە و ئەو کەسە ڕەغە بێتەوە وتەنانە ئێمە لە ڕێگە چەندەها پازدارمان بینی دەست و قاچ و یا شوێنێکیان لەژێر بەفرەکەەوە دەرەکەوت لەوێ ئەو ڕێگە سەختەمان بڕی ئەو ڕۆژە ئەگەر بەفر ببارایە بەفر ڕۆژی پێشتر باری بوو ئەگەر ڕۆژە ئەو دوو ڕۆژەکەیمە لە مقڕەکی حاجی و زمینەوە بەشی تۆپخانەی شۆڕژ بوو بەفر باری بوو ئەگەر ئەو ڕۆژانە بڕۆشتینایە ئێمە ژەوانەیە لەو خانەوادانە ژیانمانەکەوتە چارمەسێکی نادیار و پڕمەترسیەوە ئەوە بوو لە ڕێگە من زۆر هیلاک بووم قاچم تێکەڵ و پڵێ کرێکی لەو هاوڕانی کە زۆر بۆفاە بیر ناچێتەوە کاک هین بوو کاکە جوتیار بوو هەڵوێستی لێوەرگرتم ئەنی ئیتر هەرناوەکانم تێکەڵ و پێکەڵە بوو ئەنی بەرەوە ڕۆشتە منیش ئیتر لەوانەیە لە شوێنی خۆم يعني نتوانم بڕۆم آخر نەفەست بووە وە ئەزانم آخر نەفەست بوو بڵێ کە تۆزی هەڵوێستی لێوەرگرتم یەکسەر بنیش تۆزی هەناومنا دوایی هەڵوێستم لێوەرگرتەوە باش بوومەوە ینی ئەو لە حەزانە زۆر ڕاستە شتێکی بەڵام زۆر ینی بەهای ئەو شتانە بەدەم ئاسان بەڵام زۆر قورسە ئیترەوە بوو لەگەڵاڵەوەی تر لەو کاتا لە زنجێرە شاخی گۆجارڕەوە بەڕاجیمە دایانگرتینەوە چەند کەسێک شەهید و برینار بوو لەو کاتە شەچەمێکەیە لەو بەرەوە لە نزیک گەڵاڵە لافا وەستا بوو بەدەمە شۆفە خۆڵشیانە پەڕانەوە بە ئیتر باش بوو مابات و هەڵوێست و ڕەنجەم خستە ناو دەمە شۆفڵەکە و لەگەڵ ئەو خانوادانە چوو ئۆدیو ئاوەکەوە و لە ڕێگا یەک خاڵم بیرە ماڵەوەمان مابات تووشی حاڵەتێ بوو خەریب و ینی بەتەواوەتی خەریب و ڕەق بێتەوە تەنانەتی کۆت و هەڵوێست و سەنگەر بەجێ هین بە بڕۆن من بەجێ بڕن ئێوەش بە بۆنەی منەوە ڕەغ نەبنەوە بەڵام وتم یا بێ هەر شوارمان بێکەوە ڕەبینەوە یاخود
من ئێوە بەجێ نایڵمە چۆنێ بوو ئەم تۆزە ناوەکانم پێتەواو کرد لێوە گەشتینە شانەخسیە لە شانەخسێش دوای زەحمەتێکی زۆر بردیانین بۆ خاچی سووری بانە دوایی بردیانێ شاری سەقز لێوەماینەوە ئیتر ئەم شتانە لە ناو مێشتی منە هەموو ئەم دیمەنانە تێکەڵ بە هەست و بە نەست و بە ڕۆحم بوو بیرم ناچەوە دوای ڕاپەڕین بیرم کردەوە ئەم شتانە ئەنفال تراژدیایەکی زۆر گەورەیە بۆ هەر خەڵکی نووسری بێگانە کە بەهای نووسینەکانیان و باهشتەکانیان کەمیە بەڵام خۆشمانە گەر توانای نووسیمانە بێ بۆ ڕۆڵێم لەبەرەوە یەکەم کەس بووم لە دوای ڕاپەڕینشتا گوندەکان ئاوادان نەبوومەوە مامۆستا بووم لەبەرەوەی لە شاغ دڵم شکا بوو حەزم بە ڕێخست و سیاست و شر ناکرد خۆم لە مامۆستا ژیانم قورس بوو دوانیەوە ڕوانیا کاتی بەیانیان پێشوەی بچم بۆ مەکتەب قەڵەم و کاغەزێک بکرد بە دەستەوە چوومە گەڕەکە شعریەکانی حاجیاوا و خەبات و وڵۆبۆوانە بە دوای کەسوکاری ئەنفالەکان ئاگەڕام بە پرسیار چیرۆکەکانم ئەنووسیەوە و زانیاریانەم ئەنووسیەوە شەو لەبەر چرایەکدا مەڕشت و دوایم نار بۆ ڕۆژنامەی ئاڵای ئازادی و کوردستانی نیو و بڵاوە بوو و دوای کە ڕۆژنامەکە بابەتەکە بڵاوە بۆ نوسخەیەکمە کڕی و مرد بۆ خانەوادەکە و بۆمە خوێندنەوە و دوایەوە ئەم چەند بەرهەمێکم بڵاو کردو ڕۆژێک کاک نەجمەدینی فێقع بڵاو کاتە یەکەم ڕێکخراوی ئەنفال بوون پێوتم وتی ئەو نووسینانم بۆ بێنە هەمووی کۆ کردەوە و لە ساڵی 93 یەکەم کتێب بە ناوی چارنووسێکی نادیار لەگەڵکردنەوەی جامیعەی سلێمانیا لە معرەزێکە قرایە ڕوو دەستخۆش کاک عەبدوڵڵا لە ئەنفالی یەکە کە لەوێ بوویت حکومەت کەسی نەگرت لە سەرەتایە ئەو کەسانی کە ڕۆشتنەوە جیران بەڵام ئێمە یەکێ لەو کەسانی کە نابێ بیرم چێت کاک مناس عومەر خۆی لێپرسایی مەکتەبی عەسکەری بوو و خۆی سەرپەرشتی قۆڵەکانی شەڕێ کرد خەمی ئەو خانەوادانەی بوو من ڕێزم بووانە هەیە ینی ئەمە حەقیقەتێکە من وەکو خۆی ئەڵێم جوابی نارد بۆ کاک شێخ کامل لێپرسایی کۆمەڵایەتی تیپی 48 پێرمەگرون بوو وتوبی ئەو خانەوادانە خوان بەرەو سنوورەکان بڕۆن ئێمە ناتوانین پارێزگاریان لێ بکەین چکم ئێمە تەنیا لە شەڕەکانین لە پرەکە ئێمە بکشینەوەوان بەجێ بێڵین قورسە بێ لەبەرەوە ئێستا پێشەوەی ئێمە بکشینەوە ئەوان پێش ئێمە هەنگاو بێن بەرەو سنوورەکان بەڵام هەندێک خانەوادەی هەبوو خەڵکی دێکان ڕەشە وڵا خوشتەکانیان پێشەوە لە ڕێگای ئێمە ناتوانین بچین بۆ ئێران بەرەو شارەکانی بەرەو سلێمانی و بەرەو دوکان و بەرەو سووداش و بەرەو ئەو شوێنانە ڕۆشتن کەوا سنوورەکانی هێزی حکوومەتی عراقی تیا بوو ئەوانە دیارهمیان نووسیان بۆ ئەنفال کراون ئەی ئەڵێن لە قۆناغی ئەنفالی یەکە هیومەن ڕایتس ژواڵێرێ کەس نەگرترا لەو کاتەیە گرتن نەبوو هەندێک لە خەڵکی دێکان بە کارۆشتنەوە دەستگیرەکرایان بۆ نمونەوە ئەو کەسانی خەڵکی هەڵەدم لێ گیراوە یا قسەمە لێ گیراوە ئەوانە کە ڕۆشتنەوە بەرەو سوپای عراق گیران بەڵام ئەو کاتە هێزەکانی فەیلەقی یەک و فەیلەقی دوو و هێزی تایبەتی قوات خاصە و جاشی مستەشارە کوردەکان جاشەکانی کورد و هێزی سوپای عراق هێزێکی بێشمار بوو ینی چواردەوری سەرکردایەتیان کرد لەبەرەوەی ئەو سمێکی زۆر استراتیژ بوو و هێزەکانی مەڵبەندی یەک و مەڵبەندی دوو و مەڵبەندی سێژ لێ بوو بەڵام هێزی پێشمەرگە هێزێکی دیاری کراوە من مەبەستم گرتنە ژمارەی گرتن ئەو لادیانە لە سەرەتاوە تقریبان چەندێ بوو لە سەرەتاوە ئەوانە نادوای بە عەفو هاتنەوە ئەوانە نا بە عەفوی درۆی نەهاتنەوە ئەوانەی کە گرتان من جارێ لە ژمارە ناتوانم بڵم تەنانەت لە ئەنفالیشە من ئەو ژمارانە ژمارەیەکی ڕقەمی سیاسیە تەنانەت لە ئەرمەنیەکانیش و لە هۆڵۆکۆستیش ژمارە نییە دیاریکەیت چون ناوچێکی جۆغرافیەیە و ئەو ئامارانەش جاری وایە و خانەوادانە کەسی نەماوە کەسیش ناناسێت لەبەرەوە ناتوانێت و ژمارانە دیاریکە ئەو ڕقەمانە لەسەر بنەمایەکی زانستی لۆجیکانە نییە وتنیش قرسە ینی بێشێ لەسەر بنەما بێت ناتوانم دیاریکەم چکو من چوون بەرەو ئێران ناتوانم نازانم چەند گیراوە و ئەو ژمارانش کە بۆ ئەنفالی دیاریەکەن من ڕێزم بۆ هەیە
ئەو ژمارە نیەکەوە توانی بڵێ ئەو ژمارە بێسەر و شوێن کراوە ئەنفال کراوە. بەڵێ فەرموو. ئەمجارێ عەلی بە خۆی بنگۆمی لێدا. بەڵێ بەڵام ئەو کاتە ئێمە نەمانەزانی ئەنفالە، یعنی نەمانزانی ئەنفال بەو شوەیەکەوە خەڵک ئەژیری و بێسەر و شوێنەکرێت. ئێمە هیچ بوارێکی دەرچوون نەبوو، تەنانەت کاکجوتیار ڕایەکی بوو کە لە بێرگەپان بوون. کاکجوتیار پێشمەرگەیەکی کۆنەوە پیاوێکی زۆر بە وەفا و نمونە هەیە، وتی با ئەم خانەوادانە بەرین لە پیرەمەگلوو خۆمان هەشاردین. بەڵام وتم لە پیرەمەگلوون ڕەغە بنەوە، بەو شێوە بوو کەس ناتوانێت، ینی نەمانەتوانی دەستنیشانی، ئەنی چارموسەکان چارموسی شوا بوو، هیچ بڕیارێک لەوە نەبوو کە بتوانی دیاریکەی، تەنیا هەنگاونان بەرەو سنوورەکان بوو. و ئەو ڕێگەیەش زۆر ڕێگەیەکی سەخت بوو، یەک ڕێگە بوو، چون هەمووی سوپای عێراق هەموو شوێنەکانی گرتە بوو. بەڵێ فەرموو. علی خۆی دیارنەوە بەنسبەت ئەنفالی شەوە بتر ئەو من ئەو بابەتانم کرد بەداخەوە هەندێک موسەر ئەنفالیان کرد بە وەسیلەیە بۆ خۆبرنە پێشەوە لە دەسەڵات لە مەسئولین یا بۆ پلۆپایە. من لە ژیانمە تەنانەت من بە ئۆتۆمبیلی کرێت چوون بۆ دیەکان، لە ژیانمان ڕێزم بۆ هەموو بوارانەیە حرمەتی قەڵەمەکەی خۆم و عیزەتی نەفسی خۆم و پیرۆزی بەهای ئەنفالەکان بەلامەوە زۆر گرنگ بووە. کارەبالای من کوژایەوە. دەست خۆش بێ بەڕاستی تۆ کارێکت کردووە شایانی ئەو پەڕی ڕێزە. من خۆم بەش بە حالی خۆم ئاگادارم، وابزانم جارێکی مشتومڕێکمان بوو لەسەر مۆزوعێک ئەگەر لە خەیاڵت بێ، بەڵام بەڕاستی جێدەستت دیارە ماندوو بوویت، هەچە لە ڕاوەک خۆت بە دەقیقی ناتوانانی نە ژمارە دیاری بکەی نە ناوی کەسەکان بێنی، شتانە قورسە ناتوانیت. بێ قەڵەمەکەت لە ئاستی ڕۆحی پیرۆزی شەهیدانە بێ لە قەڵەمەکە لە ئاستی پیرۆزی ئەنفالا بێ، تۆ نووسەرێکی ئەنفال بیت و من باسی بم و باسی ئەنفال کەم قورسە، ئیزدیواجێتە. قسەکەی عەلی وەردیەکە و ئیزدیواجێتەیەکە لە کەسایەتی کوردیش وەرە لەژێر تەسیری و کلتورە ئەبێ ئەبێ ئیزدیواجێتەکەی چەند بێت. تۆ بێلانی نوانوەمەیەک ئەچوویتە قوڵایی بۆ ئەنفال گەڕان بۆ حیزبە سیاسەکان چکۆ قەزێکی نەتەوەیە کەسم دەست نەکەوت. ئەوانەی حیزبی شوعی ئەبوو ڤیان و ئەوانە هەمووی گەڕام لە بەرجی یەکەمی ڕەشەبای ژەنفالا دامناون. بازم پێش حیزبی شوعیش گرین بۆ بابەتانەیە کە ڕێزم بۆیە، چون ئەم مەسەلە مەسەلێکی نەتەوەییە. جارێکیان لەسەر تازە شار تۆزێ مشتومڕێکمان بوو مامۆستا بیرت دێ؟ نەوەڵا بیرم نیە. ریپۆرتاژێکت کرد بوو لە کوردستانی نوێ لەگەڵ کاعدنانی بیرم کەوتەوە. منەوە هیوا ڕەشەم. خۆشحاڵم. برای ئازادم. بەڵێ سان لە من تێگەیشتی من و کاتە معلوماتەکان لەبەرەوەی هەر خۆم بووم وشی تاکە کەسی هەرەوەم دەزەکەوت. ڕاستەکە وەڵای ئەوەی ڕاستی بە من نەویست بووم وەڵامی تۆ بدەم و زیاتر وەڵامی کاعدنانی حەمەیمی نەمدا بووە کە ئەو خۆی کردبوو بە بەتەڵ، ئەو تۆزێ دوور بوو لە شەڕگۆ. اینجا لە شەڕەکەیە 22 شەهیدرا بوو، 12 یەکێتی 8 شوێعی دوو بەرگریش. ئەمە ئەمە ناوەکانە ناوی هەر 20 شەهیدەکەی هی پێشمەرگە. بەڵێ تۆ ڕیپۆرتاژت کرد بوو، ڕووی ڕەخنەکەم لە تۆ نەبوو وەک لەوەی زیاتر لە کاک عەدنان بوو. زۆر باشە هاوڕێیان تا عەلی سیاسی دێتەوە دیارە گرفتێک لە هاوڕێ عەلی هەیە کە ئەوڵا پێم باشە ڕاستیە لەبارەی کتێبی ڕەشەبای ژەهر و ئەنفال ینی درێژە بە باسەکە بدەیت کە چەند بەرجێکە بە دواییەکە ویست لە ڕێگەی ئەم کتێبەوە چی بگەێنی ئەگەر باسێک لەم کتێبە بکەی بە کورتی. دوای ئەوەی کە بیرم کردەوە چانووسێکی نادیار هەوڵدانێکی سەرەتایی لە نەوەسیا بوو، بیرم کردەوە کە ئەم ئیشێکە پێویستە بە عەشقەوە کرێ بە خۆشەویستیەوە کرێ و پێویستی بە هەوڵەمادوونی بەداچوونی زۆر هەیە. گەڕام چەنەها
دیکۆمنت و نووسینی کەم دەستکەوت ئەو کتێبی ڕەشەبای ژێڕ و ئەنفال دوو بەرگ بوو ئەو کاتە کاک فەتەح زاخۆیی وەزیر بوو ڕۆژێک بە یەکێ لە هاوڕێ بەوەفاکان کاک عەبدوڵڵا قەراخی جوابی ناردەبوو تبووی چی ئیشی لەسەر نفالەیە من وتبووی ئەوش باسی منی کردبوو وتبووی حەزەکەم عەبدوڵڵا کەریم مەحموود و ئەو ئیشانەی کە کردوێتی بیبینم ئەو بوو من ئەو کاتە هەمووی دەستنووس بوو تەنانەت تایپیش نەکرابوو بردم بۆ لای نزیک فەردەیەکە بوو هەمووی دەستنووس و دەستنووسشتا هەر سەری سوڕما بردێ ماڵەوە دوایی هاتەوە دوای بۆ دوو سێ ڕۆژ تەلەفۆنی بۆ کردم لە ڕۆم نایە ڕستەکانیەوە بڵێم تەناوتی سەری سوڕما و شەکراوە ئیتر وتی ئەگەر هەموو توانای من ئی وەزارەتەکە تەرخانەکەم بۆ ڕەشەبای ژێڕ و نەفال بۆ بوو هەردوو بەرگەکەی چاپ کرد و بەرجی دووەم خەڵاتی یەکەم کتێبی کوردی وەرگرت بەداخەوە ئێستا بەرجەکەم کرا بە عەرەبی لایەن مامۆستا هیوا محەممەد ڕەسوڵەوە بەرجی دووەم کراوە بە عەرەبی براوە بۆ وەزیری ئەنفالی ئێستای 2021 وەزیر ئەنفالی توێتی بڕوام بە کتێب نییە کە ئەو کتێبە خەڵاتی کتێبی وەرگرتووە وەزیر ئەنفال ناتوانێت لاپەڕێکی ئەو کتێبە بنووسێت بڕوای بە کتێب نییە کە ئەم کتێبە ئەو کتێبەیە طبعکرێ و نەجمەدینی فەقی عەبدوڵڵا پێشەشی بۆ نووسیوە ئەگەر ئەو کتێبە طبعکرێ ببرێ بۆ عەرەبەکان هەمویان شەرمەزارە بن وەزیرێک 8 ساڵە ئەندام پەرلەمانە بەس ئەو لیستەی کە کردوێتی بە ئەندام پەرلەمان دەست بەرز کاتەوەش دەست بەرزەکاتەوە ئەو دەست بەرز دەکاتەوە ئەوش دەست بەرزە سپۆڕی ئەمەیە ئستا وەزیری ئەنفالە بڕوای بە کتێب نیە کتێبەکە ئەو تەقی ناکە بەس ئیمزایەکە وەزارەتی دارایی ئەشیانەوە ئەنفال لە جیانە بە جینۆساید ناسرێ و باوەڕێش ئەمە کتێب بۆ ئەنفالەکانەکە کتێبێکە من ڕەنجم ماوەمان و بوون نەچاوم لە پارێپەی لە گیرفانی خۆم لە دەمێ ماڵ و مناڵ گەڕومە دێ بە دێ بە ساری کرێەوە ڕۆشتمەوە ئاخرین مۆدیلی ساری لە بەردەستا معاشەکەی معاشی ماهێکی ئەو دە کتێبی و کۆی منیش پێشا بکرێ کتێبەکانی من سا لە ماڵە کەوتووە سێ بەرگی ڕەشەبای ئەنفال ئەوە 5-6 ساڵ لە ماڵە کەوتووە عیزەتی نەفسم ڕێگەم نایە بچم بۆ لە دەرگای وەزیر بم منە بێ شخصیەتی خۆم خۆش بێ خەڵەمەکەی خۆم خۆش بێ ئەبێ وجدانم خۆش بێ ئەبێ ئەو باوکم خۆش بێ ڕۆژانە پاریا پێم بە پێچوون بۆ مەکتەب ڕۆژنامە و کتێب مەکری فێری نووسین بووم ئەو فێری ئەوەی بکردم گرنگی بە شەهید و بە ئەنفال بم ئەبێ ئەو بەها جوانانە پارێزم بشم لە دەرگای وەزیرێ بم وەکو سوال کەرێ بڵێم کتێبم بۆ تەبەکە ئەوە قەت لە کەسایەتی ما کتێبەکەم دوای خۆم بمبرم هەڵوێستی کشم و سەنگەری کوڕم و ڕەنجەی کوڕم بۆم چاپ بکات ئەبێ ئینسان عیزەتی بێ من باشە نووسەرم بشم بەحسیش بم نووسەریش بم لەم هەموو دەسەڵاتە نزیبمەوە ماستەر بێنم دکتۆرا بێنم هەموو شتێکم هەبێت و درۆشکەم و هەموو ژیانیشم ڕابردوو بێت و قسەی گەورەشکەم و ژیانیشم لای بێ ئەمە هەمووی ازدیواجێتە زۆر سێرە دەسات و دەموچەوە ازدیواجاتیانەیە من هیچم نایە کتێبەکە گوناحە من باشە من خزمەتەکەم من چاوم لە دەستکەوت نییە چاوم لە پارە نییە هیچم نییە کتێبەکەش یعنی بە منێتەوە بۆم چاپ بکەن لەم ڕۆژە مدیر عامیوتی ئەگەر پارە لە سێمانی بینێتەوە بۆ چاپەکەین لە بەشی دووەمە زیاتر دێن دەیکوتین کە عەبدوڵڵا دەست خۆش لە بەشی دووەمە باشترێ کوتین لەبەرەوەی چەند ساڵە وزارەتی شەیدان دامەزراوە خراپترین وەزیر کە تا ئێستا بێت تەنها ئەم وەزیرە لە هەمویان خراپتر بووە بە جیاوازی حیزبەتی حقمانە بەسەر حیزبەتی بەڵام لە هەمووی خراپتر دەرچوو کاک شاخەوان گوێبیستی هەموو برادران بوویتوو بۆ خۆچ لەو کاتەیە لە ناو شاری هەولێر بوویتە ئێوە لە ناو هەولێرەوە چۆنی سەری ئەنفالتانە بۆ چۆن لە قسەی هاوڕێیان تێگەیشتیت حەقیوە ئەمیش بەسەرهاتی خۆم بجێرمەوە باشە ناڵم بیجێرەوە تۆش بجێرەوە خۆ تۆش لە ناو شار ئەوش جەقەیەکی ترە بەڵێ ئێمە بەڕاستی ئێمە کە لە هەولێر بووین ئەمن ئەو کاتە سەر بە حیزبی سۆسیالیست بووم سەرپەرشتی ڕێخستنەکانی هەولێرم دەکرد بەڕاستی تاکە ڕێخستنی هەولێر تاکە ڕێکخراوی نهێنی حیزبی سۆسیالیست ئەو ساکە هەبوو من سەرپەرشتیم دەکرد دوای بڵێن ئەویش زۆر نەبووی ژمارەمان 35 کە 40 کەسێک دەبوو یان نەدەبوو چکە بڵێن پاشی ئیشقاقەی زەحمەشێشان ئێمە لاواز بووین
بەڵام ئێمە من وەکو کەسێکی سەرپەرشتی ڕێخستنەکان دەکردوەکو کادرێکی سیاسی لە ناوشار لە چاو خەڵکەیتر دەبواە زۆر ئاگداری بارودۆخەکانی دەرەوە و بڵین ئەو شتانە بوو بەڵام بەڕاستی لە ڕاستیدا ئێمە هیچمان سەبارەت بەو شاڵاوە گەورەیە نەدەزانی بەو شێوەیە کە ڕوویدا بەو شێوە گەورەیە کە هەبوو ینی ئێمە زۆر کەممان دەزانین دەمازانی خەڵک دەگیرێ و خەڵک دەبردێ بۆ زیندانەکان و بەڵام ئێمە تێی نەدەگەیشتین بەڕاستی ئێمە بڵین لە سەروشەوە بڵین لەبەرەوە پەیوەندی وشتیوا کەم بوو زانیاریمان بۆ نەداها سەبارەت بۆی کە بڵین گەورەی ئەو شاڵاوە لە چیدایە بڵینیان لەوانەیە ئەوانیش خۆشیان بڵین تێ نەگەیشتبوون بەڕاستی ئێمە تێ نەدەگەیشتین بڵین بەڵام بارودۆخی سیاسی ناو شار لەو پڕی خراپیدا بوو خەڵک زمانی لێ دەدرا ماڵەکەیان دەڕوخان دەگیران دەبردران ئەوانە ئەو شتانە هەبوو بەڕاستی من ترسی زۆرم هەبوو کە بڵین خێزانەکەمان تووشی لەسەر من تووشی گیران بن لەبەرەوەی من پشتیوانی برام لە درێ پێشمەرگە بوو کامەران لە رووسیا بوو بڵین ناسراویش بوو منیش بڵین بە گەرمی لە سیاست چالاک بوو هەرسان بیرم لەوە کردەوە بڵین منداڵەکان بەمە دەرەوە لەو کاتەدا لە ساڵی 1970 بوو من بەتەنیا سەفەرێکم کرد بە هەوێی تەزویر بۆ خۆم ئەو کاتە ڕاکردوی سەربازی بوو بڵین بە هەوێی تەزویر ڕۆیشتم لە ڕێگای سەنگەسەرەوە چمە ماڵی محسین باعیز ماڵی کاک محسین باعیز یادی بەخێر بڵین کاتی خۆی لە سناقولی بەیەکەوە بووین خێزانەکەی و منداڵەکانیم دەناسی برایەکانم دەناسین لەگەڵ ئەوان یارمەتیاندام لە سەنگەسەرەوە بەڕێیان کردم بۆ بناری خەندیل لە خەندیلەوە بۆ ئاشقورکە و گۆرتی سوێ و ئەو ناوانە من خۆم بە پێ ڕۆیشتم چوومە پەڕیمەوە چوومە کاولان چوومە سەرکردایەتی حیزبی سۆسیالیست ئەو کاتە ئەو کاتێک کە ئەمە چوومە بناری خەندیل سەیرم کرد هەرچی پێشمەرگەی ئەو دنیای هەیە خۆ پێشمەرگەکانی یەکێتی لە ناوچەی گەرمیانەوە لە دەشتی هەولێرەوە بڵین لە شوێنەکانی ترەوە هاتبوون لێ کۆبوونەوە هەرایەک بوو کەس بە کەس نەبوو بڵین بەڕاستی شوێن نەبوو کەسی پێدا بوو من شەوێکیان لە ئاشقورکە لە لای بارگایەکی حیزبێکی سەر و معارزەی ئێرانی وەبزانم چی کوشتیوایان پێدەبوو نازم چی فیدایی بوون شتیوا بوو وابزانم ناویان بڵێ مامەوە شەوەکەی مامەوە بڵێن زۆر چاکم لەبیرە کە ئەو وەزعم بینی زۆر درەم تون بوو ئەوەن باشم لەبیرە هەریچم بۆ نەخوراوە ئێوارەیە لەگەڵەوە هیچم نەخوارد لە مالی کاک محسین باعیزەوە بەڕێکەت بووم تا ئەوێ هیچم نەخوارد بوو نانیشان بۆ هێنام خزمەتێکی زۆر باشیان کردم ئێستاش خەڵ لەبیرم ناسێت زۆر بەڕێز بوون بەڵام هیچم بۆ نەخرا بەڕاستی من چایان خواردەوە تا هیچترم بۆ نەخرا بۆ بەیانیەکەی نانی بەیانیم خوارد بەیانی زوو بەڕێکەوتم بۆ ئێوارەکەی گەیشتمە گوێزە لە گوێزێ پاشان چوون بۆ کاولان لە کاولان سەرکردایەتی حیزبی سۆسیالیست لێ بوو من بەنهێنی چوومەوێ بڵین بەنهێنی وەکو کەسێک کادرێکی ڕێخستن بە هەوێی تەزویر و شتانە چوومە ئەوێ لێ ڕەسوول مامەد یادی بەخێر هات مامۆستا سەعەد یادی بەخێر هات و هەروە مامۆستا عەدنان موفتیش بوو ئەوانیش هاتن بار و پرسیاری ناو شار و ئەو شتانیان لێ کردم بڵین بارودۆخ چۆنە و دەیانویست لە هەواڵەکانی ناوشار بگەن و هەروها هەلوێستی من چۆنە و من زۆر چاکم لەبیرە ئەو کاتی من زۆر بە حەماسەوە بیرم لەوە دەکردەوە کە چۆن دەکرێت ئەو کێژانی ناو سوسیالیست سارسەر بکەین و بە حەماسەوەش بۆ ڕەسوول مامەند و ئەو برادەرانە دەدوا ئەوەی سەیرەکەی ئەوەی ئێستا بیرێ دەکەمەوە ئەوان هیچ بڵین زانیاریشیان پێ نەگەیاندم کە
ئێمە چی بکەین ئێستا باردۆخی کوردستان لە چیدا ئێمە دەتوانین چی بکەین و هەروە چۆن دەتوانین بڵین خەڵکی کوردستان لەو شاڵاوە گەورەی هەیە بپارێزین شتێکی وا باز نەکرا بەڕاستی من لەبیرم نییە باز کرد لا پاژەوەی کە باردۆخەکەم بینی بەڕاستیش سەردانەکەی من بە تایبەتی بۆ ئەو تێ بگەم کە ئایا من دەتوانم منداڕەکان خوشک و براکانم دایکم و خوشک و براکانم لە هەولێر دەرباز کەم بیان بم بۆ ئەوێ لەوێ لیان دڵنیا بووم کە لیان دڵنیا بووم خۆم بگەڕێمەوە خوارە بۆ پێشمەرگایەتی ئەوە بەرنامەی من بۆ ئەوتە دیارە من گەڕامەوە هەر بەنهێنی پێویست ناکە ئەو تەفسیلاتە باز بکەم هاتمەوە هەولێر لە هەولێر هەرچی کلوپەر و کرستەی نامار هەبوو دامە هەندێک برادرم کە هیچیان نەبوو پێویستیان بە یارمەتی شتیوە هەبوو بەسەر برادەرەکاندا دابەشم کرد بۆ ئەوەی بڵێن بڕیارماندا بڕۆین من خوشک و براکانی خۆم و دایکم لەگەڵ خۆم بردم بۆ بڵین بۆ ڕانیە لە ڕانیەوە بۆ گوندێک لە هۆزەم عەزێ ناوەکەم باش لەبیر نەماوە کوڕێکە بوو عەزیز خدری ناو قازاقچی دەبا بە گوندەکەی ئەو بیبم لەوێ ئەو بە وڵاق بوومانگەیت بۆ خەندی ئەوانم بردەگەیاندا ئەوێ لەوێ بەیەکەوە بە وڵاق ڕۆیشتین شەو لە بناری قەندیلمانەوە لە بەر زاشەکان نەمانتانی بپەڕینەوە ماینەوە ئاومان پێ نەبوو هیچمان پێ نەبوو بە توێنەتی و برسێتی شەوەکەمان ئاوا کرد تا بەیانەکەی بەڕێکەوتین پێشوەی ڕووناک بکاتەوە بەڕێکەوتین ئیتر لە گەیشتنەوە بەرێ قەندیل لا پەڕینەوە چینەوە کاولان ئەوستا بڵین بەشێ ئەو کاتێک کە من پڕیمەوە لەو ماوەیە کە من جاری یەکەم چوومە قەندیل پاشان جاری دووەم گەڕامەوە قەندیل گۆڕانێکی زۆر گەورە بوودا و سەرم سوورما بوو ئەو هەموو پێشمەرگەی لێرە بووم چیان مەسەلا چێوە چوون بۆ کەس نابینم لە بناری خەندیل بە بڵێن چەند کەسێکم ناسیەوە و جاری یەکەم جاری دووەم بدویاندا گەڕام بیان من دۆزمەوە نەمدۆزینەوە ئەو لەبیر کە جاری یەکەم دیارە بڵێ کاک مەحسین بایزشم بینی لە مقەڕەکەی خۆی لە خەڵاتەکان بوو بڵێن بەڵام جاری دووەم کەسم نەبینیەوە کە چوینە ئەوەش بڵێن کاولان ماوەی 2 هەفتە 3 هەفتە مامەوە کرد 3 هەفتە مامەوە لە سەکردایەتی بەڕاستی تێگەیشتم بڵێن کەوەی ئێمە لە شار تێدەگەیشتین و بڕوامان پێ هەبوو ئەوە نییە بۆ شێوەیە نییە هەلێوێش بڕیارمداوە بگەڕێمەوە گوتم ئەگە پشت کوژرێم منداڵەکانیش هەموو بفۆتێن دەگەڕێمەوە کوردستان من لێرە نامینێمەوە ئیتر ئەوە بوو بڕیاری گەڕانەوەماندا بڵێن پاشی دیارە هەر ئەو کاتە کە ئەمە بڕیاری گەڕانەوەماندا ئەو کاتەش شەڕی عێراق و ئێران ڕاوەستا حیزبەکان هەموو شلەژان وەزعیان بوو تاو تێکچوو نەیان دەزانی چی بکەن بەڕاستی چ بڕیارێک بدەن سەبارەت بە ئەنفالیش ئێستا و ئێستاش لەگەڵ داوی بەڕاستی من هیچ بڵێن بڕیارێکی سەرکردایەتی یان تەوجیهێکی سەرکردایەتی بۆ ئێمە بێت ئێمە چی بکەین چی نەکەین هیچ شتێک نەبوو بڵێن گەڕاینەوە هەولێر بەنهێنی گەڕاینەوە هەولێر بەڕاستی بەنهێنی ماوەی مانجێک 2 مانگ بەنهێنی خۆمان لە هەندێک شوێنی بڵێن بەکرێمان گرتبوون بە بەنهێنی ماینەوە پاشان خانوێکمانە بچینەوە خانوێکی خۆمان ئێستاش لەگەڵدابی خبری حکوومەتمان نەداوە باش هیچمان بەسەر نەهاتوو نەگیراین بەڵام ئەو کاتێکە منداڵەکان و خوشک و برایەکان و دایکم وانم لە هەولێر برد لە ترسی ئەوەی نەکو بژیرن وەکو خێزانەکانی تر سەرمان بچێتە خۆش ڕاستی ئەوە ئۆکەی ئەوە بوو بەهۆی ئەو بارودۆخە نالەبارەی کە خەڵکی کوردستانی تێکرد بوو بەڵام وەکو ئێستا باسی دەکەم ڕاستی ئێمە تێنێ دەگەیشتین ئێمە نەمان دەزانی چی لە ئارادا وەکو ئێوەش ئاگادارن ئەنفال پاشان وشەی ئەنفال هاتوو ڕاستی ڕوو بۆ لێترەوە ویستم مەرتەنها بە ئەوە بکەم بڵین ئەو جێڕانەوەی باز بکەم وەبزانم زاوی تێدا هەبوو بۆ بابەت دەست خۆش دێمە وڵات هاوڕێ سەرهەت ئێوە تو پێشمەرەی کادیر بووم پێشمەرگەش بوومەوە کاتەیە ئێوە سەرکردایەتی ئێوە چۆن لە ئەنفال تێگەشتی و هیچ پەیامێک برقەیەک شتێک
یعنی خەڵک حیزبەکان تر چۆن تێگەیشتی بوون یعنی ئەو خەڵکە هات و ئەچوو لە گەرمیانەوە هات بۆ ئەوێ ئەچووە دەشی کۆی ئەگەڕایەوە لەم لا ڕێگەی لێگیرا لەو لا ئەڕۆیی خەبەرە هات دیعاە هات مفاوازات هات مکەڕم تاالبانی ڕۆی نازانم چی بوو ئەمە هەمووی لە ناو ئەنفالا بوو یعنی نییە وەکو بازاری عکازی لێ هاتبوو بە تایبەتی منطقەی شوان کە هەمووی لێگردەوە بوو ئێوە چۆن ئەنفال تێگەشتی لەو ڕۆژانەیە من بەبیرم لێ ڕۆژێ هاوڕێ قاسم تۆبێنمان یاریەکرد لە ناو شوان هەفتەی مانگ بوو وازانێ ساکە وتی علی چۆن لێ تێگەیت هەرچەنەوە منە وردە بۆرجبازی وردە بۆرجبازی ئەو وتمیانە فڕینیانە تڕین ئەمە قسەی من بوو ڕێک خۆ هاوڕێی واگادارە نیو سعات پێش ئەوەی کیمیابارانی هەڵەبجە بکرێ لە دێ گورگەیە بووین مناقەشەمان لەگە کاکچالاکیا کرد گوتم ئێوە هەڵەبجە بە کیمیابارانکردنەدە نەگونا ئازادمان کرد ئەمە گوت بە کیمیاباران نەکردنەکرد هێشتا لە بەردەم مزگەوتەکەن ڕۆشت بوون لێیدا بەڵام یعنی ڕووداوێکی سیر بوو خەڵکەکە نەیەزانێم بەجددی لەو کاتە بیرکردنەوە نەبوو سەدام خەڵکە هەموویە فۆتێنێت یعنی بیرکردنەوە نەبوو پێشتر لە نەوتەکەی کەرکووکیاندا لە معسکەر خالد هاوڕێهی وازانە کۆمەڵە خەڵکی زەردوکوانەشیان کرد لە معسکەر خالد دانێنا دوای بەرەڵایەنیان کرد بەرەڵایەنیان کرد ئازادیان کرد ینی بەو حەدەسە گەورەوە کە لە نەوتەکەی کەرکوو لە دێ زەردک لەوێت تۆپەکە لەوێ دانرا بوو لە کەرکووکێدا خەڵکەکان ئازاد کردوایە خەڵک پیاوەکانیان کرد هاوڕێ سەر چۆن یعنی تۆ کادیر بوویتەوە کادیر ئەبێت تەوجیهاتدا بە خەڵکو پێش خەڵکەکە بکەوێ و زانیاری هەبێ و یعنی خەڵک لێ تەپرسی بێت چۆن چۆن جواب دەدایەوە لە برقەیەک سەرکردایەتی ئاگای لەم بەزمەنەوێ کە کتاب شاخەوان گوتی تەوجیهاتێ نەبێت یعنی هەر خۆتان لە خۆتانەوە قرارتانەدا و تەوجیهاتەکە هەر لە دەوروبەر خۆتان هەبوو وانە هاوڕعلی جارێ دەمێ پێشەکی شتێک باشکەم جا بێمە سەر پرسیارەکان لەبیر نەچێت لەبیر نەچێت پرسیارەکەی لەبیرم ناچێ کاوڵە باسی شتێکی کرد کتێب کە هەتا ئێستا بۆی چاپ نەکراوە من ڕۆمانێکم نووسی بە ناوی تەونی مێژە سوتاوەکەوە زۆر مەراقم و پێشوەی حکومەتی بە ئەس دەڕۆخێ چاپی بکەم لەبەرەوەی پێم وا بۆ ئەو شتانەی کتومە ئەو شتانەی بیستو من ئەو شتانێک کە دی و من هەموم بەداتا کتب زۆر هاوڕێ و دۆستی خۆ پیانە کوتم ئەوە لە باتی ئەوی ڕۆمان بێ مێژوو بێ باشە بیکەی بە مێژوو من گوتم ئەمن مێژوو نووس نیم لەبەرەوەی مێژوو نووس نیم چونکە مێژوو نابێ هەڵی تێدا بکرێ نابێ شتی تێدا بکرێ نابێ ڕازانەوەی تێدا بکرێت شتی بۆ زیاد کریا کە بکرێ بەڵام ڕۆمان احتیاجی فراوانە دەتوانانی شتی بۆ زیاد کەیت شتی بۆ کە بکەی لێ دەکێمانە ئەمن دوو وەرگم لەسەر حیسابی خۆم لە 2004 بە پارەی بازنی منداڵەکان فرۆش چاپم کرد دوو بەرگم ماوەی ئێستاشی لەگەڵ بێ هێشتا چاپم نەکردو پێم چاپ نەکراوە گوارە و مارەتان نەماوە بیفرۆشنەویش خەلاز بۆ عەلی دێمە سەر پرسیارەکەی تۆ بەڕاستی ئەتۆ بۆ خۆت ئاگاداری ئەو کاتی ئێمە وشەی ئەنفال ئێمە جاران با بڵێن پێشتر بەرزانەکان کۆمەڵکوشکرا بوون لە سەردەمی زووتە فەیلەکان کۆمەڵکوشکرا بوون بەس بە حکمیەوەی کە ڕاگەیاندن کە بوو ڕاگەیاندن نەبوو یان بەو فراوانێ نەبوو وشەی ئەنفالمان ئەگەر لە سوورەتێکی قورئاندا یەکێک بە خوێن بێتەوە جۆمان لێبوو بێ جۆمان لێ نەبوو نەشمان دەزانین کاتی چشکە ئەنفال کرا مەنتیقەی سەرگەڵ و ئەوە کرا و جیران و ئەمانە ئەو پێشمەرگانەی کە بە تایبەتی برادرانیەکێتی کە لێوە شکان و چوونە ئێران دیارە کۆمەڵگاکانی ئێران لەوانە ئێران زۆر لەگەڵیان خراپ بوو زۆر لەگەڵیان ئەوە بوو ئەوانەی چوو بوو شنەویانە زۆربیان گەڕانەوە ئەوانەی چوونەوە شار هەندێکیان هەر جیران و ئەنفال کرا بە تایبەتی خەڵکی هەڵەبجە و مەنتیقەیە هەندێک گوتیان ئەو کاتی لە ڕێگای دموکرات و کتویانە حکومەت ئافریدا و نازانم چی بۆبیانەوە ئەنفال کردان و جیران ینی خەڵکیش بیری لەوەی نەدەکردەوە ڕەنگە مەسەلەن پێشمەرگە فیلار پیا و ئەمانە هەمووی دەگیرێن و ئەوە دەکرێن بەڵام کەس بیری لەوەی نەدەکردەوە ژن و منداڵ بەو شێوەیە قەتڵ و ئاب دەکرێن و این دەکرێن وەکو تەوجیهی حیزبی بەڕاستی ئەوەی کە ئەو کاتە وەکو گوتم ڕاگەاندن وەک ئێستا نەبوو لە مانجێک جارێک شتێکت بۆ ئیزگە دەنات بە خۆتان دەزان دوای ماجێک ئەنجا دەیخوێندەوە تەوجیهێکی حیزبی نەبوو ئەوەی کە هەبوو لەوانە ئەمە بوو کە بۆ خۆمان چۆن عاقڵمان پێی بشکێت ئەو کاتەش هیچمان ئەو سیاسیە کارڵە نەبووین وەک ئێستا نە تەجروبەمان هەبوو نە شتێکمان هەبوو ئەوەی هەبوو تەماشای لویت فەنگەکەمان دەکرد ئەوەندەشمان بە خەڵک گوتی بوو حکومەت دەڕوخێ حکومەت دەڕوخێ حکومەت دەڕوخێ حکومەت دەڕوخێنین پێمان وا بوو حکومەت لەسەر شتە دەخەوتین بەیانی کە هەڵەسەین دەماگوت دەبێت نەڕوخابێ ینی بیرمان لەوەی دەکردەوە ئەبێ ئەم شەو چێ حیزبی چێ حکومەتی ڕوخان بێ بێ چۆن ڕوخابێ ئەبێ نەڕوخابێ
کابراکە بۆ بەڕاستی وابیرتە کردەوە تۆش لەوە یعنی قەناعەترا بوو نەک من وابیرمە کردەوە هەموو هێزەکانی وابیریان دەکردەوە مشمانە وابیرمان دەکردەوە بۆیش ئەو کارە ساتە گەورەی ڕوویدا دەماگو بەقورعان من وابیرم ناکردەوە ئەدا تۆ ڕەنگە کەسێکی سیاسی تر بوو بی دەماگو حکومەت لەسەر ڕوخانە حکومەت دەڕوخێ چێ دەیگوت کاکە حکومەت دەڕوخێ ئەوەی کە باڵین خەرچی لا دێژ ینی هەتا نەکەر ئەوەی کە پێشبەرگە بووی سیاسی بوو خەکە لا دیەکەش داگو ئەم حکومەتە فشۆڵەهی ئەوەی نییە خەڵک ناوچەی بۆ چۆڵکە و ئێمە بڕین کاتێک سەرگەڵ و بەرگەڵ و ئەوە گیرا خەڵک هەندێک ترسی تێکە و ترسەکەش ئەوە نەبوو یعنی زۆربێت لە ڕێگای هەندێک خەڵکە جاشی خزمی هەبوو خەڵکیی هەبوو خەڵکیان دەنار بۆ لای خەڵک کە بڕۆن و ئەمانە ئەوژەوە بوو پێشمەگەر ڕێگری لێکردن بەڵام بەڕاستی خەڵک ئەو ترسە زۆرەی نەبوو کە ژنوپیان وا بوو ژن و منداڵ هەر دەستی لێ نادێ نەوەڵا هیچ تەوجیهێکی حیزبیمان نەبوو ئەوەی کە بۆ خۆمان بمانکوتە هەر ئەوە بوو ئێمە لە منتیقەی شوان و لەو منتیقەی خۆمان حیزبی شیوعی پێم شگنایە کەسمان جێڕابێتەوە بە کەسمان کوتی مەڕۆ بەڵامەکو هاوڕێی وا گوتی بە کەسیشمان نەگوت بڕۆ بە کەسشمان نەگوت بڕۆن ئەوەی کە بە خۆی دەڕۆی ئەوی کەش زۆر بەکەمی باڵین مەروین دەڕۆی کارەساتی گەورەش لە سنووری قڵاسی و کە ڕوویدا لە ئەنفالی چواردا لە بەروەی ئەو ساڵی هێشتا هۆشت ئەوەندە باران باری بوو زەی دوکان جگە لەوەی کە حکومەت مەبەستی بوو بەریداتەوە بێڕادە زۆر بوو یعنی خەڵکێک کە زۆر مەلەوان بووە و زۆر شارەزا بووە بە ئاسانی دەتوانی خەڵکێک پەڕێنێتەوە نەدەتواندرا یعنی بە ئاسانی خەڵک بەرێتەوە خەڵک زۆر گیری خوارد لەوێدا بە تایبەتی لەو بەرەوەش هاوڕێ سەرەت لەو بەرەوەش لە دەستی کۆش ڕێگە لە خەڵکی گیرانیانێش هەمووی ڕێگا گیرە لە هەمووی ڕێژیلا بەڵام مەبەستم ئەو بەر چکە سنووری گەرمیان و سنووری سنگا و خەڵکی ئەو منتیقەش زۆر کەوتنە ئەو سنوورەوە بۆ خۆت ئاگاداری هەمووی کەوتنە ئەبەرێ هەتا پێشمەرگەش پێشمەکانی حیزبی شیوعی هاتنە منتیقەی خۆمان لە منتیقەی هاوڕێ عەلی زەنگەنەوە هەمەشی قەراخی و ئەوانە هەمویان هاتنە منتیقەی شەید بەکەتەلانی بوو دواییش ئەوە بوو کە چیمایەکەی لێداگەڕانەوە بناری خەڵخاڕن لە جەلمەردەوە تەوزیع بوونەوە دوای پەڕیتنەوە دیسان جاریکە بۆ بەرێ مەفرەزەکەی هاوڕێی هیوای مایەوە هەر دیسان چونەوە ئەو بەرێ لەبەر زیاتریش لەبەر خۆگە زیێنە بووایە ڕەنگە بگەرچنە بناری کۆسرەتی و ئەو منتیقەی نێزیک بوو بۆ پێشمەرگەی دوور نەبوو بەڵام وەکو ئەوەی تەوجیهی بڵێن شتێکمان زانی بێزانی بێتمان خەڵک ئەنفال دەکرێت خەڵک بۆ شێوە لێ ئێمە تەوجیه حیزبیمان هەبێنەوەڵا یەک تەوجیه حیزبیمان نەبوو یەک کەسە بۆ خۆی حاکم بوو بۆ خۆی لە منتیقەکەیە هەر کەسێکە چوار پێشمەرگەی هەبێ بۆ خۆی بە کەیفی خۆی یەکدانەوەی بۆ شتەکان دەکرد و هەمووشمان پێوانوا بوو سبەینی حکومەت دەڕوخێ و هیچ ئەوەی نامێنێ کە بڵین بەفراوەی ناکەوین ئێمە بڵین بیرڕوخێن فەنجی پێوەنین بەیانی بۆ خۆی دەڕوخێن باشتای ناکە خۆ لەو کاتەشا پێشمەرگەی پارتیش لەوێ بوون من بەبیرم دێ ملازم تاریقم بەبیر دێ زوو بە خۆی ڕۆی وتی تەواو هەموو شتێتەوە بوو ملازم تاریقیش هەتاوەکو با پێ بڵێم ئەگەر لە بیرت تاریقیش هەتا ئێوارەی مایەوە دوای ئەوش کەوتە منتیقەی گەرمێنەوە دوای لە گەرمێنەوە گەڕایەوە ئەویش کەوتە منتیقەی گەرمێنەوە ئەویش جاریش کە پەڕێەوە لە خاڵەبازانیەوە پەڕێەوە چۆ ئەو دیوێ لەو دیوە دوای گەڕایەوە ڕەنگە نازانم ملازم تاریق چووکە پێشتر لە شۆرشی ئەیلول تووڕە بوو بڕۆی بۆ نا حکومەت بڕێی ئەسکەریەوە حکومی ملازمی ئەسکەری بوو برادری هەبوو شتێکی بوو تێوزیاتی بێرچێ بوو ئەگەر لەو شێوانە هەیبوو بێ ئەینە ئەنج هەر چۆ ئەو دی و دوایش گەڕایەوە ئەم دی و لەگەڵ پێشمەکەەکانی خۆیان هیچ تەوزیەکی حیزبیمان نەبوو شتێکمان نەبوو ئەو بوو بەرەی کوردستانی ئەوسا بەرەی کوردستانی نەبوو بەڵام هێزەکە کە هەمووی شکا بوو هاتۆ مەتیقی خلاصێکە و بناری ئەو مەتیقەی بریادرا شەڕ بکرێت کە بریادرا شەڕ بە خەڵکەکەشیان گوت ئێمە شەڕ دەکەین ئێمە ئەگەر هەمومان خلاص بی شەڕ دەکەین بەڵام کە چیمایەکەی لێدا و چیمایی وەشان کەس نەبوو برای کەس ئەو ئێوارەیە هەر هێزە بۆ خۆی بە کەیفی خۆی بریاری خۆیدا و بۆ خۆی ئەوەی کرد نەبوو ئەنفالیش بەڕاستی کاتێک کە بریاری ئەنفال درا بوو حکومەت تو چیمایش لێتیدا بوو بەڵێ من چیمای لێدام و چاویشم ئەوە بوو منداڵەکان مستەفان بینی فەرمێشەوە چاوتان ئاوی لێ هاتە خوارەوە مستەفا زیاتر لە من چاوی کوێر بوو بەس قاچی شەل بوو ئەو خراپەکەی لەوەی دابوو ئەو قاچی شەل بوو وەڵام قاچم شەل نەبوو من دوستێ جاریکە چیمای لێدام لە چیوە شەر چیمای لێدام ئەو کاتێم لە چیوەی من ساقتەرەکتەر بووم لە مقڕمان لە ئەشکەفتەی بوو شتم دێنا بۆ هەورێ بۆ تیا هەوری مەقڕ قاتە لە تیا هەورێ بوو قڕی شەید بەکەتەلانیش ئەو هەوڕیوە باسێک لە زیینەتیری بوون لە ناو دارەکانی خوار زیینەتیریەوە ئەلێ بارگاکە لێ بوو پێشمەکانیش لە زیینەتی لەسەری زیینەتیری بوون
ئەمن ئەشیان بۆ دەبرن و ئەشەی خواردن شتیان تۆزە ئەدەکرد لەوێنە ئەو جاشە چیمایی دوسێ ڕۆژ لەسەرێک چیمایی لۆمەتیقیدا چیمایی لێدام لەوێش چاوم تۆزێک هاوڕێوی سیش دێمە وڵات هاوڕە سەرکەوت کاکی وا گوێ لێمە کاکی وا بەڵێ بەڵێ کاکی وا ئێوە لەو کاتەیە یعنی خۆتان بە پێشەنگی خەڵکەزانی وامە حیزبە خۆ بە پێشەنگی هیچ پێشەنگیش نەبوون خۆی ئیشەکە لەو هابوو یعنی وایە نەزانێ بۆ نمونە وایە نەزانی پێشمەرگەی حیزبی شوێی هەموو شتێکە زانێ خەڵکەکە یعنی ئەمە قاموسن و ئەمە خەڵکەوا تێگەشت بوو بەڵام ئێوە تۆزیاتی خەڵکتان چۆنە کرد یعنی چیتان پێ بوو زانیاریتان نەچووە هەر ئەوە بۆ کاکسەرەت گوتی لە گیرفان خۆتان دەرتانە کرد یان برقی و برقێکاری و جیهاز و ئەسیزە و کۆبوونەوە و ئەم شتانە شتێکتان نەزانی بۆچی نەتانتوانی باشی تۆزیاتی خەڵکە بکەن یعنی ئەگەر بەهات باە بۆ نمونە بەهات باە ئەنفالی قەرەداغ کرا حیزبیەکی ئاقل لە گەرمیان بواە خەڵک ئەنفال ناکرا ئەگەر حیزبێکی ئاقلە ناوشوان و شێخزێنی و قەڵاسێوکە بواە خەڵک ئەنفال ناکرا یعنی بۆچی نەتانتوانی ئیدارەی باشی جوانی خەڵکەکە بدەن وەڵی پرسیارەکەت کۆمەڵی قساڵەگرێ لە یەکێ لە شتەکان ئەنفال کاتی خۆی برادێکمانە بوو پاوڕێکمانە و پێشمەرگە بوو لەگەڵمان سێ بوو قەدە بیر ناسی ئەوێ دەم حکوومەتە زۆر بیعقلە قەزی حکوومەتی بەعزوو ئەوەی بۆ بەڕیزێ بۆی جانمە بە پارەیە بێ هەمووان ڕاماڵێتەوە حدود هەمان بە ئەنفالەکان وای کرد ئینجا ئەنفال درێژکراوەی کۆمەڵی سیاسەتە پێشینەیەکی بۆ ساز کرد بوو حیزبی بەعز هەر لە سەرەتایەت من سەرکاریانەوە مثلا تعريبة ترحيلة تهجيرة تصحيح قومية تطهيرة أراضي محقوقية أراضي محقوقية منطقة محرمة أمانة هم يكذبوا هيج بيانو نية بلي بو بيانوها أنفال كراها أما بعد لقال بازار يزي بيجمعي شتي بارتيا هاوكاريان كردوها بازار يعمل ده سكركوك خلوا بيش بازار نبرابو كركوك تعريبة كرا تبعيسة كرا ترحيلة كرا خلقنا ناكجرا بلام خلقنا ناكجرا نخير شو خلقنا ناكجرا لك أو كاتاش خلقك رمية كرا لما لو درك خالو كشي تحت بلام بستزار عليك مش على كشي رمية سندن ناش بو تعزيشي بو دابني ما بس بلام بستزار في زار ناكجرا كاكيوا جورا أخي ما بس تمسيها بلام أما هم كوبو خوي بدوي بيانوها قرا بيانو كداين دس بيانو كان داين دس لەژێر ئەو بیانەوە سوپایەکی بێشماری شەڕی عێراق و ئێرانی کشانەوە کە ئێنای ڕووی لە کوردستان کرد کە ڕووی لە کوردستان کرد بەڵێ ڕێزی پێشمەرگە خۆیانەڵێن عوساتین مخەربین متەمەردین چەتە و پیاوکوژین ناچیمە ناوەنێ ئێمە تاوانبارین چیمان لێ ئەکا بکات بەڵام ئەوان دووکە چاوگەکەیان چاوگەیەکی عنسوڕی و شۆفینی بوو هەر دەبوو ئەنفالیان بکردێ علی حەسەن مەجید ئەوێت ئەبێ کورد دزداشە ئاگار لەبەر بکات ئەبێت داخومار لەسەر سەریان بچەقین لە شاکان داخومار بڕن یعنی ئەوە بەنامەیەکیان هەبوو بەنامەیەکی ڕەگەزپەرستانیان ببوورە خوێندنەوەی ئێمە بۆ ئەنفال کوردبینانە بوو یعنی نەخاستەوە خوای ڕەنگە هەنێ لەناو باسیەکان دەخاز نتاقی دەوروبەری سەدام حوسێن و قیادە عەسکەریەکان دەچێ قەت تەوەقوع ناکرا بۆ شوێ دڕندانەیە بەربێتە گیان خەڵک و وێزەی خەڵک مناڵی کۆرپەڵە و پیری 70 ساڵە بەیەکەوە زیندە بەچاو بکرێت تەوەقوع ناکرا ئەمە لە خاتەوە قات بۆیە ئەگەر خوێندنەوەی هێزی پێشمەرگە کوردبین بوو بێت تەسەوری ئەو شتەی نەکردووە بڕوا بکەن من حەزەکەم با بۆ بۆنەوە ئەمەش بجێڕمەوە سەرمەدێکە بۆ استیخبارات بوو من گیرا بووم بە برینداری و بەدیلی لە استیخباراتی کەرکوو بووم 4 حرەسم بەسەرە بوو 3 حرەسیان چوو بوون دابەزی بوون بۆ بازار فرسەتیان هێنا هیچیان بەدیار مابۆناوی سەرمەد بوو خەڵکی بەغا بوو خەریجی مەعادی طب بوو ئیتر نازانم بچوو هەستە و بەواستەکەی کاتی حەربی عێراقییان کەوتووە ناو سەرکی استیخباراتەوە بەڵام تا بڵێ پڕێکی هێمن و مؤدەب بوو قەت ڕۆژێ لە ڕۆژان تەجاوزی نەکردوتە سەرمسیانێکەکە هەزار قسەیان کرد کە واجبیشیان نەبوو قسم پێ بکەن واجبیان محارز بوو چاودێری بکەن هەردوو دەسواد و پێم بە قەرەرەوە کە لە بچە بوو 13 تەقرس جگم هەڵدڕابوو لە لاکەلەکەم و دوو لە ڕێوە پیساییمە کرد سەرتاپە یعنی بووکردن و هەتا غازات بەدەست خۆم نەبوو هەردوو دەسواد و پێشم کە لە بچە بوو چوار حەزشمە بوو سیانەکەی کە ئیهانەمیانە کرد لەسەر ئەوەشەوە
سیانەکە چوو بوون بە بازار سەرمەمابەوە ئەوە بۆیە قەلە قسەی ڕاکێشێ سەرمەد وتی بۆ نایە مناقەشەیەکی حڕ بکەین وتم مناقەشەی حڕ وتی ئەنجا وتم ڕێگەم دەی مەمنونە بوو وتی وەڵا یەکەم پرسیاوتی پرسیارێکم جواب بدە وتم فەرموو وتی بۆچی بووین بە مخەڕب وتم ببوورە من مخەڕب نیم وتی چۆن مخەڕب نیت وتم مخەڕب ئەوەیە جسرە تەقێنەوە ئوتێرە تەقێنەوە ڕەش و کوژیەکە نازانم چی ئەکات سەتوەکانە ئەم شتانەوانە مخەڕب بەس من مخەڕب نیم وتی ئەی چیت وتم ئەوانەی لە فەڵەستین شەڕ ئەکەن ئێوە چی پێڵێ بۆ بەرامبەر بە ئیسرائیل وتی ئەوانە فیدایی فەڵەستین وتم ئێمەش فیدایی کوردستانین بەڵام وشەیەکەی لە کووردا باوەڕ ناکەم لە هیچ زمانێکی سەر گۆی زەوی وشەی وا مقدەس و پیرۆز هەبێ کە پێ وتێ پێشمەرگە ئێمە ژیانی خۆمان خستۆتە مەرجی خۆمان خستۆتە بەردەمان بۆی لە پێناوی ژیانی خەڵکەکە بمری وتی یانتم بۆ عسات بوو مخەڕب وتم داوەتە نادمتم عساب کۆمەشتی پێم وت دوای کە هاتینە سەر چیمەباران و ئەنفال ئەم شتانە طبعا من ساڵی 90 باسەکەم ئەنفال چیمەباران کراوە ئەنفال کراوە بڕوا بکە ئەلفوبێ نەویست ئەنفال واقعی وڕما واق وتی باوەڕ بە قسەکان ناکەم وتم بۆ من قسەی خۆم کرد تۆشکی خۆ طبعا مناقەشەی زیاد لە 3 ساعتێکی خایانەوە مناقەشەیە اینجا من بەستم چییە ئەو ئەنفالە زەبەرەحات جگەلەوە ئێمە خوێنەوەمان کورد بووی حد لە خاز توقعاتی حتى بەعسیەکانیش بوو بۆ دڕندایەتی بکەونە وێزەی خەڵک اینجا تعتیمێکی عالامی کردووە سەر قەزەی ئەنفال هەتا لە وڵاتانی جاروا بڕوا بۆ ژمارە کوشتاری و بۆ شەهید و بۆ هەموو دڕندایەتی بەعز ناکرا هاوڕێ هیوا ئێوە تەوجیهاتانی جوە هاتبوو لە سەرکرداتی حیزبیشیەوە لە کاتی قوربانی ئەو پرسیار بووم گۆڕی شەهیدان مقدەسترین سوێن دەلای من بۆیە سوێن بە گۆڕی شەهیدانە خۆم هەستم نەکردووە سەرکردایەتیم هەبێ من هەستم کردووە سەرکردایەتی هەبێ بەس باوەڕ ناکەم سەرکردایەتی کردبێ من هەبم وایە هێزێکە بێ لە خوار من هەستم نەکردو ڕۆژێ تەوجیهێک نات ڕۆژێ ئامۆژگارییان من نەکردوین ڕۆژێ من خۆم جێگری سەردەق بووم حساب کە فەرماندە بووم سەردەق لە مستەوایەتی بوو جێگری مامجوامێر بووم لە ناوشوان خۆ ئاگاداری بڕوا بکەم ڕۆژێ لە ڕۆژان کۆبنەوەکی مەڵبەندیشم نەبینیوە ئەوا با کۆبنەوەکی عەسکەری مەڵبەند یەک جارێک کۆنفراسی عسکەری لە سماقوڵی هی بەتالیۆن بەسراوە گرفتەکە لەوەیە سەرکردایەتی حیزبی شووی لەگەڵ قاعیدەیە دیواربەندێکی تۆپن لە نێوانیان هەبوو قاعیدەیەکی شۆڕژێر و سەرکردایەتێکی خۆلادەر خۆپارێز ئەمان بیستەوە لە سەرکردایەتی ئەمان بیستەوە مناقەشەی واگرێ حربی عێراقی ئێرانی ڕەوایە یان ڕەوانیە یەکەوەکەی موضوعیت دو جار مالغي خود ڕێکە ئایا دیفاعکردن لە حیزبی بەعس و لە حکوومەتی عێراقی موقفێکی نیشتیمانیە یان نانیشتیمانیە ئەمە شتانەمان بیستەوە ئەوەشەوە خوێندەوە وما خوێندەوە خۆمان مناقەشەمانە کرد و خۆمان شتوانە نووسی و شتوانەوت و خۆمان تەوجیهی پێشمەکانمانەدا خۆمان خاوەنی خۆمان بووین نەبووە خێری منش بنووسێ مناقەشەم گەرم نەکردا هەر نەبوو دەی بەس تەوجیهاتان وەناتیت هەر کەسێک لە خوارەوە ئەڵێ من تەوجیهاتێکی ڕۆژێ لە ڕۆژالیژنەی مرکزیم باتووە یا مەکتەبی سیاسیم بۆ تەحەدایەکەم ئەلێرانم کەی و دەچوو من خۆم ئەو حەدەفە گەورەیە کە وەرە تۆ کاک شاخەوان و کاک عەبدوڵڵایەوە لەوا گوێتان ڕاگرتووە ئەمان بینن گۆپتەپە لەبەر چاومان کیمیاوی لێدا خەڵکەکە کەوتووە منداڵ وال دەمی لە ناو مەمک دایشایەتی یەکێ نەبوو کامیرێ دەرکا یەک وێنەیە تو وەرە ئەم هەموو حیزبە لەوێ بن کامیرەیەکت پێ نەبێت ڕەسمیە بگریت یعنی ئەمە کارەساتە ئێستا گۆپتەپەیە ڕەسمێکی نییە زۆر جاگەریانم بۆ حاڵی پێشمەکانی حیزبی شووی چونکە مزەحەتترین هێز بوون نە هەموو هێزە کوردستانیەکانە یەکشتی ئەرشیفیان نییە یەکێتی سووری نەکردووە فریمی ڤیددیۆ هەیە مقابلەی پێشمەرگەی کردووە فەرماندەی کردووە ئەوەی کردو حیزبی شووی ئەوەشی نەبوو پارتی 74 پاراستووە هەیەی دێداتەوەی هەندێنی پاراستو دێداتەوە لا خۆی ئەوەیەوان نیوەی لە خارجشەوە گەڕاوە وە ئاخوتر بوونایە ناخە خۆ مشکلەکە ئەوەیە بەعقلەتێکی ئەو سەقەفانە بیربانە کردووە ئەچوینە هەر مەجلیسێکیش ئەچوینە هەر مەجلیسێ
بڕوا بکە کە مناقەشاتی سیاسی بۆ ئێمە چوونە نای خڕوقەپیان لێ کرد وانزای ئێمە گوگڵی ئێمە بەحری سەقافەتی لە دوای هەمووشیانەوە بووین ناومان وا دەچوو ناوێکی گەورە و دێشی وێران بەڵام ئەوەی خۆت ئاگاداری کە لە مەفرەزە ماوێنێتەوە یەک تەوجیهمان بۆ ناتووە ئەوەی کردومانە بە ڕاوێژ دەبینی یەکترا هەر هەنگاوێکمانە بێ هەنگاومان ناوە توانیمانە مووقوف وەرگرین توانیمانە ئاراسی ئەو ناوچەی وەرگین کە بچین بۆی وای وەکو ترکمانەکە گوتی خواوتەوەکەلی الله تەوەکەلی ئەمە بەسم چییە ئەگەر بێت و خەتەیەکی مەدروسە وای بۆ ئیسیحاب بەو زەرە زۆرمان لێ ناکەوتەمە یەک چی دەیزی پێشمەکە دوو بەڵام ئەگە خەڵک بە شوێنەی زوو بڕۆشتای ڕێگە بدرایە شوێنەیەش خەڵک دەستاوەش خەڵک تەسەوری ناکەن بۆ شوێ بۆ دڵ دەیبێتە گیانی خەڵک بەس خەڵکی دەویست کاکە خەڵکی بۆ نمونە ئێمە لەو دێبووین ئاخر نەفەر 480 کەسیان ئەنفال کرا ئەو ڕۆژە ئاخر ڕۆژ ئێمە لەگەڵا بووین دێک 480 کەسیان ئەنفال کرا خەڵکی منتقەی قودرەتە و قەسر و کۆمانایان نەویست بڕۆن نانێش ڕێگەیان لیانەگرت کەوت دەقەی ئێمە لەو ناوە بووین ڕێگەیان لیانەگرت ئەگەروانەوە لەو 1500 ئەگەر دەرفەتم بدەیت کاعلی ئەگەر دەرفەتم بدەیت وڵاتێتە سەرەوە پێشمەرگە چەند ڕەتێکی لێ دروست بوو هەندێک بە خیانەتەوە چۆ باوەشی بەعسی گەرم کردەوە ئەمساڵی تحسین و ئێمە ڕەش و سەلاحشینە و ئەوانەی واویستیان دەوری ئێمە بدەن خیانەتیان کە بە خیانەتەوە ڕۆشنەوە خەڵکیەکیز دەرفەتێکی نەما بوو هەموو دەواازەکەی نێداخرا بوو ژیانی نەما بوو لە کوردستان مەجبور بوو تەسلیم بێتەوە ئەما لە پێشمەرگانم ناڵێم خەزم خەڵکی ئاسایی نییە بەس لە پێشمەرگانم خەڵکێکیشە بوو لە هێزی پێشمەرگە لەسەر حدودەکان مانەوە بە چاوی پڕمێدەوە لە ئایندەیان نەڕوانی هەندێکیش هەنێکیان حیزب ناچاریکردن نەنێکیان خۆیان ڕۆشن لە ئێران کەوتنە دوای ژیانی بژێوی خۆیان و ژیانی خێزانیان کەوتنە هێشکردن و لە ئێران گێسانەوە هەنێکشیان ڕویان لە ئەوروپا کرد تەنها ڕەتێک کە جیا بێت لەنا هەموو هێزەکانی کە من هەستم نەکردووە ڕەت ئەو ڕەت لەدا و هیچ حیزبێکی کیا بێ ڕەتێکیشە بوو پارتیزانەوە ببورن پارتیزانەکان تاجی سەر سەلمان مثلا کا عثمان و کا محمود و شهید ابو فیان و ئێمە منامزوە بەختیفان بۆ پارتیزان مابووینەوە بەڵام ئاخر جار ئێمە ڕەتی ئێمە بڕیار درا بە چەکەوە بچینەوە شارەکان هەم ئیعادەی تەنزیم بکەین هەم ئەگەر بۆمان بلووە چالاکیەکە فەرز نەبوو بۆمان لەوە چالاکیش بکەین ئەم ڕەت لە ناو هیچ حیزبەکان نەبوو بە چەکەوە چوینەوە ناو شار ئێستاش دەبیرمە یادی بەخێر شەی سعد عەرەب بوو ئەبوو ئەحلام بوو ئەمە لە هاوڕێی عەرەبەکان کاوە چاوشین بوو هاوڕێ سیار بوو هاوڕێ ئاشتی بوو مەسیحی بوو ملازم هەژار بوو یادی بەخێر ملازم ڕابەر بوو ئەحمە شاهین بوو ئەمانە لە بەڕانەتی و هاتین بەرەوەتی جای عەنکاوە لە عەنکاوە مامۆستا هۆگرە بوو مەسئولی تەنزیمات بوو لەگەڵ شەی سعد عەرەب مەوعید لەگەڵ ئەوانە هەبوو لە عەنکاوە چوینەوە ناو شار بە چەک و هەموو شتێکەوە لە ناو شارش بە دوو سارەوە ڕۆیشتین چوینە بەرامبەر هۆڵی میدیا شوقەیەکیان بۆ گرت بووین چوینەوە شوقەیە ماینەوە پشوماندا دوای کۆبنەوەیەک ساسکرا کردیان اختیاری خۆمان ئەمە ژیانەکەی لێرە قورسایی ژیانەکان پێ پیشانداین ئەوەی ئەتوانێت بمێنێتەوە با بمێنێتەوە ئەوەی ناتوانێت با بکشێتەوە مشکلە نیە ئەگەنەجێ ئەمی ئەگەنەوە قەندیل لە ڕێگەی حیزبی دیموکرات و نامچۆکێ تنان ڕێگەکە مەپیانە ڕۆشتن نازام چۆنە ئێمە ماینەوە مەجموعەیەک ماینەوە ئیعادەی تەنزیماتمانە کردەوە یەکەم جار بە پانتۆڵێک و کراسێک ڕووم بنەسڵاوە کرد یادی بەخێر شەی سعدون و ملازم هەژار و من بووین ئێستا ملازم هەژار ماوەی و لەوانەیە گوێرەمان بێت لە وەڵەداژی کوڕێکی قارەمان هێشێ لە فەرمادا باڕێست و بەورەکانە چوینە بنەسڵاوە تووشی کاک بەکر تەیفور و گۆران حەساریاتین دوو هاوڕێی ڕەنگە کاک سەرەد و کاک عەلیش بیان ناسن منیان بینی ویستیان ڕابکە تەسەوریان ناکرد پێشمەرگە بەو حاڵەوە لەو وەزعەیە پێشمەرگە ناو شارا بێت ئینجا بەستم سێ مەڕەتێک بوو ماینەوە من لە دوی سێ نەوات بە برینداری گیرام نەتیجەی خیانەتی برادێکمان ئەم ڕەتە ناو حیزبەکانی دیکە نەبوو مشکی
نەختی لە بابەتەکەش لایدا باش و باش بوو خۆی فەیسبوک فریامان کەوت کاک عەبدوڵڵا لەو کاتەیە لە کاتی ئەنفالە چۆن سەیری ئەحداثی ئەنفال دەکردووە ئەنفال ئەو لەو کاتەیە وەکو سیاسەت چۆن لێ تێگەیشتی لەو کاتەیە ئەو تراژدە هەستم کرد هاوکێشەیەکی ئاڵۆزە بەعقلی ئێستاوە قسێ لەسەرکەی شیچکێ و ئەو کاتەشکە وەکو ئەو کاتە دوای گەمە سەرەوە ئێستا چۆن لێ تێگەیت بیرمە کردەوە هێزێک ناوی بەرەی کوردستانیە بەرەی کوردستانی دروست کرا بوو هێشتا نەگەبووە ئەنجامی خاڵەکان چون گفتوگۆ هەبوو هاتشۆ هەبوو لە بینی حیزبەکانە و لەو کاتە بەدەنگ بڵاو بوو کە دوکانە گیرێت و سیرمە کرد پازدار لە ئێرانەوەیەت ئێمە لە گوندی قزلەر بووین ئەڕۆیش لە کەرکوچیە و هەروە پازدارمانە بینی ئەهاتەوە هاوکێشەکان زۆر ئاڵۆز بوو و حکوومەتی عراقی دەراسەیەکی زۆر دەبەرەوەی حیزبی بەعەز حیزبێکە وەزانی لە شەستەکانە لە دوایەوەکە لە سەردەمی عەبدولکەریم قاسمی انقلابیان کرد و هاتە سەر حکوم و ئەوە بووکەوە عەبدولسەلام انقلابی بەسەراکردن ئەو ئەفلەقوان دراسی و حیزبیان کرد لە 68 دەستگای ئەمن و ئیستیخبارات و مخابراتیان کە دەستگایەکی زۆر حەساس بوو و میدیایەکی گەوریان نەبوو و ئەو کاوسە هاوکێشەکانی سیاسی زۆر ئاڵۆز بوو لەوەی ئێران دژی بلۆکی ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا بوو و هێزی پێشمەرگە لە ناوچێکی جوغرافیای دیاری کراوە بوو کە شەڕی عێراق و ئێران بوو و گوندەکان زۆربەی ئەوانەی سەسنوور لە دوای هەرسەوە هەمووی وێران کرا بوو لەبەرەوە هاوکێشەیەکی ئەو نەئاڵۆز بوو هەستە کرد ئێمە لە بەردەم ژیانێکی مەترسیاین و حیزبی بەعسیش ئەزمونێکی هەبوو لەوای کەوا ئەو هەموو زنجیرە جینۆسایدانە کۆکرا بوو ببوورە کە عەبدوڵڵا تو باسی بەعست کرد بەعس ئەمەی کردووە کودەتای کردووە کوشت و بڕی کردووە نازام چی کردووە پێشەوە بەرزانی لە ناوداوە ئەوەی لە ناوداوە ئەوەی بەرزانەکانی لە ناودا بە تاوانی ئەوەی کە پارتی پێشی ئەوە کەوت هات حاجۆمەران و گرمەندی ئەی باشە سەیریکە ئەگەر ئەوەی پارتی تاوان بێت ئەمان دوو تاوانە لەبەرەوەی ئەوە ئەزمون بوو پێشتر هەبوو بۆ نهاتن پندێک ئەزمونێک لە وەرگرن بۆ نهاتن پند و ئەزمونێکی لەوەرگرن ئەو بە تاوانی گردمەندێک شاخێک تۆ دێیت پازارێنەوەتەگەی کەرکووکە دەیکرد هەزار بەقەدەر حاجۆمەران و گردمەند مهمە یان ئەتەوێ ئاوەکەی دوکان و دەربەنیخان بتەقێنیتەوە کە مەترسیدارە نازانم چیەوەی جەنابەت باست کرد خۆ لەو کاتەیە لە ناو پێشمەرگیاوە هەبوو قسە واسەوە تا بەڵگەنامە دۆکومنتی حیزبی باسیشەیە یعنی سەیریکە سەیری شوێنەکانەکەیت لە بالیسان بە کیمیاوی درێت مەقەر پازاری تیا بۆ بالیسان ئەلەو کاتەیە کە لە بالیسان دراوە کیمیایی دراوە و تەنانەت چالاکیان کردووە لە کۆڕەکیان داوە لەگە پازدارە لە هەر شوێنێک مەسەلەن لە پشت کە لە کیمیاوی لە ئەهینەدرێت لە سەردەشتە درێت دیسان چالاکیە کرێت کە لە هەڵەبجا درێت چالاکی ئین کیمیاوی لێ درێت کە بەعسیان ئەناسی ئەمانە پێشتر تەنانەت پێشتر شەریکیش بوونە کاکە گیان لە ساڵی 63 کە بەعس ئینقلابی کردووە هەردوو باڵەکەی پارتی کە دوای بوونەتە جەلالی و مەلایی هەردووکیان لەگەڵ مفاوەزاتیان کردو و هاوکاریان لەگەڵیان نابوون لەو هەموو کۆمەڵە کۆژیە کە هاتوون ئەو جارێکی دیکە پێشترش بە قسەی خۆیان بە ئەسبیانی وتووە ئێران بێن واتان لێکەین واتان لێکەین ئەوجا ئەمانە هاتوونە قوماریان بە چارەنووسی خەڵکەوە کردووە و لە سەروی قومارەکەشەوە ڕێگەیان لە خەڵک گرتووە تۆ چۆن لەمە تێگەیت عەقڵی سەرکردایەتی سیاسی کورد بەپێی ئەو بڕیارانەی کە یاوێتی عەقڵێکی زانستی ئەوە نەبووە کە حساب بۆ استراتیجی جۆرافی کوردستان و هەلومەرجی شەڕی عێراق و ئێران کرد ئەگەر بێت و عەقڵێک بووە بە مەجارجانە بڕیاریاوە بۆ نمونە لە جەنگی جیهانی یەکەمە لە کاتی جەنگی جیهانی یەکەمە دەوڵەتی عوسمانی توانی ئەرمانیەکان جینۆسایت کرد لە جەنگی جیهانی دووەم مایسایەوە سەر ئەرمانی جینۆسایت کرد لەبەرەوەی بە تاوانی هاوکاری ڕووسەکان جینۆسایتی کرد لە جەنگی جیهانی دووەمە
نازیەکان لە هۆڵۆکۆز جوولەکەەکانی جینۆساید کرد لە جەنگی عێراق و ئێرانە لە گرمەی جەنگی عێراق و ئێرانە ئەبایە سەرکردایەتی سیاسی کورد بەرەی کوردستانی بەو شێوە استراتیژی نەتەوایەتی کورد و دوا ڕۆژی کوردی نەبەسایەتەوە بە وڵاتێکەوە کە 8 ساڵ شەڕی عێراق و ئێرانەوە شەڕەکەی بەس عێراق نەبوو شەڕی ئێران و هەموو وڵاتانی عەرەبی بوو شەڕی عێراق و هەموو وڵاتانی ئەوروپای پێشکەوت و ئەمریکا بوو چون لەو کاتە ئێران دژی هەردوو جەمسەری بلۆکی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا بوو لەبەرەوە هەلومەرجی کوردستان جوغرافیکی دیاری کراوە لە بینی شەڕی دوو دەوڵەتی گەورە ئەکەوێتە یاریەکی زۆر سێرەوە کە کورد باجە ینی نەک لەم شەڕا عقلیان کردووە کاک عەبدوڵڵا یعنی بێ عقلیان کردووە دنیا مەلەیان کردووە عقڵ ئیشی نەکردووە ینی ئەوەی بەلایەنەوە ئەوەی بەلایە سەرکردایی سیاسی کورد بەلایەوە گرن نەبووە نە پێشمەرگەی بەلاوە زۆر گرن بۆ نەخەڵک ئەی باشە ئێستا کە دێن تەقیمەکەن یعنی وا تەقیمی و سەرکردایەتیاکەن کە ئەنیشتاینی شۆک و ئەوان نەبووە یعنی وا تەقیمیانەکەن کورد مێژووی ڕابردوو ئێستا ئایندە دیار نییە لەژێر مێژووی عەرەبی ئیسلامیە هەمووی وەسف و سەنایە ئەو وەسف و سەنایە بۆ ئەوەی کا بۆیشتە سربیەکان بشارێتەوە لەبەرەوە ئێستا تۆ پێت وایە ئەو سەرکردایەتێکی عاقڵ بووە سەرکردایەتەوە پریارەکان و ئەوە ڕووداوەکان ئەگەر منیش وانە ئێستا بە ئاویا بە جوابدەوە بە ئاویانە عاقڵیان عاقڵ نەبووە عاقڵیان عاقڵ نەبووە ڕووداوەکان زۆر لە وتنی من و تۆ گرنگترە ڕووداوەکان خۆیان دیکۆمنتن قسە ئەکەن وەجگەرەوە نەک ئەمەش لە گفتوگۆشە ئێمە هەر لاواز بووین لە شەڕیشا لاواز بووین هەر باجی زۆرمان ناوە خەڵکیش باجیەوە دەست خۆش دێمە بۆلات کاک عەبدوڵڵا کاک شاخەوان 83 حاجی ئۆمەران 8,000 بارزانی بە سزمان بووە قوربانی ئەزموونی لێ وەرنەگیرە ئەم سەرکردایەتیە هیچ تەوجیهاتێکی بە حیزبەکانی خۆی بە کادر و لایەنگرانی خۆیان نەداوە هیچ دیار بووە هەر کەسێک لە پەنایەوە کۆمەڵە چەکداری لابووە بە عەقڵ و بە بیرکردنەوەی خۆی واتە سەرکردایەتیە نەبوو لە جیاتی ئەم خەڵکە بیر بکاتەوە هەر ڕەشیان نێکراوە ئێران بێنن واتان لێکەین وان لێکەین ئەوجا ئێرانیان ناوە لە نەتەوەکەی کەرکووکیان داوە ڕاستە بەعس فاشیە بەڵام ئەوان بەعسیشیانە ناسیوە یعنی تەنانەت کە ئەڵێن بەعس فاشی یانە ئەو کاتەیانە ور ڕەفتار فاشی بەعسەکەشیانە ناسی بوو یعنی ئەگەر بەعسیان بە ڕەفتار فاشی بناسیایە عاقڵە بوون ئیشێکی وایان ناکرد نە ڕێگەیان لە خەڵکە گرت نە ئێرانیان نەژوورە بە 150 کیلۆمەتر نە هیچ شتێکیان نەکرد تۆ تەقیمت چییە بۆ سەرکردایەتی ئەو کاتەی ئەم حیزبانە گەشتیان وڵی کاک عەلی بڵێن خۆی بمانەوێ نەمانێ حیزب بەعەس حیزبێکی بڵێن ناسیۆنالیزمی بڵێن ڕەگەزپەرستە و بڵێن ئایدیۆلۆژیای بەعسیش لەسەر ئەو بنچینەیە داڕشراوە کە بڵێن بەنیازی ئەو بوونەوەن کۆمەڵگەیەکی یەکرەنجی عەرەبی لە عێراق دروستکەن هەتا ئەوان عێراقیان پێ قوتر بوو پێیان وابوو دەبێ ئەو بیر و باوەڕێ ئەوان ئەو شۆڕشەوان درێژەی هەبێت تاکو هەموو وڵاتانی عەرەبی لە کەنداوی فارسەوە تاکو کەنداوی ئارام بڵێن دەریای ئارام ئەوە بیر و باوەڕی ئەوان بووە بڵێن ئەوان بە شێوەیەکی زۆر ڕەگەزپارستانە زۆر فاشیستانە ئایدۆلۆژیایشان داڕشتووە ئایدۆلۆژیاکەش لە بیرڕاکانی مشر ئەفریقەوە دەست پێ دەکات کە هاتووە و بۆیان هاتووتە خوارەوە ئەوان بەرنامەیان هەبوو بەرنامە کاریان کردو جوڵاونەتەوە بڵێن ئەوان لە ناوبردنی چۆنەتی لە ناوبردنی گروپەکانی ناو عێراق گروپە ئەسنیەکانی ناو عێراق بە بەرنامە بووە ئیتر ئەو بەرنامەیە نووسرابێتەوە یان نووسرابێتەوە بەڵام ئەوان بەرنامەیان هەبووە کە ئەوان لە کاتی گوجاودا دەست بۆ خەڵکە دابێن ئەمە بینیمان دەستیان بە کورد لە فەیلەکان داین لە بەغدا لە کۆتایی شێستەکان و سەرەتای هەفتایەکان و سەرەتای هەشتایەکان دەستیان پێداینان و بڵێن توژی کۆمەڵکوژی ژینۆساید و ڕاگواستنێکی گەورەکران و هەروە پاشانەکە هاتنە سەر کۆمەڵکوژی بارزانیەکان ئەوان لە بیانوو دەگەڕان بۆ ئەوی بڵێن بەرنامەی ژینۆسایدکارانەی خۆیان دەرگوشکارانەی خۆیان جێبەجێ بکەن لە قۆناغی زیادە
ئەوان لە بەرنمەیاندا هەبوو لە بەرنمەکەشیان شاراوان نەبوو ئەنی بۆرمونە ئەوان کوردیان وەکو بەشێک لە گەلی عەرەب سەیر دەکرد بە شێوەیەک شێوەکان ئەوان پێیان وابوو کوردەکان دەبێت بتوێندرێنەوە لە ناو کۆمەلگەی عەرەبی زەیترەوە جیاوازیە بۆ لە نێوان مشری عەفلەقچی گوتۆ یان سەدام حوسێن چی گوتۆ چۆنان لێک داوەتە هەبوو پێی وابوو کە نەخێر دەبێ بڵین ئەوانە هەر نەبینن بەی شێوەیەک بڵێن ئاسەواریان نبینی هاش باش بووە بڵێ وەکو مێشەر عەفاق پێی وابوو ئەوانە بەشێکن لە گەلی عەرەبی و ئەوانە دەبێت بەشداری بکەن لە شۆڕش ئەگە بەشداری لە شۆڕش نەکەن کەواتە ئەوانە خاین و تاوانبارن ئەو کاتە بڵین جێگای قبولکردن و لە ناوبردنیان ڕەوایە بۆ نمونە لە ئایدۆلۆژیاکەیاندا ئەوە هەیە بۆ شێوەیە بڵین دێنە پێش ئەوان تەمەنێکی درێژ بوو لە سەرکار بوو بۆ سەرکردایەتی کوردیش بڵین لە ئەخرەوە 70 ساڵە چەندە بڵین بنەماڵەی باشداری و تالەبانی دەستیان بەسەر سیاست لاگرتووە لە ناوەڕاستی لە پەنجاکانەوە بگرە تا ئێستا ئەوان بڵین لە سیاستدا بەشدار و دنیایان بینیوە و لەگەڵ خەڵکی بڵین وەکو کەڵەگایش لە 6 ساڵە وەکو کەڵەگایی 6 ساڵە دەستیان بەسەر کوردستان ناگرتووە شتیان کردووە بڵین بەڵام بڵین تێگەیشتنی ئەوان بۆ ئەو شاڵاوە گەورەیە کە پێم وایە بڵین شاراوێکی پلان بۆ دانراوی برێن حکومەتی بەعز بەرامبەر بە خەڵکی کوردستان کرا تێگەیشتنی ئەوان تێگەیشتێکی زۆر هەژارانە بووە زۆر عشایریانە بووە ینی ئەوان بە درێژایی هەموو ژیانی خۆیان لە سیاست و سەرکردایەتیکردنی ئەو خەڵکە نەیانتوانیوە لە بازنەی تێگەیشتێکی سادەی عشایری دەربچن ئەنی چۆن ئەوان بڵین لەبەر چاوی ئەوان بیندرا لە 83 کە بە سەرپەرشتی وازام ئیدریس بارزانی بۆ لەبەرەی حاجی عومەران پارتی بەشداری لە شەڕی عێراق و ئێران دەکات ئەوان بڵین چیمیا بۆ یەکەم جار لە شەڕی عێراق و ئێران لەوێ بەکاردێ لە حاجی عومەران بەکاردێ خەڵک چیما باران دەکات دوای ئەوە دەبێتە بیانوویەکی گرنگ بۆ حکومەتی بەعز هەرچی بارزانی هەیە لە ئۆردوگاکانی دیانە و کوشتەکە و بەعرکە و ئەو ناوە خۆیان دەکاتەوە برین کوڕ و پیاوەکانیان دەبا هەمویان گولە باران دەکات ینی ئەوە بیانوێکی گرنگ بۆ ئەوەی حکومەت بەدەستی بێنێ حکومەتی بەعز بەدەستی هێنە وەکو فاکتێرێکی هاندر چوو بڵین ئەو خەڵکی کۆمەڵکوژ کرد ینی ئەوە بەشە بۆ ئەوەی کە خەڵکێک تێبگا نیازی و حکومەتە بەرامبەر تۆ چی و دەیەوێت بەرامبەر چی بکات بۆیە بەڕاستی بڵین ئەوان تێگەیشتێکی زۆر هەژارانیان هەبووە وەکو هاوڕێیانش باسییا کرد وەکو منیش خۆم لە ناو ڕێکخستەکان وەکو کادرێکی سیاسی بڵین ئاگدار بووم سەرکردایەتیەکان زۆر هەژار بوون لە تێگەیشتنیان سەبارەت بە سیاست حکومەتی بەعز و پلانەکانی حکومەتی بەعز و دەیەوێت چی بکات بەرامبەر بە خەڵکی کوردستان یعنی لە ئاستی سەرکردایەتیان نەبوونە ئەگەر بە عەقڵی ئێستا تەماشای دەکەم بێگومانە ئەو کاتی پێمان وا بووانە هەمووی سەرکردەی زۆر شارەزان کۆن و ئەزممویان زۆرە و شتیوە بەڵام بە عەقڵی ئێستا بێگومانە ببورن دوو پرسیارمان بۆ هاتووە یەکێکی کاک تەلعەت گۆمانی ئەڵێ کاکیوان خۆی حیزب بووە لەو کاتە خۆی حیزب بووە کاک سەباحی زەنگەنەش دەڵێ سەباح حەمدانی ئەڵێ 13000 کەسە هەموو ئەنفالکراوانە ناوچەی هەولێر و لە ناوچەی کەرکووک و گەرمیان و ئەو ناوە کاکە دلێرگیان من چاوپێکەوتنیەک دوو چاوپێکەوتم لەگە کاک سەباح حەمدانی کردو بەش یەکەمی بڵاوەتەوە بەشی دووەمی ئیمشەو بڵاوێکەمەوە بۆ ئاگادارێت ئیمشەو بڵاوێکەمەوە ئەو لە نەختی خشەخشی تێکەوتووە ئیشەکەی ئەو دوایی ئیمشەو بڵاوێکەمەوە حەزەکەی لینکەکەشیت بۆ دانێم دەی چاو تاماسەکەم ئێستا بینیمان یعنی سیمایەکی ئەنفالی و کاتاتە پێش چاومان چ وەکو نەفەر خۆمان لە ناو ڕووداوەکانە بووینە و چه ئاستی بیرکردنەوەی حیزبە سیاسیەکان لەو کاتە و چه ئاستی سەرکردایەتی حیزبە سیاسیەکان لەو کاتەدا باشە ئێستا وەزعی ئەنفال لە چیایە ئێستا کە وەزعی ئەنفال لە چیایە ئێستا و کاک عەبدوڵڵارێ کتێبم عەفوەن
خوا یەک دقیق بەڕێزم ببورن ئەوە کاک عەبدوڵڵا ئێستا کتێبم چاپ تەرجمە کراوە بۆ می چاپ ناکەن وزارەتی شەیدان تقریبا وەک داخراوێکی لێ هاتوو یعنی نییە هەر وەکو ئەوەیە وزارەت شەیدان نەما بێت ڕاگەیاندنەکان تەنانەت ئەو ڕاگەیاندانەی کە خۆیان بەسەر بەخۆزان لە دەرەوەی دەسەڵاتن ئەوە گەریمان دەسەڵات چی جاش و خۆفرۆشە لای دەسەڵاتن گردیانیان کردێتەوە بەڵام ئەوانەیە تریش ئێحتیمام بەم کێشێ بەم قەزەیە گەورەیە نادەن کە قەزەی جینۆسایدی گەلێکە لەلایەکەوە ئەڵێن ئەگەر جینۆساید میلەتی جینۆساید کرێبێتە سەرچاوەیەک بۆ دەوڵەت بەڵام لە هەمان کاتێشدا ئێحتیمامی پێ نادەن وەرە هەرچی بابەتێک هەر شتێک پەیوەندی بە ئەنفالەوە بێت نە خەڵک نە حیزبەکان نە دەسەڵات گریمان دەسەڵات حیزبی تەحسین شاوەیس و مەلا عوزێرن بۆ خۆیان حیزبی ئەو دوانە ئەوان جاشەکانیان بەش کردو کەستت بەڵام ئەی حیزبەکانی دیکە لەکوێن ئەی ئەم کەناڵی ڕاگەیانە سەر بە خۆیانە لەکوێن ئەی ئەم خەڵکە لەکوێیە خەڵکیش ئێستا ئێحتیمام بە ئەنفال نادات باوەڕ کە ئێستا مەستەشارێ بێ لێرانە شت بنووسێت 100 کەس لایکی بۆ 100 کەس دەستخۆشی دەکات بۆ ئەو هیوا ڕەشە 5 لایک ناچێت بۆ ئەو 1000 کەس لایکی بۆکات وەرە بزانم ژمارەی لایکی جاشەکان زۆرتریان ژمارەی لایکی پێشمەرگەی دێرین سکرتێری حیزبی سەرۆکجاشی وا هەیە ژمارە یەکەمەکان هەموو شەوێ سکرتێری حیزبێکی معارضەوە لە ماڵەتی هەموو شەوێ حاکمی دۆسی ئەنفالە سێ سەردانیەکە یعنی ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە حاکم بیت لە دۆسی ئەنفالە سەرکردایەتی محکەمەت کردبێت بچی ببیتە میێوان یەکێک لەوانەی ناوی لە لیستەی تاوانبارانی ئەنفالە هەیە لەسەر ئەم بابەتە حەزەکەم ڕاوبۆچینی خۆتان وەرگرن و دوا قسەی خۆشتان بکەن لەبەرەوەی ئێمە ئێستا سەعاتێک و 42 دقیقە قسەکەین وەلەو تەلەڤیزیۆنەکەی خۆمانە ئەتوانین 3 ساعتریش قسە بکەین ئەگەر زەوقتان لێبوو هیوادارمانەی لە پشتەوە یارمەتیماندەن هیلاک نەبووبێتن هەر بەردەوامن بۆ خۆیان چای و کۆفی و شتی وای خۆیان بخۆن ئێمە ئەگەر قسەتان پێمە ئەگەر زەوقتان لێبوو بەردەوامێت کاکسەرە تۆکو مناڵت ئەنفالە شنت ئەنفالە لە ناو حیزبێکی ئێستا نزیک 120 ئەنفال چی واتیایە هەنی بەجددیمە شاراوە نیە شاراوە نیە باشە شاراوە نیە وەزارەتی شەیدان هین ئێوەیە ئەو وەزارەتی شەیدانەی کاک عەبدوڵڵا گلەیلیەتی هین ئێوەیە و بەخێرداوتانە بەیەکێکی تر ئێمە نییە بابا هین ئێوەیە کاکەگیان هین ئێوەیە وەکو بەشی ئێوەیە چۆن لەم حکومەتا بێنی بەرامبەر بە قەزیەی جەرگی تۆ چۆن سەیرەکەیت وڵات جارێ دەبێت شتێک بڵێم کاگالی ئەو برادری کە دەیەوێت سەنجی ئەنفال کەم کاتەوە کە گوایە 13,000 کەس ئەنفالن ئەمن خەڵکی سنووری قڵاسێوکە تەنها لە سنووری قڵاسێوکە بەز ئەوەندەی کە من بۆ خۆم نووسیمە دێ بە دێ کە شارەزار زیاتر لە 8,000 کەسە گوندی جەلەمۆر کە دەکەوێتە سنووری قڵاسێوکەوە 425 کەسیان 430 کەسە ئەنفالی هەیە 481 کەس 481 ڕحمە لە بابەت گوندی گۆبتە وابزانم بە چیمایەکە و بینەکە 550 کەسن یعنی بەس ئەو دوودەیە 1000 قسوور کەست بەس دوودێ سنووری قەڵاسێوکە بەس سنووری ئاغدەلەر بێزگەکەوەی کە دەکەوێتە شێخ بزێنیەوە 64 گوندە 64 گوندە بۆڵقامیش 33 ماڵ بۆ 76 ئەنفالی هەیە بەس ئەگەر بەم ڕێژەیە بێنین تەماشا بکەین زیاتر لە 8,000 9,000 ئەنفالی هەیە سنووری قەڵاسێوکە باشە کە سنووری گەرمیان زیاتر لە 12 بەپێ ئەو معلوماتی کە بخۆش دەزانی هەمانە زیاتر لە 13-14,000 ئەنفالی هەیە هەندی خەڵک نازانم بۆ دەیە ڕێژەی ئەنفال کەم کاتەوە ینی بۆ دەیەوێت لە تاوانەکە کەم کاتەوە ئەبن ئەنفال ئەگەر بین باسی ئەنفال بکەین ئێمە بۆ ئەنفال کرایان بۆ نەکرایان چۆن ئەوە ڕشیکی قوڵی هەیە لە سەردەمی ئیسلامەوە ئەنفال بۆتە بنەمایەکی سەرەکی بۆ عارێم لە سوورەتی هەشتا کە ئەنفالی کە سوورەتی ئاەتی یەکەم لەسەر ئەنفالە لەسەر غەنیمە و لەسەر حەڵالکردن و ئەنفالی حەڵال کردووە لەو ساوە عارێب بەردەوام ئەنفال دەکەن و بە حەڵالیشی دەزانن ئەوە ئیشی ئەمڕۆنی ینی ئەنفالی 88 زۆر تازە بوو تازەترین ئەنفال بوو ئەینا خۆ هەر لە مێژووی خۆماندا لە ساڵی هەفتە فەیلەکان ئەنفال کراون لە ساڵی 83 بەرزانەکان ئەنفال کراون قادر ڕەباتی بوو نازان چێ بوو بە 35 کەسەکەوە کە بە حساب پیاوی حکومەت بۆ ئەنفال کراوە ئەو جا هاتوۆتە سەر ئەنفالی گەورەکە ناوێن نە ئەنفال ئەوانی پێشوو کە ناوێن نەنابوو ئەنفال
ئەوە هەمووی ئەنفال کراون بەنسبەتی ئەم دوو حیزبەوە کاک علی ئێستا ململانەی یەکێتی و پارتی ئەو ململانێ ناشەریفانەی کە لە بەردەمیاندا هەیە بۆ نەفرێک پەیداکردن هەموو شتێک دەکەن یعنی ئەو ململانەیە وای کردووە کە هەموو ڕابردوی خۆیان ئەو هەموو تێکۆشانی خۆیان ئەو هەموو قوربانی دانانی خۆیان لەبیر چۆتەوە تەنها بۆ وەدەیە کە چێ دۆستێکی زیاتری هەیە هیچیان ئامادەنین ئەوانەیە کە لەکەن خۆیان بابە ئێمە ناڵێن بابیان کوژین ئێمە دەڵێن با دادگایەکی عادلانە بکرێ دەڵێن کاکە لە کاتی بەرەی کوردستانی لە کاتی ڕاپەڕین ئافو هەر حیزبێک هەر کەسێک کە ئافو دەدا ئەو ئافۆ ڕەنگە لە مەسەلەیەکی نیشتیمانی بێ خەڵکەکە بگرێتەوە بەڵام لە حەقی خەڵک نایگرێتەوە یعنی من منداڵم ئەنفال کراوە منداڵم کوژراوە جاش بوونەتە سەبیب کەوەی ئەو حکومەتە ئەو سەرکەوتنە باشە لە حەقی من ناتوان خۆش من ئەوان بۆیە حەقی دادگایکی عادلانە هەیە بەڵام هەمویان چاوێن لێپۆشیوە لەبەرەوەی بزانین چێ نەفەرێکی زیاتری دەبێ و چێن دەنجێکی زیاتر دێنێ وەکو بۆ خۆشت باست کرد ڕەنگە کەسێکی ئەنفالی قوربەسار کە خاوەنی کۆڵێک ئەنفالە دەنجی ئەو دەنجی مستەشارێکی نەبێ دەنجی ڕێز ئەشرەتێکی نەبێ و خۆمان دەزانین زۆربەی ئەوانی کە مستەشار بوون ئەشرەتەکان بوون ئێستاشی لەگەڵ بێ ئەوان خەڵکی زیاتریان هەیە لە خەڵکی مسەقف و لە خەڵکی ڕۆژی دەچون ئەوان بە ساغی دەچون ئەنفال نەکران کەسیان ماوە هەمووی ماوەکو خۆی هەمووی ماوە ڕێزشیان لە دەگیرێ دیوەخانانەشیان هەبووە دیوەخانانیشیان بۆ کردونەوە دیوەخانانیشان دەدەنێ ئێستاش ڕێزیان لە من و لە تۆ و لە هیچکە و لە هیچکە زیاترە ینی بە تەلەفۆن خەڵک بەرەدان بە تەلەفۆن خەڵک بەگردەدەن حتی سەروەتی ئەم وڵاتی هەیە بە دەستوانەوە ینی شەریکی هەموو مەسوولە گەورەکانن ئەوە شتێک نییە بشاردێتەوە ناشاردێتەوە ناشیکەن ئیترکە نایکەن با لە حەقی خۆیان پێستنەوە کاکە ماڵی کاک مەسعودی من باسیوان دەکەم لە بەرەوەی پارتی 8,000 بەرزانی ئەنفال کراوەوە نیە 13 کەس برا و ئامۆزا و برازای ماڵی کاک مەسعودی بنەماڵەی خۆیانە لەسەر حەقی خۆیان خەڵک بووە لە ناو پەرلەماندا ئەندام پەرلەمان بوو ئەو کابرا بەرزانیەکە گوتی من لە پەرلەمانێکدا نابم پیاوێک ئەلێرە ئەندام پەرلەمان بێ 2 کیلۆ ئاڵتونی هەدیەدا بێتە حیزبی بەحث بۆ ئەنفالکردنی بەرزانیەکان بەڵام لە پێشتری کەس ئەو کەسە بۆ کە ئاڵتونی داوە بۆ وەزیری داد و دوای بۆ پەرلەمانی عێراقی و لە عێراقی ژاوە ینی باشترین ئەوەی هەبووە مەبەستم ینی ئەوان لەسەر کوڕی خۆشیان لەسەر برای خۆیان نەهاتوونەتە جای لەسەر من و لەسەر تۆ لەسەر هیچکە بێنە دەنگ ئەوە کارەساتە ئەم کارەساتە نازانم بڵێم لە چۆوە تەماشاکەین دەبێ بەس لە یەکێتی و پارتی بپرسین ئەرێ کاکە بۆ ئەوەی ساش لە هۆڵۆکۆست کاتی هۆڵۆکۆست ئەوەی هۆڵۆکۆست کرا ئێستاش جوولەکە خەریکی دا تاکۆکردنەوە بزان چێ بەشداری لە کۆمەڵکوژی جوولەکەدا کردو چێ تێدا بووە ئەگەر کەسێک ڕاکردو ببێ لە شوێنێکدا هەوڵیان داوە بێنن بیبدەنە دادگا تۆڕی لێ بکەنەوە بەڕاستی بەڵام ئێمە نەگەومان نەکردو شۆڕشی جەزائیر کاتێک سەرکەوت هەرچی جار بوو نەفیان کرد هەرمیان ێژ بچێتەوە مەتیقی خۆیان یەک لەوانە و زینەدین بابی و زینەدین زیادانەی کە باشترین یاریی فەڕەنسی بوو خەڵکی ئەوێ بوو نانێش بچێتەوە بە سەدان بچێتەوە وڵاتەکەی خۆی کە وڵاتی باو باپیری بوو لەبەری کاتی خۆی باپیریانیان خیانەتکار بوون لە ئەوکەچی ئێمە نەک بە خیانەتیان لە قەڵام نەدان کاکە ئێمە گوتمان ئافودانکردن ئافیان کە قەیناکە بەڵام هەمویان کردنە بەرپرسی گەورە هەمویان خشتیان خستنە بەردەستی مەسئولیەتیان خستنە بەردەستی ئێستاش مستەشار هەیە 15-20 حیمایە لە بەردەکەکەیەتی بۆ خۆش دەزانی خەڵکەکەی ئێمەش ئەوەی ئەنفالی هەیە ئەوەی ڕۆشنبیرەوەی کەشیش یعنی خەڵکی بینن ئێستا ساڵانە ئێمە تۆشمان لەگەڵی دەچین یادیان فال دەکەینەوە بە من و تۆ دەبینە 300 کەس هەموو ساڵە دەژمێرم 300 کەس 400 کەس 300 کەس 400 کەس زیاتر نینی عنی دەبێت بەبیرت دێ شتێکە خەمە بیرت یادی فستیڤالی ئەنفالمان نەکرد لە هەولێر چوین بۆ حیزبێک ئەنفالچیەک ئیستقبالمانێ کرد و لەگەڵمانە دانیشت کە ئەمانەویست داوای هاوکاری و یارمەتیان لێ بکەین وابزان پارتی پارێزگاران بووە کە بەبیرت دێت لە بیرمە ئەو کۆبرا کۆیەکە بوو وابزانم ناوی چێوەسمان بوو وڵا نازانم ناوەکەی وابزان وا بوو عمر سوچی بۆ خۆی مستەشار بخۆەوە شارەوە نەبوو حیزبی پارێزگاران هەمویان مستەشارەکان بدیان دەشتوینە لا ئێستا شەرماون و ڕێزشیان هەیە وانێ کاک عەلی باسی ئەنفال کرا دەبێ یعنی سەرکردایەتی کورد لە ئاستی ئەنفالدا بە فعلی ڕاستە حیزبی بەعث بەرنامەی تایبەتی هەبوو ئەو بەرنامەیەش لە سەرەتای ئیسلامەوە یعنی ماوەتەوە ئەوە نەبووە بەرنامەی حیزبی بەعث بێ عەرەب لە سەرەتای بوونی ئیسلامەوە کە هاتووە بۆ کوردستان ئەنفالی کردو پیرۆزش کراوە ئێستاش ئەو عەرەبانەی کاتی خۆی هاتوون کوردیان فاشکردون پیرۆز کراون پەڕۆی زەرد و سوور و
ئاڵاواڵیان پێوەیە خەڵک زیارەتیان دەکا ئەگەر بڕوا دەکەی حیزبی بەعەز بمابایەوە ئەو دەسەڵاتی بمایە ئەوانەی کە عەرەب بوون و کوژابێتەکانی بەجێما هەماشیەوە ئەوە دەکرا پیرۆز دەکرا خۆ شتێ تریش با پێت بڵێم لە فیستیڤال یەکی ئەنفالەکانمان کرد هەرچەنە من نامەوێت بکەمە ناو مناقەشەوە لەبەرەوەی کار عەبدوڵڵا يعني منیش بۆ خۆم یەکەم نووسینم لەسەر ئەنفال نووسی ساڵی 92 یەکەم نووسی لەسەر ئەنفالی گۆفتەپە و یەکەم ڕێکخراوی ئیجازەمان وەرگرت یەکەم ڕێکخراوی ئاوارە ئەنفالەکانی کوردستان بۆ ئەنفال لە لای حکومەت ماوە یەکەم ڕێکخراوی تایبەت بە ئەنفال و فیستیڤاڵیشمان کرد هەر بۆ ئەنفالەکان یعنی لە هەولێر کردمان پرسیارەکەم نەبیر چ وڵا لەسەر ئەنفال باسی چی بکەم مادام تۆ تا لەبیرێتەوە بە قسەکەم تەواو دەیتەوەی کە ئەنفال طبعا ڕێگەڕشیشی قوڵی هەیە وەکو گوتمان سەرکردایەتی هاتۆ بیرم با لەبیر نەچێتەوە مەسەرەت کە فیستیڤالێکی ئەنفالەکانمان کرد برادرانی یەکگرتووی ئیسلامی بەیاننامەیەکیان دەرکرد بە ڕەسمی وەکو حیزبێکی سیاسی کە بەیاننامەی دەرکرد یەکەم جار بوو حیزبێکی سیاسی لە چوادەی چوارە بەیاننامە دەرکات بەڵام لە بەیاننامەکەیاندا داوایان کرد کە وشەی ئەنفال بەکار نەهێنرێت یعنی لە سەرەتاوە ئەوان لەگەڵ بەکارهێنانی وشەی ئەنفالان نەبووین بەڵام ئێمە هەرمە کوڕ بووین هەر وازمان نهێنا هەرتەنە بۆ مێژوو بڵێم یەکگرتووی ئیسلامی کوردستان لە هەموو حیزبێ زیاتر لە ڕووی مادیەوە هاوکاریمانی کرد مامۆستا عەبدوڵڕەحمانستیق بوو یعنی وەکو شەخص قەناعەتم وایە ئەوەی ڕاستە بە ناوی یەکگرتووە دەکرد بەڵام وەڵاهی وەکو شەخص دەیکرد چی کردی لێوی زیاتر نا بۆ دۆسێ فرانسڤاناتیش کاک محەممەد فەرەج زۆرترینی هاوکاریمانی کرد وەکو پارە ئەگەر بێتە سەر ڕاستی ینی بۆچی خۆ من حەزەکەم لە مۆزەمبیقش یەکگرتووی ئیسلامی نایەتە سەر حکوم بەخوا حەزەکەم لە مۆزەمبیق نایەنە سەر حکوم بەس چییە ئەوە حەقیقەتە ئێتر بۆچی کاک عەلی باسی جێڕانەوە و خەڵکمان کرد کە چۆن من پێم وایە ئەگەر حیزبەکان یعنی هەڵی گەورە کرا کە خەڵکیان جێڕاوە چکە خەڵک ئازاد دویا باشتر بوو بەڵام پێشم وایە ئەگەر ئەو خەڵکە بە کۆمەڵە بچوونایە شار و حکومەتی بە ئەسیسی دەست نەکەوتە لە لادیەکاندا بگرێت لە شارەکاندا گەورەترین هێرشی دەکرد و ئەوەشی کرد بڕیاری کاکسەرەت بڕیاری دایرەی ئەمن هەیە حەزەکەی من دوای وەتانە نێرم ئەوە پێش هەر ئەنفالێک نامەی وزارەت نامەی ئەمن هەیە ئەینێرێ بۆ هەمویان ئەڵێت بۆ دەستگاکان ئەڵێ هەر شوێنێک پێش ئەوەی ئەنفال بگرێتەوە لێبوردن گشتی دەیگرێتەوە خەڵکەکەی بەڵام کە ئەنفال گەیشتە ناوچەکە خەڵکەکە ئەنفال ناگرێتەوە کە دەستی ژمێری هەشتا حەوت ئەو کەسەی لە بەشداری ئەو سەرژبێری نەکرد بێناوی لەوێیان نەبێت ئەچێتە لە ناوچە ئازارکراوەکان بێچێتە ئەنفال یەک خاڵ زۆر گرنگە کە پێویستە باسیکەین باسی ئەنفاروشن نەکەین نێکێ لەو شتانەی کە ڕێزی یاسای نەگرتووە ڕێزی دەستوری نەگرتووە و پارێزگاری لە جاش و خائین و سەرانی بەعس و ئەنفالچەکان کردووە حکوومەتی هەرێمە دادگای باڵای تاوانەکانی عێراق ناوی 423 تاوانباری دەرکردووە 248 تاوانباریان لە کوردستان ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان داوا لە حکوومەتی هەرێمەکە داوا لە حیزبە سیاسیەکانەکە ئەو تاوانبارانە لە کوردستانان ڕوبەڕووی دادگا بکرێنەوە کەچی حکوومەتی هەرێم نەک ئەو تاوانبارانە لە 2011 داوا کراوە لە 2015 ئەو داواکارە ڕێدەکاتەوە یعنی ڕێزی یاسایی دەستور و یاسایی ئەنجوم دادگای باڵای تاوانەکانی عێراق ناگرێت و ئەمە پشگیری ئەوەکە کە لە بەهای ئەنفال و جینۆسایدی کورد کە بکرێتەوە و ئەو تاوانبارانی کە دادگای باڵای تاوانەکانی عێراق داوای کردووە بدرێت بە دادگا لە ناو حکوومەتی هەرێمە دەسەڵاتیانە لە کایە سیاسیەکانەوە لا حیزبە سیاسیەکانە باشە میلەتێک ئەمە سەرکردەکانی بێ ئەمە حکوومەتەکە بێ ئەمە پەرلەمانەکەی بێ دیفاع لە جاش و خائین و تاوانباران بکە کە دادگای باڵانی تاوانەکانی عێراق سەم و قورسایەکی تا ڕادێنی و دەوڵەتی نییە بەڵام دوای ئەو دوای دەوڵەتیەت ئێمە خۆمان ڕێزی دەستور نەگرین ڕێزی دادگا نەگرین ڕێزی یاسا نەگرین و حیزبی بەعس ئەنفالی کردووە و دەسەڵاتی شیعەگەری کوردیش شیعەگەری بەغاش دەوێت لە بەهای جینۆسایدی کورد کەم کاتەوە یەک دوجێ لێ پێش ئەنفال بۆکە
ڕائد جوحی کە ئەندامی دادوەریە لەگەڵ ئەمریکەکان هیچی گرتووە لەگەڵ دەسەڵاتی شیعی بەغایەکی گرتووە بۆی قەزی جینۆسایدی کورد پسوکاتەوە بۆی جینۆسایی کورد نەبێ بە دکۆمنتێکی نێودەوڵەتی کە بەهایەکی و قورسایەکی سەنگی گەوری هەبێت لە نزیکتر کاتا بێ بە جینۆسای لە ئاستی نێودەوڵەتیە کەواتە کورد خۆی ڕۆڵی هەیە لەو کەمکردنەوەی مەسلەی ئەنفال و چینابارانی هەڵەبوو بەرزانەکان و کوردەفەیلیەکان و بە جینۆسایت باسی ئەو شتانە نەکەین ئەنفالوا بوو سوورە دوایی باشی تازە باسکەین ئێمە خۆمان پارێزگاری لە خائین و جاشکەین خۆمان پارێزگاری لە تاوانبارانکەین خۆمان تاوانباران پارێزین وەفیق سامەڕایی و چەندەها تاوانباری کە هەیە خۆمان پاراستومان حکومەتی هەست دەکەم ڕابردوش ئەوانەی کەلیسا لە دەسەڵاتی حکومەتان لە حیزبەکانە شتێکی نهێنیە تا ئێستا ئێمە پەیمان پێ نەبردووە بۆ ئەو نەدەست باشە لە نوێیەکەوە تا ئێستا کە سوکاری ئەنفالەکان داواکەن ئەو تاوانباران بدەدەگا گوێ لە کە سوکاری ئەنفالەکان ناگیرێت ڕێزی دەستور و یاسا و دادگای باڵای تاوانەکانی عێراق ناگیرێ کاتان یەکەم باسی ڕابردوو ئەنفالوا بووە بۆ نەکەین باسی ئەو مۆزوعانەی کە لە بەردەمانە ئێستا پرسیارە و بە دوای وەڵامەکە ئەگەڕێ شتێکی بۆ ئەنگەم ئەنجومەنی دادوەری ڕایەت جوحیەک لە ناوداد ئێمە چون بەلای محەممەد عەرێبی ئێمە چەند کەسێ بووین داوت کراین ئەو محەممەد عەرێبیە زۆر هەڵوێستێکی جوانیە بوتی ئەگەر ئەم دادگایە دەستی تێنەخرێت دادگایەکی زۆر ڕەوایە و قەزەی ئەنفال و دۆسی ئەنفال و دۆسی ژەهربارانی هەڵەبجەوە دۆسی کوردەفەیلیەکان و دۆسی دەسەرشونکردنی بارزانەکان دۆسەی کە لە سەد جینۆساییدا و هەموو دیکۆمنتەکان ئێمە دیکۆمنتەیە هەموو ئەو ئەدلە مەلموسانە هەیە بەڵام دەسەڵاتی کوردی زۆر سیرە من سەرم سوڕماوە ئەم دەسەڵاتە بۆ ئەوێ لە بەهای شتکاتەوە یا وەزارەتێکی کارتۆنی داناوە بە ناوی ئەنفالەوە وەزیرێکی نەخێنەوەی داناوە کتێبێک کە خزمەتی ئەنفالەکە ڕەفزەکەی سام پرۆژەمەیە کاکە من پرۆژەمەیە کتێب نییە نامیرکە نییە چی لاپەڕە نییە چەند هەزار لاپەڕەیە شەو ڕۆژخەریکی نووسینم ئەو تا لە ماڵەوە کەوتووە بۆ کەس نەبۆ پارێ نەبۆ دەستکەوتە بۆ خزمەتە ئەوە ئیشی خوانە بیکەن من بە خۆ بەخشکردن وەکو پێشمەرگانی کە شەهید بوون ئێمە قەرزاری و شەهیدانەین ئێمە بەرزایژین ئەوە لەژێر خاکان ئێمە نابێ بەهای پیرۆزیوان پارێزین باشەوە کەوتووە وەزارەتی وەکو خێر پێ بکە بۆ تەپەکە ئەمە ژیانە ئەمە وڵاتە دەستخۆش هەتا ئێمە خاوەنی ئەم دەسەڵات و ئەم سیستەمە بین مەترسی ئەنفالمان لەسەر ماوە بزەبت وایە لەگە قسەکەتان بەڵام درێژیکەینەوە بابەتە ساردوسترانە سەدەها جار باسکرا باشتێ باسکەین کە ئەم گۆمە مانگە پشڵەقێنین کە لە بەردەممانە هەمووی پرسیارە ینی باشە ئەم دەسەڵاتە حەز بە شەرمەزاری ناکە لە بەردەم کە سوکاری ئەنفالەکانە گوێ لێ ناگیرێ باشە ئەم دەسەڵات هەست بە شەرمەزاری ناکە دیفاع لەم هەموو خائین و تاوان باراناکە لەمە شەرمەزارتر چییە پێم بڵێت کاکە لە بەهای لە هەڵوێستی گەنجەکان هەموو نیشتیمانیان خۆش ناوێ شەیدیان خۆش ناوێ تەنانەت ئێستا پەروەردەی منە سەقەتە نەیانتوانیوە ینی پەیوەندێکی ئەخلاقی نێتەوەی نیشتیمانی لە بینی گەنجێکی ئێستا و ئەو گەنجانەی کە ئەنفال کراون دروستکە پەروەردە تا ئێستا نەیتوانیوە باسی ئەنفال و جینۆسایدی کورد بخاتە ناو بواری خوێندنەوە داوای ناکە عەبدوڵڵا دەست خۆش بەڵام بۆ ئاگاداریت ئەمەوێ شتێک قەوسێک ئەنجومەنی دادوەری مووقفی چییە لەسەر تاوانبارانی ئەنفال دوو منەزەمەیەک دوو نامەی ناردۆ بۆ ئەنجومەنی دادوەری ئایا ئەم 250 کەسە لە کوردستانە تاوانبارنیان تاوانبار نین لەوانەشە چەند کەسێکی تیا دیاری کرابێت ئەنجومەنی دادوەری جوابی نەداوەتەوە حتا بە منی وتۆوە چییە لە گیان خۆت بێزاریت دێیت ئەم پرسیارە لە ئێماکەی بۆمان دێنی بە ئاشکرا یامە بەسمەوەی ئەنجومەنی دادوەریش ئەو ئیشەنە داواکاری گەشتی لەگەڵمانەوە تاکسەر هەر لەگەڵمانەوە ئێمە هەموو ساڵێکە چینە ئەوێ کاکە وەرن ئەنجومەنی دادوەری داواکاری گشتی وەرن ئەم
زۆر ترسنۆکن ئەو دەستگانەی پەیوەندیان بە وەزارەتی عەدل لەوەیە لە کوردستانە کادرێکی سەقەتی کردووە بەوە معاشێکی زۆر یاوە پێی کادرێکی سەقەتی داناوە نایزر و دیوێرانە تەواو هیچ ئەنفالیان ناوێت تەواو ئەنفال کۆتایی هاتووە ئەنفال لای دەسەڵات لای معارەزە لای ڕاگەیانی سەربەخۆ کۆتایی پێ هاتووە ئەنفال کاتەیەمە دۆڕین کە دوژێریان پێش ئەنفال کرد کە دوژێر نە نەخشە بووە نە بەرنامە بووە نە پلان بووە سەدام بەڕێکەوت چوو بۆ شارێکی شیعە تەقییانێ کردووە 100 کەسیان کوشتووە لەبەرەوە هەموو بەرنامەکان بەعز ئەنفالی کردین دەسەڵاتی شیعە بە هاوکاری دەسەڵاتی کوردی لە جینۆسایدی کوردیان بچوو کردەوە ئەم قەبارەی کە بینین لای خۆمان و لە دادگای باڵای تاوانەکانی عێراق جینۆسایدا تا ئێستا باشترین بەڵگە ئەوە کوێتیەکان ئەوە دووجێل قەرەبوو کراونەتەوە تا ئێستا ئەنفال چینەبارەی هەڵەبجە بێسەر شوکردنی بەرزانیەکان جینۆسایدی و کۆمەڵکوژی فەیلیەکان کە بە دادگای باڵای تاوانەکانی عێراق خۆی دانی پیاناوە قەرەبوو نەکراونەتەوە و تا ئێستا مەرسومێ دوور نەکراوە و تا ئێستا ئەم هەموو ئەندام پەرلەمانی کورد لە بەغا و ئەم هەموو سەرکردە و لێپرساوی حیزبانە و حکومت لە بەغاش و لاولێش ئەوە لاوازن ناتوانێت یاسای دەکەن جالکی کورد لە بەردەم مەترسی ئەنفالانە بێ و کورد ئەنفال نەکرێتەوە لە بیکەن بە یاسایە کە کورد یەک ئەنفال نەکراوە سەدەها جینۆساید کراوە ئەو هەموو جینۆسایدە لە دروستبوونی عێراقەوە لە 1920 تا ئێستا تۆ لە بەردەم جینۆسایدایت لە دووست دووبارە نەبووە لە شنگال دووبارە نەبووە لە کەرکک دووبارە نەبووە دووبارە بێتە بەردەوام دران بە دادگاڵێ بە کەلف شەکراوی عەبدوڵڵا مەحموود زیندانکەن هەژدە کچەکە هەموو دنیا خۆی کرد بە ساحیب کچەکە کە من درامە دادگا هەموو کەس بێدەنگ بوو زۆر کەس دژی من ژۆستایەوە پێشە لەوانە خۆت بوویت نا من دەژت نەوەستامەوە تو با من دیکۆمنتە تەزویرە ئەو دیکۆمنتە تەزویر نەبوو ئەوە ئەزمموی ئەرمانیەکان ئەوە ئەزمموی هۆڵۆکۆز ئەوە ئەزمموی یەزیدیەکان ڕێگە باقینا باڕوونکردنەوەیکەم بۆ لە هەموو ئەزممونانە کچ ڕۆبەڕووی ئەو تراژدا بێتەوە بۆ لە ئەنفالانە بێت لەبەر ئەمی شیشی مخابراتیە سەرکردایەتی کورد زعی بوو لە بەردەم میسرا ناتوانێت و هەموو چارنووسی کشی کورد وایاتەوە دەبن ئێستا ڕوونکردنەوەیەکە بە یارمەتیت من ئاگام لە هیچ نەبوو شەوێک بڕۆینە سەر مۆزوع سەرێکەکان جوابەدەوە دەستە خۆش قەینان پێم ناخۆش نابێ ڕوونکردنەوە بدەم بە یارمەتی تەر ڕوونکردنەوەیەکە دەم لەسەرەوە بابەتە من ئاگام لە هیچ نەبوو شەو برادران نەزان من شەوان زووە خەوم تەلەفۆنێکی ڕقەمێکی سیر تەلەفۆنی بۆم کردبوو هەمووی چوار بوو حەوت چواری بوو ئەزام شتێوا بوو بەیانی سعات حەوت چارەکەم مامۆستا ئارامی وەزیری شەیدان تەلەفۆنی بۆم کرد وتی عەلی تۆ ئیمشەو لە کوێ بوویتە ئەنجومەن وەزیران بڕیارمانداوە لێژنەیەکمان دروست کردووە بۆ مەسەلەی هەژدە کچەکە تۆش تەرشەحکراوی وەرە بۆ ئێرە وەڵات چوون بۆ ئەوێ گوتی چی بکەین گوتم یەکەم شت ئەوەیە ئەوەی کەلیمەیەکی نووسیوە لەسەرم هەژدە کچە بانگی کەن بۆ وەڵا هەموویمان بانگر کاک عەبدوڵڵا نەهات کاک عەبدوڵڵا یەکەم کەسە بەڵگەنامەی بڵاوکرێتەوە لە کوردستانی ئارامیشی بوو لە پێشمەگە نمونەیەکان بەڵام کە بوو وەزیرێکە بوو لە هەر وەزیرە زەعیف و لاواز و بێدەسەڵات باسکەم ئاخر تۆ با من باسی کەم وەختی خۆی ئێمە لە ئەوروپا لە ناوەندی چاک پەیوەندیمان بە برادەرێکەوە کردەوە کاک شاخەوانی جوا لێرەیە گوتمان ئەرێ کاکە ئەم بەڵگەنامەیە ڕاستە گوتی بەڵێ ئەسلەکەی هەیە گوتمان ئێمە لە هەموو وڵاتەکان خۆپیشاندان نەکەین کردیشمان لە دانیمارک لە هۆڵەندا لە لە هەموو شوێنەکان کردمان دە 15 خۆپیشاندانمان لە یەک ڕۆژێکا کرد وەڵا گوتم باشە گوتی چۆن ئەم مەسەلەی حەلەکەی گوتم هەر کەسێک یەک بابەت یەک وتار باسی کچی کوردی کردووە لە خارجە بانگی کرد یەکێ لەوانە کاک عەبدوڵڵا بوو لەبەرەوەی لە پێشەمیانە باسی کردبوو من یەکەم بەڵام کردەوە چی من نووسین بەسەر نووسی من بابەتەکە مەژانەوە بانکمان کرد تۆ سێری کرد تۆ یەکێ لەوانەی نووسی تۆ بانکمان کرد حتا کاک عەدالەت خانمان بان کرد لە گەرمیانەوە گوڵاڵە خانمان بان کرد گەشتیمان بان کرد کاکە بێنە نووسینەکانتان ئەڵێن کچوا لە فڵان شوێنە فەرموو وەرن ناو کچمان پێ بڵێن ئەوە حکومەت لێژنەی دروست کردووە ڤیزە و پارە و تەیارەوە چین بە دوایە کاکەوانێک کاک شاخەوان تۆ
مخابراتی بۆ ناکرێت ئێشە لەو هەڵانە تخوا ڕێگە بە ئێشە لەو هەڵانە ئەوە بۆ حکومەت هێرێم مەلایاسین کە نێشێکی نیشتیمانی نردوێ باشە دەوڵەتێکی گەوریەک و میسە سەردەسی وڵاتە عەرەبیەکانە چۆن یەت ئەڵێ بە مەلایاسینیان و تۆ هێڵی ئاسمانی هێڵی دەریایی هێڵی وشکانی شتیوانیە میسە چۆن خۆی خاتە ناو قاڵبەوە خۆی بکا بە تاوانبار من شتێکم هەیەشتا لەسەر مەلایاسینیش مەلایاسی من دانا ناو لێژنەکە بۆ چۆن ڕوا بۆ شتە ڕووکەشە ئەوە ئیشیشی مخابراتی زۆر وردە درامایکی میزری هەیە باسی ئەوە دەکات ئەوە آخر لەسەرەواتە پێشەوە لەسەرەواتە پێشەوە کات سەرەت لەسەرەواتە پێشەوە لەسەر دراما میزر دەکاتە پێشەوە بەشڕێگە بە سەرکردایەتی سیاسی کورد و علی حەسەن مەجید و میسر یەک سیان کرد ئەوی شەتە زویرە ئەویش باشە وڵاتی کێشەکە لەوە بوو کورد دەبێ بە جینۆسایلاسی دێ و دەوڵەتی ئەفوان کێشەکەی تۆ لەوە بوو لەگەن نووسەرەکانی تران نەهاتیت بۆ کۆبوونەوەکە جارێ دوو جار سێ جار نەهاتی ڕێشە لەوانە ڕژدی جا بووە سینارێکی سەقەتی کردووی شوێنەوە ناوەکەی برچۆکی عەلی سەقەتێک بوو نازانم سیناری دوست بەس من وەکو ئەخلاقی نووسەر وەکو پێشمەرگەیە وەکو نووسەرێک ئەوە بووە شوان دەستکەوتووە بە داداچوون بۆ کاکە دۆکۆمنت استنساخ بووە سەریکە برادران من بۆ هەمووی ڕوونەکەمەوە لە من دوای لە ناو لێژنەکە نەمام ئەو وەختێک کە ئامر قەفزەکە بۆ دەرچوو لە ناو لێژنەکە نەمابووم بەڵام دۆکۆمنت بەڵێ هەمویان شەرمەزار بوو چکو من ئێستاش دیفاعەکەمە بۆای بەهای تای بۆ کۆبوونەوەکە تۆ کە بەڵگەنامە بڵاوەکەی تۆ بێ بیسەڵمێنی کە بەڵگەنامەکەت ڕاست هات ئارام تەلەفۆنی کرد وەزیری ئەنفال ئارامی بوو تەلەفۆن وتیەوە یەک بۆ ماڵەوە مەیە بۆیە هاتن بۆ ماڵەوە خوشی کچەکە و خوشی کچەکان ناوی مەحموود بوو خەڵکی لای دەیژور بوو لەگەڵ یاساناسێک ئیمزام کرد و پرسیاریان لێ کردم من بۆیە نەکرام ئیشەکە زۆر تەبیعی هاتووە پێشەوە نوسخەی دیکۆمەنتەکەشم لایە وتم بەڵێ من سوورم لەسەرەوە دیکۆمەنتە لە کەرکووک گیراوە و ئەمە ئێمە پێویستە ئیشی بۆ بکەنەوە ئیشی مخابراتیە بەڵام سەرکردایەتی سیاسی کورد یەکێ لە هەڵە گەورەکانی چوبوون بەهینیان وتە بۆ حوسین مبارەک بە سۆزانی ژنی بە عەمر موسایان وتە بوو پرۆژەی من نەزانێت چی بوو لەو لێژنەیە پرۆژەی منەوە بوو گوتم وەرن یەک لاپەڕێکی جەریدەی ئەهرام بکڕین بەڵگەنامەکە بڵاو بکەین و لە جەریدەی ئەهرام بانگەوازێ بکەین من مەلایاسین پرۆژەکەی منی ڕەت کردەوە و بانکردنی نووسەرەکانیش پرۆژەی من بوو من درۆ ناکەم نایشارمەوە گوتم با ئەوەی کەلیمەیەکی نووسیوە آخر هەمووی کاک شاخەوان ویان شانداکیسەکانیان بینیوە بە چاو خۆیان گوتم بانگیانکەن بە نووسینی نووسیوە کابرایشێک لە مەلهە بینیومە هیچێک نووسینم لە سعودێ بینیومە هیچێک لە یەمەن بینیومە هیچێک نازانە چۆ بینیومە هەمووی وا نووسینیانە نووسی کە بە چاو خۆیان کچەکانیان بینی بوو بەڵام کە هەموویمان بان کرد هیچ نەما هەمووی سوورم لەسەری دیکۆمەنتە حقایقە ڕاستە و لە مخابراتی کەرکووک گیرابوون راوە بۆ مخابراتی گشتی کەرکووک بەڵام هەر ئەو دیکۆمەنتەمە دەستکەوت چەندها دیکۆمەنتیکەوە ئەو هەر ئەوەش دەکسەی ناو وتراوە دیکۆمەنتە هەموو چارنووسی کشتی کورد دوای هاتوو بەڵام ئێمە چۆن ئاوا ئەنفال بچووکەینەوە لە دیکۆمەنتیش بچووکەینەوە لەبەرەوە ناوانە تۆ کاک عەبدوڵڵا تۆ لە هەر شوێنێکیت لە هەر شوێنێکیت کە ئەچی تەعاملەکەیت ئێستا مەسەن هەندێک کەسەیە لە ناو کووردا ئەڵێن فڵان کەس نامەیەکی نووسێ بۆ هەڵەدەوتێتی وا بکەنی وا مەکەن بەڵام بەڵگەنامە ئەوەیە کە سبەنێ لە فەحسی کاربۆنی دەرچێت بەڵگەنامە هەرەوە نییە کە بینیکەیت نەبێت بەراتی کراوە کاک عەبدوڵڵا ئەبێ بتوانی بیسەلمێنێت بەرنامەکە بەلاڕێیابانە بێت بۆ جارێکی تر بەرنامەت لەگەڵاکەم هەر خۆم و خۆت مناقەشەیە واکەین کاک سەرهەرجیان بینەوە سەر تۆ مناڵت ئەنفال کراوە ژنت ئەنفال کراوە جەرگت فتاوە لە جەرگستان بەولاوە هیچ شتێکی تر نییە یعنی ئێمە ستا چەندێ باسی ئەنفال بکەین ڕاستە خاڵە و ئامۆزا و شتمان هەمووی ئەنفالە بەڵام وەکو جەرگ نییە بۆ درۆ بکەین وەکو جەرگ نییە ئێمە شاید حاڵین بەڵام تۆ جەرگ فتاویت تۆ لە ناو حیزبەی تو 120 ئەنفال کراوە چیەکات تۆ چیەکەی لەوەیە چۆن چی شتێک هانی تۆی داوە پێکەوە لە ناو حیزبێکی سیاسیە بناخ
یعنی ئەمە پرسیارە بۆچی پێت ناخۆش نەبێت پێم ناخۆش نیە بەس مەوزوع ئێمە باسی مەسەرەی سیاسی ناکەین بەڵام کاک عەلی من پرسیارێک دەکەم سیاسی نییە ئێمە خەڵکی سیاسی بووین سیاستمان کردووە بۆ حیزبەی من و تۆشەوە تێدا بووین و بە هەموو حیزبەکانی کەیانەوە ئەگەر حیزبێکی تری منەوەختەش لە قەراغم تیایە نەبوو هەر لە قەراغ ئەگەر حیزبێکی تری من ناڵێم پارتی هەڵەی نیە ناڵێم پارتی گەندەڵێ من پێشۆ باسی پارتیم کردی باسی سەرکردایەتی پارتیم کرد کە هەموو چاوێن نقاندو هەمووشی مستەشارەکانیان شاردۆتەوە ڕەنگە پشتی شێری بکەوێت لەو بابەتێ هەر ڕەنگی ناوێت هەر پشتی شێری بەرەکەوێت دەڵێم چی بەڵام ئەگەر حیزبێکیکەی نیشتیمان پەروەرتر لە پارتی هەیە من دێم لەگەڵ تۆدا دەچینە ئەو حیزبەوە خەباتی خۆمان دەکەین تێکۆشانی خۆمان دەکەین کاکە هەموو هێروای هاتووە پارتی لە ڕووی نیشتیمانیەوە لە ڕووی نیشتیمانیەوە لە هەمویان نیشتیمان پەروەرترە بەڕاستی ئەمە سەرەت پارتی ئەوی کەش لە ڕووی گەندەڵی و لە ڕووی خراپی و لە ڕووی بەرگریکردن لە ئەلفاچی و نازانچی ئەمانە ئەوە دیارەی تر پێویست ناکە هینیکەی دو حیزبی دەسەڵاتدارە ئێستا من باسی نیشتیمانی و نانیشتیمانیم نەکرد نیشتیمانەکەی تۆ باسی ئەو شتە دەیندا ئەڵێم تۆ وەکو جەرگستاوێک وەک جەرگستاوێک بە من دەڵێ تۆ بۆ بووە پارتی بۆ لە ناو پارتی نەمگوت تۆ بۆ نەبووی تا حیزبێکتر ئەڵێم تۆ ئێستا ناو حیزبەکەیت ناو حیزبەکە 150 ئەنفالچی واتیایە چی واکە پێکەوە کۆ بنەوە لەوێ باشە حیزبێکی تر دەستەکەوێت لە پارتی باشتر بێکە لە پارتی زیاتر هان بدا بەکاکە ئەکوی بمانەوە بیکە ئەشەدو ئەو قسێت ڕاستە نییە هێداخەکە نییە ئەکە نییە خۆیان مەشکولێت دەسەڵاتدار شتێکمان پێ بکرێ چیت پێکرێ سەرهەت هیچمان پێ نەکراوەتە ئێستا بەردەوامیش دێڵێن ئەوە هەموو ساڵێ بۆ خۆت ئاگاداری دەیکەین بەڵام هەتا ئێستا نەیسکراوە هیچ ئەگەر ئەو ئالیاتی ئێستا ڕۆژە لە ڕۆژان ڕۆژ خۆ ئێستا لەوانەیە هەزاران کەسی وەکو تۆ لە ناو پارتیا بێت کەسی ئەنفال کراوە من زۆری شەناسم ئینسانی باشن هەمووشان ئینسانی باشن بەڵام باشە یعنی ڕۆژێ لە ڕۆژان ئەنفال کراوەکانی ناو پارتی نامەیە بەرزەوەکەن هەموو پێکەوە تەجەمەعێ بکەن و داوا بکەن کە ئەنفالچەکانی ناو پارتی هەر نەبێ ئەترافێ بکەن کاکە هەر نەبێ دۆکو ئەنفالچێکی ئەتراف گەمرن کاکە گیان ئێمە وامان کرد آخر تا ئێستا ئێمە چیرۆکانی وانش نازانین کاک عەبدوڵڵا تا ئێستا ئێمە چیرۆکی ئەنفالچەکان نازانین ئەی هاوار ئەنفال خۆ دوو بەش سێ بەش ئەنفال بەشێکی ئەوانن بەشێکی قوربانیە بەشێکی حکومەتە ئەلی ئەنفالچەکان ڕەنگە تۆ زۆریان قسە لەگەڵ زۆر شاد بینی بێ و منیش زۆرم بینی بن وڵا ئێستا ئەوەی کە ئەنفالچێ دەڵێ ئەگەر ئێمە نەبووینایە ئەوەی کە مایوشە ئەنفال دەکرا هەموو یعنی منەتباریشمان دەکەنەوە دەڵێن ئێمە بووینە هۆی ئەوەی کە ئەو خەڵکە دەرچێ ئەویش ئەنفال دەکرا ئەمە بخۆ دینیتە قاسماغای لەوانە لەسەر تەلەڤیزیۆن مقابلەی ئەوەی گوتی ئەمن لەوان پێشمەرگەتر بوو چکە 4000 کەسم لە فۆجەکەی خۆمدا پاراستۆ نەمێشە تووشی هیچ کارە ساتێک بن و نەمێشتۆ کەسیان ئەنفال بێ ئەمن پێشمەرگەتر بوو چکە من 4000 کەسم پاراست بەڵاموانی کە هیچیان پێ نەپارێزدا یعنی کەسێک بۆ لە وەکو گوتمان پچی شێر بێکەوە قاسماغەیەکی بوو لە هەر مجریمە گەورەکان ئەنفالکراوەکان هێزێکی زیاتر بەکاربێنن وڵا بەرەوەڵا دەبابچینە سەر جادەی بیکەین من هەموو جارێ ئامادەم بەڵام کوا کەس نایە ئێمە دەچین یادی ئەنفالەکەی سێزە کەس دێ 8,000 کەسی بەرزانی ئەنفال کراوە هەموو ساڵێ یەک کەسیان نازداری دەبینم دێ یەک کەسیان نایە کە یادی ئەنفالی بەرزانەکان دەگەینەوە تەنها نازدار دێ کەسی کەیان هەر نایە بێ بڵێن کاکە داوای حەقی خۆیان باوچ خۆیان کاکە وەزیری ناوخۆ بابی ئەنفالێ دەبا پێی بڵین کاکە ئەرێ بۆ نایە لەگەڵمان شتێکی بکەین لە دژی ئەنفال دەی وەڵا ئەمان کوژێت ئەمان کوژێت دەڵێم چی دەڵێم ئەو خۆ وەزیری ئەنفال وەزیری ناوخۆی و بابشی ئەنفالە براشی ئەنفالە و 12 کەسی لە مام و برا و نازام چی ئەنفالە بەس بۆ خۆی ماوە خواگایەمان کوژێرێ بۆ بەبیر مەخەنەوە ئەو هەیە کاکەی ترەوە دیارە مەسلحەتەکە وای لاتوە هەمویان چای خۆیان لێخەوە دوێنە وەڵام من ئامادەم هەموو کاتێک بۆ هەشتێک بۆ ئەنفال بکرێ منەتم بە کەس نییە پرسیش بە کەس ناکەم هەموو جارش گوتومە هەر شتێک لە دژی تورکیا لە دژی ئێران لە دژی عێراق لەسەر ئەنفال لەسەر مەسەلەی نیشتیمانی بکرێ یەکەم کەسم ئامادە دەبم کاکە هیواگیان ئەرە نبینم مامە هیواوە چییە ئەوە تەکنیکارەکانمان دیارە خەویان لێکەوتووە ئێنەمە عاشانێنە هیچیان ئەمە خۆ بەخشانەیە مامە هیوا ڕۆژانە تۆ تەسەورت وایە تۆ سبێنێ خوانەکران بمری چەند کەس دێ بۆ تازێکت لەوانەیە بۆم
کۆرۆنا لە سەردەمی کۆرۆنایە لە سەردەمی کۆرۆنایە ئەنفالچی مردووە بە ئاڵای کوردستانیان ئاڵاندووە هەزاران کەس بەشداری کردووە هەزاران کەس بەشداری کردووە کۆپتەر لە ئاسمانەوە ڕستنی گرتووە و بە تەمان ساڵانە فستیڤالی بۆ بکەنەوە تۆ چێڵێکی ئاوڕێهیوە کاک عەلی باسی دوای مردنم مەکە باسی دوای مردنم مەکە ئێستا بڕۆ بزانە مەعاشی تەحسین شەوەی زیاترە یاخود ئیمامە ڕیشە ئەمە یەک ئێستا وا من و هێمنە ڕەش هێوا ڕەش و هێمنە ڕەش هەردووکمان زیندوی ئەو خیانەتێکی قێزەونی کردووە پێشمەگەیکی ئاسایش نەبووە سەرتی بووە ئەو بەلیوا خانەنشینە من بە مقدم بەڕاست ئەرێ نازام ئەو ڕۆژە نامەکەم بۆ تۆ نردیان بۆ برادرتر نردم ڕێخستنەکان یەکێتی نیشتیمانی کوردستان لە هۆڵندا نامەیەکیان نردەوە پرسەی باوکی کاقەیسەر ئەڵێ مافناس و مافپەروەر باوکی مافناس و مافپەروەر مردووە ئێتانە گەورەیە چێ پیاکەیت لەوەش بگەڕێ دوێنێکە بوو لە دانیشتنی پەرلەمان لە 16 سێ بۆ ئەبزان دانیشتنی پەرلەمانەکە شیرینی مرتیرۆرکراوی کەسوکار ئەنفالکراوی هەر خۆی ئەنفال بوو خۆی سەر نەزاتی بوو لەسەر ڕسمی تارێک ڕەمەزان گەلە کۆمەچی لەسەر بکرێت لە ناو پەرلەمانی کوردستان ئێتر دوای باسی دوای مردن بوو نانایان ئێستا پرسیارەکەی من ئەوەیە لایکی زیاتریان لایکی ئەنفالچیەک ئێستا بە زیندێتی ناوەڵا وەرە بزان تۆ باسێکی ئەو بڕۆ بە مامۆستا عەبدوڵڵا ئەو کتێبە پیرۆزەی بیکاتە PDF بزان ئەو زیاتر دەستخۆشی دەکرێ ئارامشەدایە کارێ تڵپە تەماتم تێمەگرن کاکە تای خۆ مشکلەکە خۆمان خۆن ئەنفاریان کردوین بە بەرنامە ئینتیمای نیشتیمانیان لە تاکی کوردیە سڕیوتە فەرهەنگمان لە خەتەرایە کولتورمان لە خەتەرایە مێژومان لە خەتەرایە زمانمان لە خەتەرایە خاکمان لە خەتەرایە بۆ ئێستاش ئەنفالەکە بەردەوامە مەڵام بە شێوەیەشی کرد خۆ دڵمان خۆش دەبێ ئەنفال جاران لە بەغایەک تامەحێدینەوە ئێستا هەزار تامەحێدینمانێ لە بەغا ئێنجا حیزب بۆتە چی حیزب ئێستا بۆتە غایە لە وەسیلەدا چۆخۆی جارا ماوەت حیزب وەسیلە بۆ گەشتن بە غایە ئامرازە بۆ گەشتن بە ئامانج بەڵام ئێستا حیزب بۆتە ئامانج ئەم حیزب زیادمدا تێسم لەو حیزبەیە خزمەتەکەم ئەمە عەقڵەتی تاکی کوردیە ئێستاش ئێمە دانیشتوین بەم پێنج کەسەوە یەکێتی و پارتیمان هاڕیوە سبەی دوای حەملەی ئینتیخابی بێت دەنگەی خوا بزانە پەڕۆی سەوز و زەرد چاومان چۆرەکەیانە ئەمە ڕاستە وازە دەسەڵات بێنە دەسەڵات بەڵام بۆ نای چۆن کۆمەڵگەیان داوەشاندووە بە بەرنامە چۆن ئینتیمای نیشتیمانی و نەتەوەیان لە عەقڵی تاکی کووردا سەڕێتەوە ئەمەش بەشێکە لە ئەنفال بەردەوامە لە هێزان ئەوە لە سایە ئەم دەسەڵاتەیە کە 30 ساڵە خۆمان حکمی خۆمانەکەین ئێستا ئەگەر دەوڵەتیش نەبووینایە بەرەو دەوڵەت بوون بچوینایە ڕفراندۆمێک کراوە لەسەر ڕفراندۆکە ئەم ئەو تەخوینەکە و ئەو تەخوینەکە لەسەر ڕفراندۆمەکە ئەم ئەو تەخوینەکە ئەوت هیچیانە کاتێتیشی لە کاتی نییە هیچیانە ئازاد کراوە با قسێ خۆشت بکەم ئەوەی 25 نوۆیەکەی دانا ئەویش خۆشی ڕێ کاتی نەبووە زای چیە ئەو بەحسێکی زۆرە لەگرێ فەرموو ئێستا با پێپشاندن ئەوە شەید ئەرپە و شەید ئەحمەد کەریم هەردووچیان یەکیان ماڵیان لە تەپە بوو کاتی خۆی یەکیان لە شۆڕیجە بوو ئەوانە قەڵای پارتی بوون لە بنەماڵەکەیان چەند شەیدەیە بێرەوەی خۆیان شەید کراون خۆیان مردوون نەماون ئەرپە شەید کرا و ئەحمەد کەریم ژیادی بەخێر کۆچی دوایی کردووە ها بەس بەدەست حکوومەتی بەبێت چەک حکوومەتی بەعسیان لە زەواغ نابوو لە ساڵانی هەفتەکان دوای ئەوەش داشتاکانش لە شۆرشا بەشدار بوون هە قوربانیانداوە لەوەرە بزانم کوڕی کامی لەم بنەماڵانە ڕسمی هەیە لەگە سەرۆکە ئەوە تا با پیشانیم دەک چێ ڕسمی گرتووە تەحسین شاویس و تەحسین محەممەد سدیق و نازانم و کابرای زێڕەیە چیەوە لێ ئەمانە ئێستا پیاوی دەوڵەتن
چێ خۆشناوە خاڵی خۆشناوە ئەمانە پیاوی دەوڵەتن ئەمانە بۆ بوونەتە معتەمەدی دەسەڵات ئەمانەوێ بۆ دەنگ کۆکردنەوە ڕێزمێ بۆ ئێمە بۆ ئەم دانیشتە بۆ هەموو پێشنەکە دێنین بۆ هەموو تێکۆشەر و بۆ هەموو قوربانی دەرێت پیاوێکی گەوادێک لەگەڵ لەش فرۆشێک لەگەڵ ئێمە لای دەسەڵات کامیان دەنگی زیاتر دواتی ئەو بەڕەغبەترە نەقیەماوە نەتەقیماوە اینجا ئەمە تۆ باسی تازیەکەی تازی چی خۆ بکە دوای تازیەکە ببورن ئەم شتەشتان بۆ ژێڕمەوە هەروە پەیام وە دێت جەماعەتەرەن درەنگە خەومان دێت 3 دقە کاک عومەرێکە و لە خەڵکی کفری کاتی خۆی برایەکی شەهید بوو دوو کادر یەکێتی بوون شەهید بوون جاش دزەی کرد و وەکو پێشمەگە چوو بۆ ناو دەیەکەوە شەهیدیانی کردبوو براکەی عومەر براکەی شەهید بۆ لە دڵگەرم بۆ گەنج بۆ یەکسەر چوو بۆ پێشمەگاتی یەکێتی نردوێ بۆ ناو شاروتیان هەتا پێشەوەی کەشف بیتە پێشمەگە چە بکەیتە شاو خەڵک بڕۆیان کوژە بڕۆ بیکوژە تۆڵی جاش براکەت کردەوە لە ناو کفریەوە بزانام کوشت بووی هاتوو بوو بۆ پێشمەرگە لە نەوەتەکان 2000ەکان بوو یان نەوەتەکان نەوەتەکان کوڕی جاشەکە گەورە بوو داوای لەسەر عومەر قەید کردبوو سکالای لەسەر عومەر تۆمار کردبوو کە عومەر باوکی کوشتووە عومەر دادگا ئەمری گرتنی دەکردبوو لەو هەڵەت و پێدەشتەی گەرمیانی اختیفا بوو منە من بیستەوە لە هاوڵاتی مۆزوعەکەم نووسی دیفاعم لە عومەر کرد مۆزوعەکەیان بردوو بەردەست مامزەلا مامزراوتی وشتی وا چۆنە بێ بامی مامزران مەلەفەکەی غەڵق کرا و عومەر لێبوردنی بۆ دەچوو ئەژینا لەسەر هەر ئەسپێ خواردبووە دەسەڵاتی کوردی نەیکوشتایە وڵا ڕۆژە لە مەقەڕی حیزب شووعی بووم لای ماڵ کاک عەبدڵاوە مەقەڕی حیزب شووعی لێرەوە بووم هاتم وتیان کاکەوە لەکوێ وتم بۆ وتیان کاک عومەرێک لە کفری هاتوو بۆ لای تۆ وتم وەڵی نازانم کاک عومەر ناسم کە بینیمی باواشی پیامەکە خەی بڕبڕی پشتم بشتیانە بە گەرمی باواشی پیامەکە وتی بە قوربان گەڕبم لەو گوندە و دەشتە وتی چۆن فریام کەوتی ئێمە بەستم علی تەوانێ ئەوە ڕۆی باش بوو کاکە جەماعەت خەویان دێ وەڵا با کاک عەبدڵا چیت ماوە بۆمان باس کرد سپاس وڵا من هیچ شتێکم نییە سپاسان ئەگەر پرسیارکەیت پرسیار نایانی گەر بتێوە شتێ لەسەر ئەنفال نیشانی من پرۆژەش ئیشی ڕۆژ و دوو ڕۆژ نییە ئیشکردنیش دوو ئیژێ ئیشێ بەعشقە کرێ بەمانوبوو نەکرێ یعنی تێ پرسیارە با لێرە بکەم تۆ مادی نابێت ئەمە باسی ئەنفال وماناکەی لەولاوە ئەم هەموو جا شەشوا لێرانە ئەوها بەم شکلە یاسانیە ئەنجومەن دادوەری نییە داواکاری گەشتی نییە وەزارەتی داد نییە سەرۆکی حیزب نییە هەر هەمووی لە جەپەی جاشایە تۆ چیە دەیت بێزار نابی لەمە ئەم هاوکێشانە بەرنامەیە ئەگەر ئێمە لە سەردەمی حیزب بەعسە هاوڵاتی پلە دوو بین ئێستا کۆیلین بە کورتی ئێمە هەموو بڕیارێک ئەمری واقعاو بە سەرمانە فەرز کراوە ئێمە ئێستا هاوڵاتی جاران هاوڵاتی پلە دوو بین ئێستا کۆیلین چون هەموو بڕیارەکان پێ و خۆش بێ پێ و ناخۆش بێ ڕەفزیکەی قبوڵی ناکەی دەسەڵات بەسەر تا فەرزیەکات و ئەم هەموو مەرجەستەکەم بەرنامەی سیاسی ئێران و تورکیایە بۆ تێکشکانی کەسایەتی مرۆڤی کورد ئێستا کەسایەتی مرۆڤی کورد لە ڕووی دەرونیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئاینیەوە لە هەموو بوارەکانی ژیانە کەسایەتێکی تێکشکاوە چکم هیچی وایەکی نەماوە بەس هەرچیشی بەرامبەر کرد تۆ هیوات هەبوو تۆ ئێرادێکی بەهێزترت دەبوو بەهێزترە بوویت بەڵام ئێستا هەموو شتەکان بە جۆرە تێکشکاوە وشێکی تازە نیە ناوی بنین دەستخۆش کاک عەبدڵا کاک شاخەوان ئەگەر یەک قەوسێ بچووک ملازم بڕوا و ملازم سیروان هەن ببورن ملازم بڕوا و ملازم سیروان هەن ملازمی دەورەی پێشمەرگایەتی لە عسکەری یەمەن لە پێشمەرگایەتیەوە چوونە ملازمیەتەوە هاتوونەتەوە هەڵکیان سەرلەق بوونە ملازم سیروان پورزامە ملازم بڕوا برای ئەوڕێ پۆڵا زیندانی تۆزێ مەشهورە هەردووکیان ملازم بوونە شەهید بوونە پلیان هەبوو لە پێشمەرگایەتی هەردووکیان ملازم بوونە ملازمی عسکەری شەهید بوونە هەردووکیان بە پلەی نایبزاوت خانە نشینیان بۆ کراوە سودێ ببینە
ئەوە دیسان ڕۆی کاکیوە دەی کاک شاخەوان ئایا پشتێک بەر کورد ناکەوێت تامیلەکان ئێستا کێشەکانیان لە کۆمسیۆنی مافی مرۆڤ لە سویسرا ئەمانە بەشێ یعنی تەنانەت ئەوانەی هێزە یاخیەکانیش تاوانبارکردن لەبەرەوەی ڕێگەیان لە خەڵک گرتبوو لە کاتی پەلاماری ئەوێ ئەی باشە ئێستا لە کوردستانە یعنی ئێمە خۆمان هەر بکەینە فریشتە دەسەڵاتی کوردی بەشێکی بەرناکەوێت بۆی دەمەوێت سەرەتا بۆ بابەتە دەست پێ بکەم بابەتی لێبوردنی بەرەی کوردستانی بۆ سەرۆک جاشەکان بەرەی کوردستانی کە هاتەوە لە نەوەتویەک هاتنەوە کوردستان هاتنەوە شارەکان ئەوانە بەرەیەکی بڵین هەڵبژێردراوی خەڵک نەبوون ئەوانە کۆمەڵێک حەزک بوون بەرەیەکیان دروست کردبوو هاتبوون لەوێ خۆیان بڵین گەل حکوومەتی ڕاونە ئەوانیش هاتن بەشداریان کردوی یان نەکردوی کەم بوو لە هەندێک شوێن زوو باش بەشداریان کرد لە هەندێک شوێن نەیان کرد بڵین هاتنەوە شارەکان ئەوان وەکو بڵێ هاتنە سەر حازری بەڕاستی چکە گەل ڕاپەڕینەکەی کردبوو بڕیارێکیان دەکرد بڕین بە ناوی بڵین لێبوردن بۆ سەرۆک جاشەکان ئەو بڕیارە بڵین بنچینێکی قانونی نییە لەبەر ئەوانە هەڵبژێردراوی گەل نین و گەل متمانەی بۆیان نەداوە تاوانە بتوانن بڕیاری ئەوە بدەن لە تاوانبار خۆشن تاوانبارێک کە ژینۆسایدی بەرامبەر بە گەلی کورد کردووە کە تاوانی گەلکوژیان بەرامبەر بە گەلی کورد کردووە ئەنجامدا ئەوانە بڵێن ئەو مافیان نییە ئەوە گەل لایەنە قانونیەوە تەماشا پاشان گریمان ئەوە بڵین لێبوورنەکەی ئەوان یاسا بڵین دەسەڵاتی شەرعی ئەو سابوون و لێبوردنیان دەکرد لێبوردنی ئەوان تەنها لێبوورنەی گشتی خۆیان دەگرێتەوە ئەوان دەتوانن وەکو خۆیان لەو سەرۆک جاشانە خۆش بن و نیانهێن و ڕاکێشی دادگایان نەکەن و نەیان دادگا بەڵام ئەوان ناتوانن حەقی شەخسی لە کەسەکان لە کەس و کاری قوربانیان بسەرنەوە بڵێن ئێوە مافی ئەوەتان نییە کە شکایەت لەو سکالا لەسەر ئەو سەرۆک جاشانە تۆمار بکەن کە کەسوکاری ئێوەیان لەناو بردن یعنی ئەوان پێشێنی مافی کەسوکاری قوربانیانیان کرد لەم لایەنە لەلایەنی نێونەتەوەیشەوە ئەگەر تەماشای بکەین بە پێی کۆمیسیۆنی ژینۆساید لە بڵین مادەی 2 داهاتیە کە ژینۆساید بڵین تاوانی ژینۆساید دەسێتە ژێر خانەی تاوانە نێونەتەوەیەکان و ئەوان کۆمەلگەی نێونەتەوەی هەڵستن بە بڵین ڕێگەگرتن و سزادانی ئەو کەسانە ئەوان لەو بارەشدا بۆیان نییە بڵێن لە کەسێک خۆش بن کە تاوانێکی نێونەتەوەی ئەنجامدا بۆیە بڵێن ئەوان لێرەشدا پێشێلی بڵین کۆمیسیۆنی ژینۆسایدیان لەلایەشتریش پێشێرکاریەکی تری ئەوان کە کردویانە دادگای عێراقی وەکو دادگایەکی ڕسمی عێراقی داوای هەموو سەرۆک جاشەکانی کردووە بێن ڕاکێشی دادگا بکرێت لەبەرەوەی ئەوانە بەشدار بوون لە تاوانی ئەنفال دادگا حکوومەتی عێراق بڵین ناسنامەی ڕسمی هەیە سەبارەت بە هەموو ناسنامەی فەرمی هەیە سەبارەت بە کوردستان و بە عێراقیش ئەو لەوێ ئەو دادگایەکە بڵین نوێنەرایەتی عێراقی کردووە سەبارەت بە تاوانی ژینۆساید ئەو بە پێی یاسای عێراقی ئەوێ بڕیاری داوە کە ئەوانە بێن ڕادەسی دادگا بکرێت کەواتە ئەو ئەو بڕیاری بەرەی کوردستان کات خۆی کردووە بە پێی یاسا عێراقیش یاساش بڵین بڕیارێکی نایاسایی بوو لێرە مەبەستم ئەوە بوو کە ئەوە ڕوون بکرێتەوە کە ئەوەی بەرەی کوردستانی کوردێتی بڕیارێکی سیاسی بووە تەنها لە پێناو بەژۆری خۆیان ئەو بڕیاریان سەپاندووە وەکو کەریم ئەحمەدیش چاوپێکردنەکەی باز دەکات دەڵێ مەسعود بارزانی ئەو بڕیارەی هیناو بڕیارەکەی لە بەرەی کوردستانی فەرز کرد ئەمەش گوتی هەتا کاری لێ دەپرسێ باش بۆی پست دەکرێت گوتی ئەو بڕیارەکەی دابوو وەکو بڵێ سەپاندێت لەبەر ئەوان لەبەر ژەوەندیاندا بوو خەرچی سەرۆک جاشەیە بە عشیرەتەکانیانەوە بە نەفەرەکانیانەوە لە خۆیان کۆ بکەنەوە
بۆی خۆیان بەهێزکەن پاوانی ناوچەکان بکەن پاشانە کۆبوو لە شەڕی دراکوژی دژی یەکتر بەکاریان هێنا و بە هەزاران کەسیان بکوژدا لەسەر دەسەڵات و پارە و ئەو شتان ئەو ویستم بۆ باسی ئەو بکەم بڵێن لێرە ئەجە بۆیە بڵێن ئەگەر سەڵاتێک کە بڵین باشی تاوانبارانی ژینۆسای تاوانبارانی تاوانی گەرکوژی بپارێزی و پەنا بدا بە بەراورد لەگەڵ دەسەڵاتێک کە کون بەکون وەکو بڵێن دەسەڵاتی ئیسرائیلی کون بەکون لە بگەڕێ بە وڵاتانی جیهاندا پاسەوانێکی زیندانیەکانی نازەکان دەدۆزێتەوە ئەو سەردەمی بڵین زیندانیەکان دەدۆزێتەوە دەهێنێ ڕاشێشی دادگای دەکاو لە تەمەنی 90 ساڵ 95 ساڵی دەیاندنە دادگا ئەگەر بۆ شوێ بەراوردی سەیر دەکەین بڵین جودایەکی زۆر گەورە هەیە ئەوان درسۆزی نیشتیمانەکەی خۆیان درسۆزی مرۆڤەکانی خۆیانن درسۆزی کەیسەکەن کە خرۆکۆستە ئێستاش لەگەردابی فرمێسی بۆ هەڵدەڕژن ئێستاش لەگەردابی خولە کێشیش لەسەری سار نەبوونێتەوە دەسەڵاتەکەی ئێمە هەرچی تاوانبارە لە خۆی گرتووە لە باشترین نمونە بڵین تاریخ ڕەمەزان ئەو فڕۆکەوانەی کە مامزەلال بە زەوق و بە ئارزوی خۆی ئازادی کرد لە 7 فڕۆکەوان لە 8 فڕۆکەوان کە بردومانی هەلەبجەیان کرد ئەو فڕۆکەوانە ژیراوە ئەجە بەشدارەکەی ڕاستەخۆ و بێ ناڕاستەخۆی گرنگەوەی بەشدار بوو ئەویش سەرۆکی عێراق سەرۆکی بڵێن لە زۆر کرد لەلایەن زۆر کەسەوە بە ڕابەری بزنەوەی کودایەتی سەیر دەکرێت ئازاد کرا گەورەی خیانەتە تۆ لەگەڵ ژینۆساید بکەیت گەورەی خیانەتە لەگە قوربانیانی ژینۆساید بکەیت مەسعود بارزانی کە بڵێن بە سەرۆکی بزنەوەی ڕزگاری خوازی شتی وا دادەندرێ نەزار خەزرەزی ئەوان ڕزگاریان کرد دەربازیان کرد بۆ دەرەوە بەبستم لەوە دێ بڵێن تۆ ئەوانە خۆیان بەڕاستی بڵێن ئەوانە دیوێکی دراوێکن لەگەڵ ئەو جاشانێک کە کاتی خۆی لە سەردەمی بەعزدا جاشایەتیان دەکرد و بە پێش حکومەتی بەعز دەکردن دەکەوتن خەرچیان ئەنفال دەکرد زۆر سپاس زۆر سپاس یەک ڕوونکردنەوەیکی بچووک بوو کاک شاخەوان بە قورئان ئاخرەوەتەوە جەماعەت خەویان لێ لە پشت جیاز یەک دقە زیاتر نابا بەس بۆ لەبوردنەی مەسعود بارزانی بۆ جاشەکان من یوتیوب بینیومە کاک مەحموود سەنگایی خۆی باسیەکات ئەڵێ کاک نەوشێوان بروسکەی بۆ کردم بگەمە شنەوە ئەو وەختە لە بازانە چای بەمۆ بن ئەگەڕێتەوە چێ بۆ شنەوە کاک نەوشێوان ئەڵێ سڵاوم کرد استیقبال میکرد و هیچ قسەی نەکرد وتی دان شەک کاک مەسعود دێ کۆبنەوەمانێ وتی کە کاک مەسعود هات کاک نەوشێوان تەرکێکرد لێبوردنی گشتی بۆ جاشەکان دەکەین کاک نەوشێوان وتی کاک مەسعود معارض بوو کاک نەوشێوان قەنەعەتی پێکرد وتی ئەبێ نابێ کەس ئەمانە دەچن لە کوردستان کەس نامێت منیش چاپێکەوتنێکم کرد کاک شاخەوان باسی ئەوەی کرد تاوڕەکەری مەحمەد دەرێت ئەو سەپاندی بەسەر ئەڵێ ئەو هێنایی ئەخنا بەس بیرۆکەکە ئەساسی بیرۆکەکە کاک نەوشێوان بوو ئێستا ئەوان پیان کاری هەمویان ڕاست بێنێت مهم ئەوەیە جاشیان کردە کەلەگا بەسەرا و کوردیان بە ئەنفالکردندا و دوایش جاشیان کرد بە کەلەگا و فستیڤالیان بۆ کەن و ئەنفالیشیان لەبیر کرد و کتێبەکەی کاک عەبدوڵڵاش بار چاوەڕێ بکە و لە جیاتیەوەی بیکەنە وەزیری شەهیدان زۆر زۆر لە کۆتاییدا زۆر زۆر سپاس بۆ هاوڕێ سەرهەد تۆفیق هەڤاڵی ئێستا باوکی ئەنفال کراوان و پێشمەرگەی دێرین زۆر سپاس بۆ بەشداریکردن زۆر سپاس بۆ کاک هیوارڕەش فەرماندەی پێشمەرگە و شایەت حاڵی ئەنفال و زۆر زۆر سپاس بۆ کاک عەبدوڵڵا تێکۆشەری دێرین و هەروە نووسەر و چالاکبان لەباری جینۆساید و سپاس بۆ کاک شاخەوان شۆڕش ئەوی شەرە بێت تێکۆشەری دێرین بێت تێکۆشەری دێرین ڕێخستنی شەروایە کاک شاخەوان تێکۆشەری دێرین وەروە ئەی تەبعان ئەویش تێکۆشان سپاس بۆ هەمووتان سپاس بۆش کە بینەرمان بە هیوای دیدار لە هەفتەی داهاتوو لە هەمان کات هەردیسان بەرنامەیەکی دیکە لەسەر ئەنفال دووبارە دەکەینەوە زۆر زۆر سپاسان دەکەم سپاس بۆ